ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان، نووسینی بەختیار عەلی، چاپخانە چاپخانەی کارۆ، دیزاینی بەرگ ئارام عەلی، تیراژ 10,000 دانە، نرخ 8,000 دینار، ژمارەی سپاردن 1324 ساڵی 2009 دراوەتێ. خوێندنەوەی محەممەد ناکام، تۆمارکردنی دەنگ و موزیک هێژا و کارزان چیایی. یەکێک لە ئێوارە ساردەکانی زستان بوو کە مەنگوڕی بابە گەورە و کامەرانی سەلما لەسەر سیلەی یەکێک لە کۆڵانەکاندا مەنسوور ئەسرینیان بینی. سەعاتێک بوو بە تایبەت لەوێدا وەستا بوون بۆ ئەوەی ئەو ببینن. کامەرانی سەلما سوێندی خواردە بوو گەر قسەکانی لەگەڵ ئەسریندا نەگەنە ئەنجام بیکوژێت، سووک و سادە بیکوژێت، وەک سەگێک خەڵتانی خوێنی بکات. چونکە جگە لەوە چارەیەکی تری نییە. هەموو دایانناسی چی کوڕێکی تووڕە و خۆنەگر و دڵگەرمە. ماوەیەک بۆ ئەو دەنگۆزەرانەی لە هەندێک جێگادا داهاتن و دەچوون شێتیان کردبوو. کەس بە تەواوی نازانێت چۆن ئەو دەنگۆیانە گەیشتونەتە کامەران، بەڵام دەروونێکی بەدخوا تەواوی چیرۆکەکەی بەزیادە و پێوەنانێکی زۆرە بۆ ئەو گێڕابەوە. هەمووان دایانگوت کە سەوسەن فیکرەت ئەو کشە شۆخونە ناسراوی پتر لە ساڵێکە لە بەغداوە هاتۆتە ئەم شارە حەزی لە مەنسوور ئەسرین کردووە. ئەگەر ئەوە ڕاست بێت کامەرانی سەلما هیچ شارێکی نییە جگەلەوەی بیکوژێت. گەر پێویست بکات دەتوانێت خۆشی بکوژێت، ئەوەی بتوانێت جارێکی تر بێ ئومێدی ئەو خۆشەویستیە لە ناکاوە بژی نەکردە بوو. کوڕەکە بە چەشنێک عاشق بوو، مرۆڤ لێی دەترسا. ئەوەی بە هەموو کەسێک گوتو بوو، بە هاوڕەکانی سەر خواردنەوە، بە خوشکەکانی، بە ئامۆزاکانی، بە دراوسێ دوکانەکانی براکەی. یەکەیەکە پێی گوتە بوون کە ئەگەر لەگەڵ مەنسوور ئەسریندا نەگاتە ئەنجام دەیکوژێت. هەموو دایانزانی کامەرانی سەلما لەو گەنجە سەرە ڕۆشێتانەیە کە دەکرێت کاری لەو جۆرەی لێبوەشێتەوە. کوڕەکە لەو چۆقەوەشیانە بێ دەروەستانەیە کە بە دروستی نازانێت حەزکردن مانای چی. ترسناکترین شتیش ئەوەیە یەکێک لەم جۆرە سەرشێتانە لە ناکاو عاشق بێت. مەنگوڕی بابە گەورە کە داناترین هاوڕێی بوو، پێشنیاری ئەوەی بۆ کردبوو بەر لەوەی دەست بداتە هیچ کارێک لەگەڵ مەنسووردا قسە بکات. پێی گوتبوو هیچ کەسێک تا ئێستا شتێکی ڕاست دەربارەی پەیوەندی سەوسەن فیکرەت و مەنسوور نازانێت. ناکرێت تۆ ئەوەندە هەڵەشە و بێهۆش بیت، بێ هیچ قسەیەک و بەڵگەیەک کەسێک بکوژیت. مەنگوڕ خۆی لە ناسراوترین و کۆنترین چەقۆکێشەکانی شار بوو. هەمیشە بە حیکمەتێکی زۆرەوە ئیشی کردبوو. باوەڕی بەوە هەبوو مرۆڤ بەر لەوەی دەست بە چەقۆکەی بەرێت دەبێت هەموو هەوڵێکی خۆی دابێت. هەمیشە کامەرانی سەلمای وەک کوڕێکی یان برابچووکێکی خۆی بینی بوو. شتێک لە ئازایەتی لەو گەنجەدا بوو ڕێزی دەگرت. ئەو ڕێزی ئەم جۆرە پیاوەکە لە گەرمانە دەگرێت، چونکە شتێک لە کڵپەی ژیانیان تێدایە. ئەو زۆر حەزی پێ دەکات. ئەو کات کامەران تەمەنی لە 20 ساڵ تێنە دەپەڕی. لەگەڵ هەموو منداڵی و سەرە ڕۆیی خۆیدا خاوەنی ئەزمونێک بوو. مەنگوڕ کە گەلێک لەو گەورەتر بوو، نرخ و بەهای گەورەی بۆ دادەنا. ساڵێک لەوە بەر لە کاتی قوماردا لە ژێرزەمینی ئوتێلێکی ناسراودا ناسی بووی. ئوتێلێکی چڵکن و کۆن کە ناوبانگی خۆی یەکەم جار لە پیسی و پۆخڵی و دووەمیش لەوە وەرگرت بوو کە کۆمەڵک لە شارازاترین و دڵڕاقترین قومارچیەکان یاری تێدا دەکەن. هەر لە یەکەم ساتەوە بەوە سەرسام بوو کە کامەران گەنجێکی وەها چاوقایم و نەترسا. بەو چێشنە تێکەڵ بەو یاریکارە شارەزایانە دەبێت کە هەندێکیان لەسەر شتی زۆر لە پارە بچووک و بێماناتر دەستیان خوێناوی ببوو. هەر ئەوە نەبوو کوڕێکی جوان بێت کە قژێکی قەترانی و پێستێکی شەرابی هەیە، بەڵکو کە هات لە یەکەم ئێوارەوە هەموو شتێکی لەسەر یاریکەرەکان و ئوتێلەکە دەزانی. شێوەی خۆگۆڕینی و چۆنێتی قسەکردنی ئەو جلە کوردیە قەشەنگانەش کە هێچگار شێک لەگەڵ قامەتیدا دەگونجان ویان دەکرد هەمووان بە شتێک لە سەرسامیەوە سەیری بکەن. دەبێت بڵین گەر لە یەکەم ڕۆژەوە مەنگوڕی بابە گەورە نەبووە لەوانە بوو تووشی گێچەڵی کوشندە ببێت. خۆی یەکێک بوو لەو سەر ڕۆبێباکانەی سڵی لە وروژاندنی هیچ ئەژدیهایەک نەدەکردەوە.
بە جۆرێک باوەڕی بەخۆی بوو دەکرا گەلک زوو خۆی بخاتە ناو دەرد و گرفتی گەورەوە. غەمخۆری و ئامۆژگاری خوشکەکانی سوودێکی ئەوتویان نەبوو، هەردەم بە شتێک لە هەڵچوون و تووڕەیی خۆی دەرباز دەکرد. هەموو باوەڕیان وابوو هەر بە گەنجی خۆی تووشی کارەساتێک دەکات و تیا دەچێت. پێشتر دوان لە خاڵۆکانی کە هەمان سروشتیان هەبوو لە تافی جەهێڵیدا بە ڕووداوی بێمانە و بۆشتی گەلێک بێبایەختیا چوو بوون، وەگەوەی ئەو جۆرە ڕەفتارە لە خوێنی خێزانەکەدا بێت هەمیشە ئارەزوویەکی توندی تێدا بوو شت گەلێک بکات کە ئاسان نین و کێشیان بەدوادا دێت. مەنگوڕی بابە گەورە کەم جار کەسێکی بەو چەشنە خست بۆ ژێرباڵی خۆی. دەیزانی ئەو سەردەمەی کامەران تیادەژی جیاوازە لەگەڵ 20 ساڵ لەوە بەردا. دەمێک خۆی هەمان یاری دەکرد. 20 ساڵ لەمە بەر مرۆڤ بەرچاوی ڕۆنتر بوو. دەوڵەت لە هەموو کونجوکەلێنێکدا خەڵکانێکی نەبوو مرۆڤ حیسابیان بۆ بکات. بەم شێوەیە نەخزا بۆ ناو چەورە و چەقۆکێشەکانی بازاڕەوە. ئەو کات سیاسەت وەک ئەمڕۆ کۆڕی گەرم نەبوو. ئێستا هەموو شتێک پڕ ترس و تاریکترە. مای ئەفسوسە یەکێکی وەک کامەرانی سەلما بەهۆی نەفامیەکی گەنجانەوە تیا بچێت. دوای ئەزمموی 20 ساڵ گەیشت بۆ ئەو بڕوایی نەهێڵێت ئەم کوڕە سوار سەری خۆی ببێت و خولیاکانی بیکوژن. ئەوە ببوو بە مەسەلەیەکی گەورە لە لای مەنگوڕی بابە گەورە دەیزانی ئێستا وەک جاران نییە مرۆڤ چەقۆیەک بکاتە گیرفانی و بێحەق و حساب لە هەموو شوێنێکدا دەری بهێنێت و بەڕووتی ئاشکرای بکات. گەر کامەرانی سەلمای 20 ساڵەوە بەر ببینایە باکی بەوە نەدەبوو لە کام شەڕە چەقۆدا زامدار دەبێت، کێ دەپێکێت یان کێ دەیکوژێت. بەڵام ئێستا چه ئارەزوویەکی نییە گەنجێکی وەها خوێن گەرم و پڕکڵپا بە مردویی ببینێت. بە هاوڕەکانی گوت ئەم کوڕە قۆناغێکی بێمێشکی ئەجگار تایبەت دەژی، دەبێت شامان لەسەری بێت. سەرەتا وەک قومارچێکی زیرەک کە جووتێک چاوی هۆشاری هەیە خۆشی ویست، بەڵام دواتر جۆرە سۆزێکی برایانەی بەرامبەری هەبوو. مانگێک لەوە بەرکامەران بە جۆرێک لە شانازی و خۆشبەختیەوە پێی گوت کە حەزی لە کچەکەی فکرەت گوڵدانچی کردووە. شێوازی ڕاگەاندن و درکاندنی کامەران بۆ حەشقە بە جۆرێک سەیر و بێوێنە بوو مەنگوڕی سەرسام کرد. پتر لە 25 ساڵ بوو لێرە و لەوێ خەڵکی دەبینی کە باسی عەشق و عاشقی دەکەن، بەڵام پێشتر کەسی نەبینی بوو بەو چەشنە ئاشکرایە باسی خۆشەویستی بکات کە لە هەموو جێگایەکدا و لە بەردەم هەموو کەسێکدا بە فەخرێکی میرانەوە باسی حەزکردنی خۆی لە سەوسەن دەکرد. لە ناو خوشک و کچەپورەکانیشیدا هەمان ئاوازی دەخوێند، بەڵام هەموو دەیانزانی کە سەوسەن فکرەت خۆی هیچ لەو بارەیەوە نازانێت. یەکێک لە خوشکەکانی پێی گوت سەوسەن بە ئەندازەیەک جوانە، وا دەزانم نیوەی پیاوانی شار حەزیان لێکرد بێت. دڵنیا بە جەنابەت لەو حەزەدا بەتەنیا نیت. هەموو کچەپورەکانی لەو باوەڕەدا بوون کە سەوسەن گوڵدانچی کشێکی لووتبەرزە و ناوبانگی جوانی خۆی لەو جلو بەرگومەکیاجە کاڵانەوە بەدەستێناوە کە بەردەوام دایانگۆڕێت. بەڵام هەموو دەیانزانی جگە لەو ڕێکپۆشی و جوان بەرگەی شتێکی نەزانرا و لە سەوسەندا هەیە دەیکات بە خانمێکی تایبەت. جلەکانی هەمیشە لە جلی ئافرەتانی دی بە حیشمەتتر بوون. گەرچی مەکیاجێکی زۆر تەنکی دەکرد، بەڵام شتێک لە گونجاندنی ڕنگ و هارمۆنیەتی تێدا بوو. سەرنجی هەر کەسێکی ڕادەکێشا خانمێکی شاریتر و شارستانیتر لە ژنانی ئەم شارە دەردەکەوت کە لە خۆجوانکردندا خۆیان زۆر ماندوو دەکەن، بەڵام هەمیشە شتێک ناڕەک دەڕوات و زۆربیان هەرچێک دەکەن هەر گوندەکی دەنوێنن. کە مەنگوڕی بابە گەورە یەکەم جار سەوسەن فیکرەتی بینی گوتی گەرم خانمە ببێت بە ژنت تا ماویت پیاوێکی بەختەوەر دەبیت. کامۆی سەلما گەرچی ئەزمونێکی ئەوتوی لەگەڵ ئەڤین و خۆشەویستیدا نەبوو، بەڵام وەک زۆر لە گەنجە بۆ شناخەکانی هاوتەمەنی لەو باوەڕەدا بوو هەر کاتێک و هەر خانمێکی بوێت دەتوانێت بیکات بە ئەڤینی خۆی. ئەو جۆرە لە خۆڕازی بوونە بێ ئەندازەیە لە ڕاستیدا هۆیەک و بەهانەیەکی ڕاستەقینەی نەبوو. کوڕەکەی سەلما گەرچی گەنجێکی جوان و بەسەر و سیما بوو، بەڵام ناوبانگی بە شێوەیەکی خراپ ڕۆیشت بوو. کچەپورەکانی خۆی لێ دەرچێت بەشی هەرە زۆری خانمانی شار وەک مێردێک یان خۆشەویستێکی نمونەیی سەیریان نەدەکرد. بەڵام مەنگوڕی بابە گەورە دڵنیا بوو هەر کەسێک بەم کوڕە ئاشنا بێت و ئەو دڵگەرمێ منداڵانەیی لە نزیکەوە ببینێت، لەو هەڵچوونە لە ناکاو زمان پیسی و شەڕانگێزیانە گونجاوانەی دەگوزارێت. هەمیشە دەیگوت خراپەکانی خراپەی گەنجین. هەموو هەستیان دەکرد لێبوردنی مەنگوڕی بابە گەورە بەرابەر ئەو کارە
بە دووچە قۆوەشێنیە بێباکانەی کوڕی سەلما دۆڵان جۆرە لێبوردنێکە لە خراپەکانی گەنجی خۆی لەو سەردەمانەی بە ڕەحمترین چەقۆکێش و مەینۆشی شار بوو. سوکایەتی پیشەی سادە و کاری ڕۆژانەی بوو، وەک شەڕانیەکی بێڕەحم لە هەموو کۆڕ و مەجلیسێکدا دەهات، ناوی لە هەموو کۆڕ و مەجلیسێکدا دەهات. ئێستا کە بووە بە کەسێکی دیکە هێشتا تێگەیشتنی بۆ ئەو جۆرە سەرگەرمی و لادەریە وەک خۆیەتی، بەڵام مەنگوڕ وەک ئامۆژگاری برایەکی بچکۆلانەی خۆی بکات پێی گوت چەقۆ لە ڕووی کەسێکدا بەرز مەکەرەوە کە نەیناسیت، لەگەڵ یەکێکدا بچۆرە جەنگەوە بزانیت چکارەیە. ئەو ئێوارە ساردەی زستان کە چاوەڕوانی مەنسوور ئەسرینیان دەکرد هەمان بەتەمای بەفرێکی گەورە بوون. دنیا بە جۆرێک سارد بوو، مەنگوڕ دەلەرزی. ئەوە یەکێک بوو لە نیشانەکانی پیری کە هێدیەتی هەستی پێدەکرد، وا بۆ زیاد لە 3 ساڵ دەچێت ناتوانێت زستانان بێک لێتە بژی. بە درێژایی زستان شتێک لە چەمینەوە و خۆکوڕکردن و گرمۆڵەبوونی پێوە دیارە. ئێستا هەر کەسێک لە دووری شۆبی دیبایە بەو گرژبوونە زۆر و بەو کلێتە ڕووسیا سوورەدا دەیناسیەوە. مەنسوور دوای نیم سەعات چاوەڕوانی لە پاڵتۆیەکی ڕەشدا دەرکەوت. گەنجێکی بێویقار بوو کە هیچ ترسێکی ئەو تۆی لە سەرما پێوە دیار نەبوو. لەو گۆرانی بێژانە دەچوو کە بێگیتارەوە لە بەفەردا گۆرانی دەڵێن. قشێکی پڕی هەبوو کە با بەرەو دواوە دەیبرد. باریک و غەمگین بوو، شتێک لە نیگایدا بوو مرۆڤ وا هەست بکات هەر ئێستا توانجێکی ڕەش دڵی شکاندووە. مەنگوڕ نەیدەزانی چۆن لەم چەشنە گەنجانە نزیک ببێتەوە. کوڕەکە دەنگێکی ناسک و خاڵی لە گرەی هەبوو، بەڵام دوور لە هەر چەشنە تۆنێکی کشانە کە دەشێت خۆشی و ئەفسونی ناو دەنگی هەر پیاوێکی ئەم شارە لەکەدار بکەن. مەنسوور دەموچاوێکی باریک و جووتێک چاوی کراوەی هەبوو، چەشنێک لە ئادەمیزاد کە مەنگوڕ حەسوودی پێدەبردن. بە درێژایی ژیانی وەک کەسێکی کورت و کونج و سەرڕووتاوە دەبایە دڕتر و بێڕەحمتر بێت بۆ ئەوەی بژی. لە شارێکی بێڕەحمی وەک ئێرەدا ئەو وەک پیاوێکی ناشرین دەبایە 10 جار لەوانی دی زیاتر هوەری ژیان بزانێت بۆ ئەوەی بمێنێتەوە و نەخورێت و فەرامۆش نەکرێت. بەڵام ئەم نمونانە لە جۆری مەنسوور ئەسرین هەمیشە زیرەکتر و خۆشەویستتر و قبوڵکراوترن. شتێکیان تێدایە خەڵک ئاسانتر قبولیان دەکات. مەنگوڕ لە یەکەم ساتەوە کە سەیری چاوی کرد تێگەیشت ئەم کوڕە عاشقە و عاشقێکی ئەبەدیشە. لە نیهانی خۆیدا دڵنیا بوو ئەم چەشنە لە ئادەمیزاد کە هەر چەند کەم زیان و بێخەتەر دەنوێنن، بەڵام لە ناوەوە سەرسەخت و زۆر کێشن. لەو جۆرانن درەنگ هەڵدەچن و درەنگی ژواز لە ئومێدی خۆیان دەێنن. مەنگوڕ حەزی لەو توخمە دەکرد کە زوو هەڵدەچن، زوو دەیکەنە قیامەت، بەڵام ئاسان پەشیمان دەبنەوە. گەرچی مەنسوور کوڕێکی گەلێک شیرین دیار بوو، بەڵام مەنگوڕ لە دڵی خۆی داگوتی لە سەگ دەچێت. وشەی سەگ لە فەرهەنگی ئەودا هەمان مانای خراپی نەبوو کە خەڵکی ڕۆژانە بەکاری دێنن، بەڵکو وشەیەک بوو بۆ وەسفی جۆرێک لە دەروون کە بە ڕێگای پێچاوپێش دەگاتە نیازەکانی خۆی. دەروونێک بە ڕووکەش سادە و ساکار دەنوێنێت، بەڵام لە ڕاستیدا وریا و زیت و پڕفێڵە. مەنسوور شتێکی لەسەر چیرۆکی ئەم یەکتربینینە دەزانی. مەنگوڕ لە ڕێگەی هاوڕێیەکی خۆیەوە هەواڵی ئەوەی بە مەنسوور گەیاندبوو کە لەگەڵ دۆستێکدا دەیەوێت بیبینێت، بەڵام کاتێکی دیاریکراویان بۆ ئەم چاوپێکەوتنە دیاری نەکردبوو. شتێک لە غرور و لە خۆڕازیبوونی دێرماک کە پێدەچوو پاشماوەی هەستە ئاگرینەکانی سەردەمی گەنجی بێت وای دەکرد مەنگوڕ وابزانێت هەموو کەس لەم شارەدا دەیناسێت، ناوی خۆی وەک یەکێک لە ناوە گرنگەکان دەبینی. شۆرەت و ناوبانگی لە ڕزی خەڵکی بازار و قومارچیەکاندا ئەو خەیاڵی تیا سەوز کردبوو کە هیچ کەس نییە نەیناسێت، بەڵام لە ڕاستیدا مەنسوور ئەسرین نەیدەناسی کە هاوڕێیەکی پێی گوت مەنگوڕی بابە گەورە و هاوڕێیەکی دایانەوێت بتبینن. ئەسرین وا هەستی کرد مەسەلەکەی پەیوەندی بە کێشەی یەکێک لە خوشکەکانیەوە هەبێت کە دەیزانی پەیوەندێکی دڵداری توندی لەگەڵ ئاڵتونچیەکدا هەیە. ڕاستەوخۆ خەیاڵی بۆ ئەوە چوو کە ئەو دڵداریە شێتانە و بێسنوورەی خوشکەکەی دوجار موسیبەتێک لە خێزانەکەدا دروست دەکات. بەوەدا خۆشی عاشق بوو، هەستی دەکرد چەند عاشقێک لە یەک کاتدا و لە ناو یەک خێزاندا جێگەیان نابێتەوە. ناوی مەنگوڕی بابە گەورەی نەبیست بوو، بەڵام پێشتر مەنگوڕی زۆر بینی بوو. کەس نییە ئەم پیاوەی نەبینی بێت کە هەمیشە لە مراخانەی سەردەق و کڵاشی پاک و سپیدا لە هەموو شوێنێکدا دەبینرا. لە زۆربەی چایخانە و باڕ و کەبابخانەکاندا دەردەکەوت. شێوەی بە چەشنێک بوو مرۆڤ گەربی دیبایە لە یادی نەدەکرد. سەرێکی ڕووتاوەی خڕ، دەموچاوێکی کونج، ملێکی کورت، باڵایەکی بچکۆلە و گرت، بەڵام لە هەمان کاتدا پڕ لە شانازی.
بەڵام مەنسوور سەر بەو دنیای نەبوو کە ئەو تیا دەگەڕا. قوتابی پۆلیسیی بایۆلۆژی بوو، دڵنیا بوو لەوە بەردەیان جار ئەم پیاوە بچکۆلانەیی بینیوە کە لەگەڵ هەموو ناشرینەکانیدا جووتێک چاوی کراوە و هەنگوینی هەبوو. جووتێک چاوی هێند جوان کە زۆر لە دزێوەکانی دیکەی کەم کردبەوە، لەو چاوانەی دەکرێت پڕڕەحم دەربکەون و لە کاتی تایبەتیشدا ترسناک و تووڕە دیار بن. ئەزمونێکی درێژ فێری کردبوو لە ڕێگەی سەرنج و نیگاکردنەوە هێمنی و تووڕێیەکانی خۆی بۆ خەڵک بگوازێتەوە. هەرکەس بە وردی چاوی بخوێند بایەتەوە دەیتوانی خۆی لە شەڕی مەنگوڕ لابدات، بەڵام ئەو ئێوارەیە بە چەشنێک سارد بوو. مەنگوڕ تەنیا لە بیری ئەوەدا بوو مەنسوور ڕازی بکەن بچنە شوێنێکی نزیک، بچنە یانەیەکی خواردنەوە یان دوکانی دۆستێک یاخود هەر گوزەرێک ئەو بایە نەیگرێتەوە. دوجار جێگایەکەم بۆ دانیشتن لە ژێرزەمینی دوکانی خدرۆ دوایاردا دۆزیەوە. مەخزنێکی گەورەی پڕ لە پانکەی شکاو و مبەردەی کۆن و بۆردی کارەبایی ژەنگاوی و ماتۆڕی بێکەڵکی ئاو سەرخستن و تۆپەوایاری کارەبایی ڕزی و کلێپسی گەچاوی. ئەوەی مەنسوور ئەسرین وەها ئاسان دوای ئەم دوو پیاوانە ناسراوە کەوت شوێنی گومان بوو. تا کاتێکیش کە لەسەر سێ کورسی شکا و بەرابەر یەک دانیشتن، مەنسوور هەروای دەزانی مەسەلەکە بۆ قسەکردنە لەسەر دڵداریەکانی خوشکەکەی. گەر بیزانی بە مەسەلەکە بۆ قسەکردنە لەسەر سەوسەن فیکرت بە دڵنیاییەوە نەدەهات. هەستی دەکرد هێزێک نییە وای لێ بکات لەسەر سەوسەن فیکرت قسە بکات، بەڵام شتێکی سیر بوو بۆ ئامادە بوو لەسەر دڵداری خوشکەکانی لەگەڵ خەڵکانی غەریبەدا قسە بکات، کەچی ئامادە نەبوو لەسەر خۆی هیچ ببیستێت. بۆنی ژێرزەمینەکە و ناڕێکەکەی زنجیرەیەک جێگا و شوێنی دیکەی بەیادی مەنسووردا هێنایەوە. ژووری منداڵی خۆی لە ماڵی باپیرێدا بەخۆی و فەرشە قەشەنگەکانیەوە، ژووری مردنی هوشیاری هاوڕێی لە خەستەخانە، لابۆری جانەوەرە ئاویەکان لە زانکۆ، ژووری خەوتنی یوسفی پورزای لەگەڵ ژنی دووهەمیدا. زنجیرەیەک شوێن کە یادەوەری ئەو نەبێت هیچ شتێکی دی پێکەوە گرێ نەدەدانەوە. لەو ساتەدا هەستێکی ڕاستەقینی نەبوو کە ئەم ژێرزەمینە هەموو ژیانی دەگۆڕێت و بەرەو شوێنێکی زۆر دوور دەیبات. کامەرانی سەلما لە سەرەتاوە گەلێک بێدەنگ بوو. مەنسوور نەیدەزانی ئەم گەنجە لەگەڵ مەنگوڕی بابە گەورەدا چکارەیە. مەنگوڕ خۆی مامۆستای قسەکردن بوو، دەیزانی چۆن وشەی جوان تێکەڵ بە زمانی سەرسەری و شەلاتەکانی ناو بازار بکات. بەخۆی دەگوت من تێکەڵەیەکم لە شەلاتی و مەلای 12 عیلم لە بوودەڵە و پیاو ماقوڵ. هەر کەسێکیش ناسیبێتی زانیوێتی مەنگوڕ لەو وەسفەدا لەسەر حەقا. مەنگوڕ لەوەدا بەتەنها نەبوو، یەکێک بوو لە تاقمێک هەر لە سەرەتاوە ژیانیان بە خواردنەوە و شەڕەجەقۆ دەستی پێکرده بوو. بەڵام ئەزمونێکی دوور و درێژ لە دنیای سیاسەت و شەڕدا شتێک لە عەقڵ و حیکمەتی پێدا بوون، بێ ئەوەی ماکی ئەو دەردە دیێرینەیان تەواو تێدا بمرێت. مەنگوڕ کە سەیری کامەرانی سەلمای دەکرد لە دڵی خۆیدا دەیگوت گەر لە سەردەمی مندا بووایە لە مێژ بوو تیاچوو بوو. مەنسوور ئەسرین بە حەزیزە زیرەکەکانی خۆی هەستی کرد بە غەریزە زیرەکەکانی خۆی هەستی کرد دەبێت مەنگوڕی بابە گەورە پیاوێکی گرنگ بێت. ئەوەی تەزبیحێکی دەنک گەورەی پێبوو، ئەوەی چاوی شتێک لە سووری و بۆنی شتێک لە هەڵاوی هەمیشەیی عارەقی تێدا بوو، ئەویان نەدەشاردەوە کە حیکیمانە ڕەفتار دەکات، شتێک لە هەڵس و کەوتی دابوو متمانەی پێ بکات. گەرە شتە نەبایە دوای نەدەکەوت بۆ ئەم ژێرزەمینە. کە مەنگوڕ قسەی کرد مەنسوور دڵی خێراتر لێی دەدا. مەنگوڕ گوتی شتێک هەیە عەزیزم، حەز دەکەم بەخۆشی بیبڕینەوە، باوەڕت بێت حەز دەکەم بەخۆشی تەواوی بکەین. ئێمە حەزمان لە شەڕ نییە. بە درێژایی ژیانم خەڵک دەڵێن مەنگوڕی بابە گەورە حەزی لە شەڕەچەقۆیە، بەڵام وان نییە. من و کاک کامەران بۆ ئەو مەسەلەی قسەت لەگەڵدا دەکەین بۆ ئەوەی هەرا و بەزمی تێدا نەکەوێتەوە. کاک کامەران دەیەوێت کچەکەی کاک فیکرەت گوڵدانچی بخوازێت، دەیەوێت ئەو بکات بە خێزانی خۆی. دەڵێن کچێکی شەریف و خێزانێکی باشن. بڕیارە لەم هەفتەیەدا بچینە داوای، بەڵام دەنگۆیەکمان بیستووە کە نازانین تا چەند ڕاستە. دەڵێت تۆ لەگەڵ ئەو کچەدا شتێکت هەیە و دەستان تێکەڵ کردووە. حەز دەکەن گەر ئەوە ڕاستە دەست لە مەسەلەکە بکێشیتەوە. ئەوە هەموویەتی گەر تۆ هەرقەلە نەخەیتە ئیشەکەوە هەموو شتێک وەک گوڵ دەڕوات. ئاوایە شتەکە هەر ئەوەندەیە. مەنسوور لەو ساتەوی ناوی فیکرەت گوڵدانچی بیست، دڵی بە خێرایی لێ دەدا. ڕاستە مەنسوور تاوکات لە ژیانیدا شەڕێکی ڕاستەقینەی لەگەڵ کەسدا نەکردووە، بەڵام هەستی نەکردووە کەسێکی ترسنۆکیش بێت. بەڵام بەڕاستی نازانێت بڵێت چی، نازانێت ئاخۆ ئەو هیچی لەگەڵ کچەکەی فیکرەت گوڵدانچیدا هەیە یاخود نا.
زەحمەتە بتوانێت وەڵامی ئەو پرسیارە بداتەوە. پێش 2 مانگ سەوسن لەگەڵ کچێکی پوریدا هاتن بۆ ئاهەنگێکی زانکۆ. بەوەدا کچە پورەکەی مریەم هاوڕێی مەنسوور بوو لە زانکۆ. وا ڕێکەوت لەناو حەسوودی هەموو قوتابیە کوڕەکاندا مەنسوور و سەوسن بە درێژایی ئاهەنگەکە لە تەنیشت یەکەوە بن. کچێکی هێند سەعراوی بوو، هێند جوان و ناسک بوو، ئەم شێتی بوو. سەیری لێهات کچێک هیچ زانکۆیەکی نەخوێندووە لە مامەساکانی زیاتر لەسەر باڵندە و گیانەوەرەکان و ڕۆکە ناوازەکانی دنیا شت دەزانێت. لە کۆتایی ئاهەنگەکەدا بە چاوێکەوە ئومێد و شەیدایی تێزا بوو. تکای کرد ژمارە تەلەفۆنێکی بداتێ بۆ ئەوەی زیاتر قسە بکەن. بەوەدا سەوسن ژمارە تەلەفۆنی نەبوو، پێی گوتبوو هەر لە ڕێگای پورزاکەیەوە پەیوەندی پێوە بکات. لەو ماوەیەدا 2 جار تەلەفۆنی کردبوو. مریەم کە نزیکترین هاوڕێ و دەستە خوشکی سەوسن بوو هەموو شتەکانی ڕێک خست و هەواڵەکەشی بە سەرتاسەری کۆلێژ و شارەکەدا بڵاو کردەوە. مریەم زارێکی هەبوو مرۆڤ سڵی لێ بکاتەوە. هەموو نهێنیەک لای ئەو بە خێراییەکی گەورە بڵاو دەبووە. مەنسوور تەنیا 2 جار لەگەڵ ئەو خانمەدا قسەی کردبوو. ئێستا دەیتوانی بڵێت چی؟ بڵێ پەیوەندیم لەگەڵیدا هەیە؟ کچەکە بە چەشنێک ناسکە مرۆڤ شەیدای دەبێت، بەڵام نازانێت لەگەڵیدا بڵێ چی. سەوسن ئەو 2 جارە بە درێژایی کاتەکە باسی ئەوەی بۆ کردبوو کە نابێت ئەوی خۆش بوێت. لەو کچانە بوو کە دەتوانن زۆر قسە لەسەر سیفەتە خراپەکانی خۆیان بکەن. باسی ئەوەی بۆ کردبوو ئەو لە زانکۆ دەتوانێت کیژی لەو باشتر بدۆزێتەوە، بەڵام ئەستەم بوو ئەو بتوانێت وازی لێ بهێنێت. شتێکی زۆری لەسەر سەوسن فیکرەت نەدەزانی. هێند هەبوو ئەم حەزی لێ کردبوو، تا ئەندازەی شێتی حەزی لێ کردبوو. لە دوای ئەو ئاهەنگەی زانکۆوە 2 جاریتر لە ڕۆژانی هەینیدا بینی بووی. دوور بە دوور ئەو کاتە لەگەڵ مریەم و هەندێک لە پورزاکانی دیدا بە کۆگاکان و قوماش فرۆشەکاندا دەگەڕان. هەردوو جارەکە سڵاویان لە یەکتر کردبوو. چەند ساتێکی کورت بە بۆنەی مریەمەوە وەستا بوون و سەیری یەکتریان کردبوو. هەردوو جارەکە چاوانی سەوسن هێندەی بەزەیی تێدا بوو، خۆشەویستی تێدا نەبوو. ئێستا دەتوانێت بڵێت چی؟ بڵێ واز لەو کچە دەهێنم بۆ تۆ، بۆ کاک کامەران کە هەرگیز لە ژیانیدا نەیبینیوە، بۆ مەنگوڕی بابە گەورە کە داوایەکی واستەمی لێ دەکات. مەنسوور لەو ساتەدا کە سەیری دەموچاوی هەردووکانی دەکرد بە خێرایی ڕوخساری مریەمی هاتەوە پێشچاو. ئەوە خویەکی بەد بوو کە بەردەوام لە کاتی ناپێویست و سەیردا شتێکی داهاتەوە پێشچاو، پەیوەندی بەو ساتەوە نەبوو کە تیا دەژیا. دوای کەمێک وەسان و بیرکردنەوە بە ناسکی و لەسرە خۆ گوتی سەوسن هیچی لەگەڵ مندا نییە، بەڵام مشتم لەگەڵیدا هەیە. پتر لە 2 مانگە شێتانە عاشقی ئەو بووم، بە ناوی ئەو خۆشەویستیە قوڵەی لە دڵمدایە. منیش داواتان لێ دەکەم واز لە سەوسن بهێنن. کامەرانی سەلما ویستی قسە بکات، بەڵام مەنگوڕ دەستی بەرز کردەوە و بێدەنگی کرد. دەسە سڕێکی پەڕۆی گەلێک تازە و قەتکراوی لە گیرفانی دەرهێنا و لوتی سڕی و گوتی واز دەکەم سەرمان بووە، ئەم ساڵ پێ دەچێت زستان لە پار درێژتر بێت. من کە زستان وەها درێژ دەبێتەوە لە ئاخرۆخردا تەندروستیم تێک دەچێت. ها تۆوانیت کاک مەنسوور؟ مەنسوور ئەسرین بێ ئەوەی گوێ بداتە قسەکانی گوتی داواتان لێ دەکەم واز لە سەوسن بهێنن، چونکە من دڵنیاتان دەکەم کە ناتوانم وازی لێ بهێنم. سەوسن هیچ شتێکی بە من نەگوتووە. هێند هەیە من بە جۆرێک خۆشم دەوێت، هیچ هێزێک لە دنیادا لە دڵم دەری ناهێنێت. کامەرانی سەلما ئەم جارە بێ ئەوەی گوێ بداتە مەنگوڕ گوتی دەتکوژم، بە شەرەفی دایکم دەتکوژم، تێدەگەیت بە شەرەفی دایکم دەتکوژم و تەواو. مەنگوڕ جارێکی تر لوتی سڕی و گوتی جێی داخە کاک مەنسوور کە تۆ پێ دەچێت باش لە قسە تێنەگەیت. من گوتم گەرت و عەرقەلە نەخەیتە ئیشەکەوە، هەموو شتێک وەک گوڵ دەڕوات. مەسەلەکە هەروە ئاسان نییە. شتێک مەنگوڕی بابە گەورە قسەی تیا بکات هەروە ئاسان ناتوانیت بڵیت من لە دڵمدا دەری ناهێنم و نازانم چی. ئەم قسە قۆڕان لە بەردەم مندا معنایان نییە. هیچ ژنێک نییە ئینسان نەتوانێت لە دڵی خۆی دەری بهێنێت. دەرهێنانی ژنێک لە دڵی خۆت لە داکەندنی جووتێک گۆرەوی ئاسانترە. من وەک تۆ وەختێک گوتومە ناتوانم فڵانە ژن لە خەیاڵی خۆم دەربکەم، بەیانی کە پارچەیەکی جوانتر و حیارترم بینیوە گاڵتەم بە عەقڵی دوێنێم هاتووە. گەر تۆش ئەمڕۆ عاقڵ بیت سپەی گاڵتە بە عەقڵی ئەمڕۆت دەکەیت. ڕەنگی مەنسوور ئەسرین لەژێر ڕووناکی ئەو گڵۆپە شەستیەدا زەرتر لە ڕەنگی ڕاستەقینەی خۆی دەردەکەوت. بە بزەیەکی غەمگینەوە کە نیگای تەنیایی و دڵشکانی سەر ڕوخساری قوڵتر کردەوە گوتی من تێدەگەم ئێوە دەڵێن چی. من نازانم ئاخۆ سەوسن فیکرێت منی خۆش دەوێت یان نا، بەڵام ئەوەی ئێوە
داوایەکی قورسە. کامەران گوتی ئەو کچە دەبێت بەژنی من، تێدەگەیت دەبێت بەژنی من، هیچ تەرەسێک بۆی نییە لە دڵی خۆشیدا حەز لە ژنی من بکات. مەنسوور بێ ئەوەی تووڕە ببێت یان هەڵچێت یاخود بترسێت گوتی ئەگەر کچەکەی فکرێت گوڵدانچی شووی بە تۆ کرد من ئەو شارە بەجێ دێڵم و دەڕۆم، دڵنیا بە ئەم شارە بەجێ دێڵم و تا هەتایە ناگەڕێمەوە. کامەران قسەکانی مەنسووری وەک سوکایەتی وەرگرت، وەک بڵێت تۆ لەوە ناچیستر و بچووکتریت ببیت بە مێردی کچی گوڵدانچی. بێ ئەوەی بیر بکاتەوە چەقۆکەی دەردەیەنا. مەنگوور لە ساتێکی غەفڵەتدا بەو خوێنگەرمەی کامەران سەرسام بوو. گەر 20 ساڵ لەمەوە بەربایە خۆشی هەمان شتی دەکرد، خۆشی بە هەمان تووڕەیی و سەرگەرمی و خێرایی دەستی بۆ چەقۆکەی دەبرد، بە هەمان خێرایی پەلاماری دێدا، بەڵام شێتی و نەگیران و بە هەمان شێتی و نەگیران و نەسەکنانەوە نەیویست دەستی بگرێت. بەردەوام حەزی دەکرد ئەو هەڵچوونە جانەوەر ئاسایی ببینێت، جگە لەوەی سەیری بکات هیچی نەکرد. پێشتر شەڕی کامەرانی سەلمای بینی بوو، ئەو پەلامارە کتوپڕ و لە ناکاوانە دڵیان خۆش دەکرد، دەیویست قسە بکات، دەیویست شتێک بڵێت، بەڵام وەک لە ناکاو بوو بێت بە بینێرێکی خۆشحاڵ شاڵاوی کامەرانی سەلمای دەبینی، بریسکەی چەقۆکەی دەبینی، کەوتنە خوارەوەی مەنسووری ئەسرینی لەسەر کورسیەکەی دەبینی، گرمۆڵەبوونی جەستەی ئەو گەنجە باڵا بەرزەی لە زەویەکەدا دەبینی، تا خوێنی سەر چەقۆکە نەکەوتە بەرچاوی نەجوڵا. لە دڵی خۆیدا گوتی خوای گەورە ئەم هەتیوە زۆر نەفامانە دەیوەشێنێت، زۆر بێمەشکانە، وا نابێت. دڵنیا بۆ گەرد و جاریدی چەقۆکەوە هابووەشێنێت، ئەو کڕە بەستە زمانە نابێتەوە بە مرۆڤ. لەو ساتەدا کە کامەران دەستی بەرز دەکردەوە بۆ ئەوەی دووەم چەقۆ لە کەلەکەی چەپی مەنسوور بدات، مەنگوڕی بابە گەورە هۆشی هاتەوە خۆی و پەلاماری دەستیدا و گوتی تۆ چ جانەوەرێکیت کامەرانی سەلما کە قەت فێری چەقۆوەشاندن نابیت، چ حیوانێکیت. کامەرانی سەلما وەک ئەوەی برینداری کردبێت گوتی لێم گەڕێ بیکوژم، ئێستا نەیکوژم دوایی هەموو ژیانم خەفەتیەوە دەخۆم بۆ نەمکوشتووە. مەنگوور تاو کات بە جۆرێک بەهێز بوو، بە جۆرێک لە جوڵە و خۆبادان و وەرگەڕان و یاریکردن بە لەشدا وەستا بوو. کامەرانی سەلما هیچی بۆ نەکرا. کامەران نەیدەزانی مەنگوور چۆن لە چاوتروکانێکدا چەقۆکەی لە دەست دەرهێنا. لێزانینی مەنگوور لە گرتنی دەست و ڕاتەکاندنی مەچەک و شلکردنی پەنجەدا بە جۆرێک بوو کامەرانی سەلمای حەپەساند. پێشتر لەو باوەڕەدا نەبوو کەس بتوانێت وا ئاسان چەقۆیەکی مەحکەم لە مشتیدا دەربهێنێت. بەدەنگی یەکێکی بێچارەوە لەقەیەکی گەورەی لە ئەژنۆی مەنسوور ئەسریندا و وەک یەکێک بگری گوتی کوڕی سەگ گەروازت بهێنایە بریندارم نەدەکردیت. مەنگوور بە پەلە دەستی مەنسوور ئەسرینی دەکردەوە، قۆپچەکانی کراسەکەی دەترازان بۆ ئەوەی شوێنی برینەکەی ببینێت. خوای گەورە چەقۆکە لە لای چەپیدا بەنێو پەراسوەکانیدا تێپەڕی بوو. مەنگوور دەیزانی ئەوە خراپترین و هەسیارترین شوێنە. گەر مرۆڤ زۆر بەختی نەبێت برینێکی وەها دەیکوژێت. دیسانەوە لە دڵی خۆی داگوتی قەت فێری چەقۆوەشاندن نابێت، قەت فێر نابێت. بەشی دووەم. خالیدی مامسەبوور کە هەموو بە ئامۆن بانگیان دەکرد کاتژمێری 2 نیوەڕۆ لە ماڵ چووە دەرێ. دڵنیا بوو گەر سەوسەن لە ماڵ بێتە دەرێ دەتوانێت لەو کاتانەدا بیبینێت. گەر جاران بۆیە لەم ڕۆژە زستانە کورتانەدا نەدەگەڕایەوە بۆ ماڵێ و لە کۆگاکەی خۆی دەمایەوە. هەر لەوێ لە ناو بۆن و بەرامەی حەتر و جلی ژنانە و هاڵاوی ئەو خانمانەدا نانی دەخوارد کە بەردەوام لە بازاڕدا بۆ ستیان و حەتر و مەکیاجی نوێ دەگەڕان. بەڵام لەو کاتەوەی دەزانێت دەشێت لەم ڕێگایەدا ڕێکەوتی سەوسەن فیکرێت بکات وازی لە هەموو نەرێتە دێرینەکانی هێناوە. نیوەڕوان دەگەڕێتەوە ماڵێ بە ئومێدی ئەوەی حەسران لەو دەمەدا کە دەشێت سەوسەن لە ماڵ بێتە دەرێ بیبینێت. لە دڵی خۆیدا گوتی خراپترین شتی عاشق ئەوەیە کە هەموو بەرنامەکانت تێک دەدا تاکە جیاوازی نێوان ژن و پیا و ئەوەیە عاشق ژنان بەو شێوەیە شێت ناکات، بەو جۆرە بەرنامەی خۆیان تێک نادەن. پیاوان تاکە جۆری جانەوەرن خۆشەویستی بەو جۆرە سەریان لێ تێک دەدا. لە ماوەی ئەو 4 مانگەدا کە عاشق ببوو جگەلەوەی هەموو خوو نەرێتەکانی گۆڕابوون بە جۆرێکی ترسناکیش بڕوای بەخۆی نەمابوو. ژیانی پێشتر لەگەڵ ئەو ژنانەدا کە داهاتنە کۆگاکەی جۆرێکی تر بوو، شتێک بوو وەک یاریەکی هەمیشەیی. بەڵام ئێستا بەردەوام بەدەست سەریاشەیەکی بەردەوام و لاوازبوونی کتوپڕ و دابەزینی خوێنەوە دەیناڵاند.
بە پێچەوانەی زۆربەی عاشقانی ترەوە ڕایوا بوو عاشق بە جۆرێکی سەیر ژیان لەمانەیەک خاڵی دەکاتەوە. خالید ئامون خاوەنی گەورەترین کۆگای جلوبەرگی ژنانە لە ناوەڕاستی بازاڕدا کە باشترین خۆشنووسەکانی شار بە خەتی گەورە تابلۆی دوکانەکەیان بە 3 زمان بۆ نووسی بوو. کۆگای ئامون بۆ هەموو شتێکی نوێی دنیا. کاسێتی یەکەم دیوی دووەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. ئێستا دوای 4 مانگ ئازاری بەردەوام هەستی بە لاوازەیەکی گەورە دەکرد. یەکەمین جار سەوسەن فیکرەتی لەگەڵ 3 کچی دیکەدا لە دوکانەکەی خۆی دابینی. کراسێکی سپی شیفۆنی لەبەردا بوو بە گوڵی شینی وردەوە. قژی بە جۆرێکی سیر تۆپەڵ کرده بوو. جگە لە دووتاڵی لولی زرد کە بەلادا شۆڕی کردبوونەوە هیچ شتێکی دیکەی پێوە نەبوو، نەگوارە، نەملوانکە، نەمەکیاجێکی ئاشکرا، هەتا سەعاتیشی لەدەستدا نەبوو. بەڵام بە جۆرێک جوان بوو مرۆڤ ناچار بێت هەر شتێکی بەدەستەوە یەدای بنێت و تەماشای بکات. پێشتر کچێکی وەها سادەی نەبینی بوو. مرۆڤ لەگەڵ خانمی وەهادا نازانێت ئاخۆ بە جوانەکەی سەرسان بێت یان بە سادەیەکەی. شێوەی قسەکردن و تەماشاکردن و جوڵاندنەوەی بەگشتی لاوازیەکیان پێوە دیار بوو. خالید ئامون کە ژیانێکی گەلێک ئاسان دەژیا لە ناو خێزانە خانەدانەکاندا گەورە ببوو. لە گەنجێکی زۆوە سەرروکاری لەگەڵ ئەو کڕیارە ژنانەدا بوو کە خۆیان بە خاتوونانی چینێکی باڵاتر دەزانن. خالید شارەزایەکی وردی دنیای داخراوی ژنانی ئەم شارە بوو. لە پاڵ ژنە خانەدانەکاندا لەگەڵ ئەو ژنە فەرمانبەرە بچووکانەشدا سەرروکاری هەبوو کە تەواوی موچەکەمەکەیان لە دوکانەکەی ئەودا خەرج دەکرد. هەزاران ئافرەت هاتبوو نە دوکانەکەی، هەمووش دەیناسن کە کەسێکی داوێن پاک نییە، بەڵام لەگەڵ هەموو بەزمەکانی پشت دوکانەکەی و شەوگەڕانەکانیدا شتێکی نەکردووە دەنگی دابێتەوە و لکەدار بوو بێت. ژنان هەمیشە ڕۆڵێکی گرنگیان لە ژیانی دابینیوە. ساڵێک لەوە بەرکە لەسەر هەڵنەواسینی وێنەی سەدام حوسێن گیرا ژنێک ئازادی کرد کە ساڵانێک بوو کڕیارێکی بەردەوامی بوو. تاو کاتەنەی دەزانی ئەو ژنە سەنگین و بەوی قارە دەستێکی وەهای لەگەڵ پیاوانی ئاسایشدا هەیە بتوانێت خەڵک ڕزگار بکات. بەڵام لەو ساتەدا تەنیا ئەوەی بۆ گرنگ بوو لەو جەهەنەمە دەرچێت و بێتە دەرێ. ئێستا 4 مانگەی شوکاری بە جۆرێکی بێمانە کەوتۆتە دواوە. لەو 4 مانگەدا سەفەرێکی پایتەختی بۆ هێنانی مۆدێلاتی نوێ نەکردووە. ئارەزوویەکی نەماوە وەک جاران بەدەم ئەو قاچاقچیانەوە پێ بکەنێت کە جلوبەرگ و حەتر و میکاجی ئەم شارە دابین دەکەن. چەند هەفتەیە کە هەست دەکات وردە سیعری دوکانەکەی دەشکێت، شتەکانی کەم دەبنەوە، نارەکانی لە دوکاندارانی تر و خاوەن کۆگا گەورەکان پێی پێدەکەنن. بەڵام لە هەمووی سەختتر ئەوەیە وەک جاران بەلایەوە گرنگ نییە چی بەسەر دێت. لە دڵی خۆی داگوتی عاشق وات لێ دەکات نەزانێت چیت دەوێ. ئێستا تەمەنی 24 ساڵە، لە 18 ساڵیەوە ئەزمموی لەگەڵ ئافرەتاندا هەیە، لە سۆزانیەکانەوە تا ئۆکچانەی لە بازار و قەیسەریەکاندا بۆ شوویەکی باش دەگەڕێن. لەو 4 مانگەدا سەوسان فیکرەت 3 جار هاتبوو بۆ کۆگاکەی، بەڵام هیچ کات بەتەنیا نەبوو، هیچ کات خۆی شتێکی نەکڕی بوو. هەر 3 جارەکە بەتەنیا و لاوازیەوە وەک کچێکی نەخۆش بۆ ئەوەی پشوو بدات لەسەر نیشتۆکێکی بچووک دانیشت بوو. هەر 3 جارەکە هەندێک ڕۆژنامەی بەدەستەوە بوو. ئەوەی کچەکە هەمیشە ماندوو دەینوانت جوانتری دەکرد. لە هەفتەی یەکەمەوە هەموو شتێکی دەربارەی دەزانیم، یاخود بە غروری پیاوانی بازاڕەوە وای هەستە کرد هەموو شتێکی دەربارە دەزانێت. لەو 4 مانگەدا 2 جاری دیگەش لە ڕێگەی هاتوچۆی خۆی دابینی بووی. سەوسان فیکرەت هیچ کات بەتەنیا نەبوو، هەمیشە لەگەڵ تەوقێک ژن و کچی دیگەدا دەگەڕا کە خالید ئامون نەیدەزانی کێن. لەگەڵ ئەوەی لە ژیانیدا زۆر نامەی لە کچان وەرگرتە بوو، بەڵام خۆی هەرگیز نامەی نەنووسی بوو. باوەڕی وا بوو مرۆڤ تەنیا لەگەڵ ئەو ژنانەدا دەتوانێت خۆش بژی کە عاشقیان نییە. پێشتر لە بازاردا چەندین جار حکایەتی ئەو پیاوانەی بیست بوو کە هەموو شتێکی ژیانیان لە پێناوی ژنێکدا داناوە، بەڵام باوەڕی نەدەکرد. ئێستا خۆی بە جۆرێک گێژ و ماندوو بوو، بەڕاستی هەستی دەکرد جگە لە خەیاڵاتەکانی دەربارەی سەوسن هەموو شتەکانی تری ژیانی باری زیادن و خۆشبەخت دەبێت گەر بتوانێت هەمویان فڕێ بدات. بۆ ناتوانێت هەمویان فڕێ بدات؟ بێگومان دەتوانێت. لە دڵی خۆیدا دەیگوت لە ڕێگەی خۆشەویستیەوە مرۆڤ پوچی هەموو شتەکانی تری بۆ دەردەکەوێت، هەتا پوچی خۆشی. بەشی سێم کە مەنسوور ئەسرین گەیشتە خەستەخانە لە دۆخێکی دژواردا بوو، لە نێوان ژیان و مردندا ئەو بەرەوبەری دەکرد. دکتۆر و تیمارپێچ و سیستەرەکان بە جۆرێک لەسەری کۆبووبوونەوە، وەک کۆمەڵێک منداڵ لەسەر کۆترێکی مردوو کۆبوو بێتنەوە.
کە گەیشتە خەسەخانە نزیکی سەعاتێک بۆ خوێنی لێدەڕۆی. مەنگوڕی بابە گەورە هەندێک کەسی ڕاست باردبوو بە پەلە بیگەێنە بیمارستان. ئامۆژگاری بۆ کردبوون تا زووتر بیبەندرەنگە. بە هەستی زۆرزانی خۆی دەیزانی برینەکەی لە شوێنێکی باشدا نییە. زۆربەی چەقۆکێشە شارەزاکان بە ئەندازەی پزیشکێک لە چۆنێتی برین و شوێنی دەمارەکان و ترس و ناترسی وەشاندنەکان دەزانن. ئەوەی چەقۆ بۆ شوێنێت و کەس نەکوژێت هونەرێکی ڕاستەقینەیە. مەنگوڕ لە ژیانیدا خەڵکێکی زۆری زامدار کردبوو. زیاد لە 11 چەقۆشی پێوە بوو، بەڵام چونکە گەمەکەی بە دەسوپلی چەقۆکێشی شارەزا کردبوو زیندوو لە هەموو شەڕەکان دەرچوو بوو. کەسیشی وەها زامدار نەکردبوو بمرێت. ئێستا خۆی و کامەرانی سەلما دەبایە تا چارەنووسی ئەو کوڕە ڕۆشن دەبێتەوە دڵیان بلەرزێت. دکتۆرەکان لە ماوەی سەعاتێکدا بە پەلا شتێکی پێویستیان بۆ مەسووری ئەسرین کرد. تاو کات هیچ کەس لە کەسوکاری بە چیرۆکەکەی نەزانی بوو. سەعات 11 شۆ بوو کە ئیبراهیم ئەسرینی باوکی و بەفرا و سیفانی خوشکی بەلادا پەڕپوت و هەڵوەشاوەکەیان گەیشتنە بیمارستان. لەگەڵ هەموو مەترسێکی هاتوچۆکردندا لە ئێوارەوە ماڵەوماڵ بۆ کوڕەکەیان دەگەڕان کە بەبێ هۆیەکی دیاریکراو لە ناوەڕاستی یافتەدا زانکۆی بەجێهێشت بوو بێ ئەوەی هیچ بڵێت گەڕابەوە بۆ شار کە بەو حاڵە لە بیمارستان دۆزیانەوە خوشکەکانی دەستیان کرد بە گریان. بەڵام باوکی نەیدەزانی چی بڵێت. بۆنی دەرمان و دیمەنی ڕاڕەوەکانی خەستەخانە و شەوقی مردووی ئەو بۆیە چەور و دێزەی بە دیوارەکانەوەیە ئیبراهیم ئەسرینیان تووشی غەمۆکێکی کتوپڕ کرد. پیاوەکە لە مەحدەنی ئەو کەسانە بوو کە بەرگەی نەخۆشی منداڵەکانیان ناگرن، بەڵام بەوەدا پێی شەرم بوو بگری. شتەکانی بێدەنگ بردەوە ناو خۆی، ویستی بڕوات و سوپاسی دکتۆرەکان بکات، بەڵام پەشیمان بووە چونکە بە وردی نەیدەزانی چیان بۆ کوڕەکەی کردووە. نەیدەویست کوڕەکەی لێرەدا بمرێت. ئەم خەستەخانەیە شوێنێکی باش نییە بۆ مردن. مرۆڤ هەرچێکی کردووە دەبێت هەوڵ بدات لە جێگایەکی دی بمرێت. هەر جارێک هاتبێت بۆ خەستەخانە ڕێکەوتی مردنێکی کردووە. هەمیشە خەڵکانێکی بینیوە دەگرین و خەڵکانێکیشی بینیوە بەپەلە لە ناو قاوشەکاندا ڕادەکەن. بەڵام ئەو شەو دنیا لەوە هێمنترە بە کەڵکی مردن بێت. دڵنیا بوو سبەی لە هەموو شتێک تێدەگات، بەڵام ئێستا کاتی ئەوە بوو لە دڵەوە دوعا بکات کوڕەکەی سەلامەت بێت. ئیدی لەم شەوە ساردەی زستاندا لەوە زیاتر هیچی تر نەدەکرا. لە ڕۆژی دووهەمدا هەموو شتێک ڕوون و ڕۆشن بوو. هەموو شتێک ناوی مەنگوڕی بابە گەورە لەوە ناسراوتر بوو کەون بێت و بشاردرێتەوە. ئێوارە دەیان کەس مەنگوڕیان بەخۆی و کلێتە زستانە گەورەکەیەوە لەگەڵ ئەو کوڕەدا بینی بوو، بەڵام ئەوەی ئیبراهیم ئەسرین تی نەدەگەیشت ئەوە بوو چیوا لە مەنگوڕی بابە گەورە دەکات بیەوێت کوڕەکەی ئەو بکوژێت. ئیبراهیم تەمەنی 63 ساڵ بوو، بەڵام تەواو پیر دیار بوو، پیرێکی پاک و تەمیز کە هەمیشە کراسێکی سپی ملوان پاکی لەبەردا بوو. لە 18 ساڵیەوە تا ئەمڕۆ یەک جۆر جلد دەپۆشێت، قاتی نیلی لەگەڵ کراسی سپی. زستانانیش تەنیا پاڵتۆیەکی ڕەشی دەخاتە سەر. هەتا دوای مردنی ژنەکەشی ئەو عادەتەی نەگۆڕی. 6 مانگ بۆ ئینباخێکی ڕەشی بەست و ئیدی شتێکی دیکەی نەکرد. ئێستا بەم جلە پاکانەوە بەم قژە پڕەسپیەوە کە بەخشیوێتی بەکسوو کوڕەکانیشی وەستاوە و نازانێت منداڵەکەی دەژی یاخود دەمرێت. 22 ساڵ بوو لە شارەوانی فەرمانبەر بوو. گەلێک نهێنی گەورەی ئەم شارەی دەزانی، بەڵام ئێستا ناتوانێت تێبگات چ شتێک کوڕێکی زیرەک و بەفامی وەک مەسوور لەگەڵ سەرسەریەکی وەک مەنگوڕدا کۆ دەکاتەوە. دڵنیاشە چیرۆکەکە هەرچێک بێت دواتر خەڵک بە جۆرێکی تر دەیگەڕنەوە. خۆی و کچەکانی لەناو بۆنی نەخۆشەکاندا دانیشتن. دوو کچەکە بە جۆرێک بۆ براکەیان دڵشکاو بوون، ئارام نەدەبوونەوە. گەرچی هەردووکیان ڕازی نەبوون تا بە تەواوی مەکیاج نەکەن بێنە دەرەوە، بەڵام ئەوە مانای ئەوە نەبوو بۆ براکەیان دڵ بە کەسەر نین. ئیبراهیم ئەسرین لە دڵی خۆی داگوتی عیبی هەرێ گەورەی ژنی ئەم شارە ئەو خوگرتنە نەخۆشیانە بە مەکیاجەوە. کچەکان هەموو ئەو خۆیان بۆ ماوەتەوە کە دایکی خوالێ خۆشببوویان هەیبوو. بەڵام ئێستا بە حەسرەتێکەوە پرسی چی لەم دوو کچە بەسە زمانە دێت؟ گەر من و براکەشیان لە ماوەیەکی کورتدا بمرین چیان بەسەر دێت؟ لە ڕاستیدا هیچ وەڵامێکی پێ نەبوو. ئیبراهیم ئەسرین چەند جارێک وا هاتە پێشچاوی کە جوبرائیل بە خۆی و باڵە گەورەکانیەوە دەیبینێت. دڵنیا بوو ئەوە خۆیەتی. جوبرائیلە بە لەشێکی سپی و زەبەلاحەوە دەچێتە ناو قاوشەکان و دێتەوە دەرێ.
بینینی جوبرائیل یەکێک بوو لە بەردەوامەکانی ژیانی. لایەنی کەم مانگی جارێک بەڕێکەوت لە شوێنی جیاواز و بۆنەی جیاوازدا جوبرائیلی دەبینی. گەرچی ئیبراهیم هیچ وەخت نوێژی نەکردبوو، بەڵام ئیمانێکی نەفساوی بەخدا هەبوو. هەتا لە گەنجیشدا کاتێک کۆمۆنیست بوو هەرگیز باوەڕی بەخدا لەق نەبوو بوو. ئێستا دڵنیا بوو مەسەلەی بینینی جوبرائیل بەرهەمی وەنە و زووناومێدی و ڕێشکە و پێشکەی خەیاڵ نییە، بەڵکو بەرهەمی بینینێکی ڕۆشنی چاوەکانەتی. هەتا جارێک لە جارەکان هەستی کرد زۆر لە نزیک ئەوە تێدەپەڕێت و سەیری دەکات. بە هێمنی بەخۆی گوت بە دڵنیاییەوە جوبرائیل بەشێک لە ژیانی لێرەدا دەباتە سەر لەم خەستەخانەیەدا. نزیکی دەمەوبەیان بەدەمەوە نەوزەوە گوتی نا، جوبرائیل پیاوێکی بێ ئیش نییە. ئەوەی بەدەنگی بەرز گوت. هەردوو کچەکەی دەزانن لە دوای مردنی دایکیانەوە زۆر جار بێ ئاگای خۆی شتەکان بەدەنگی بەرز دەڵێت. بەیانی هەموو شتێک ڕۆشن بوو. چەندین کەس مەنگوڕ و کامەرانی سەلمایان لە بەردەرکی ژێرزەمینەکەی خودرۆ دویاردا بینی بوویان لەگەڵ گەنجێکی نەناسراودا دەچنە ژوورێ. ئەو کەسانەش کە مەنگوڕ ڕایسپاردن کوڕەکە بۆ بیمارستان بگوازنەوە هەر هەمان قسەیان کرد، بەڵام هێشتا کەس ڕاست و دروستی چیرۆکەکەی بە تەواوەتی نەدەزانی. ئەو ڕۆژە نزیک بە نیۆڕۆ مەنگوڕی بابە گەورە بەخۆی و کلێتە ڕووسیەکەیەوە لە باغی بەردەرکی خەستەخانەکەدا دەرکەوت. هەر مرۆڤێکی زیرەک دەیتوانی مێژووی تەواوی شارەکە لە ڕوخساریدا بخوێنێتەوە، وەک هەندێک ناویان دەنا سەگی کۆڵان نەتەسکەکانی شار بوو. قسە و ڕەفتاری لە کوچە کۆنەکان و چایخانە تاریکەکاندا شێوەی خۆیان وەرگرت بوو. لە هونەری جنێوداندا پیاوێکی تا خوددا حەسبکات لێزان بوو، بەڵام بۆ ئەوەی بتوانێت جارجار لەگەڵ پیاوە بەڕێزەکانیشدا قسە بکات ساڵ دوای ساڵ دەستکاری ئەو فەرەنگە ڕەشەی خۆی کردبوو. هێدیە دیتوانی بووی ڕووی ڕاستەقینەی مەنگوڕی بابە گەورە بە دەمامکێکی ئەسوور لە وشەی شیرین بشارێتەوە، بەڵام دەمامکەکانی بۆ ئەوە نەبوون خەڵک فری بدات و لە خشتیان بەرێت، بەڵکو بۆ ئەو زیاتر بەڕێز بنوێنێت و قسەکردنی لە دەمودووی کەسانی ئاسایی نزیک ببێتەوە. دەرکەوتنی لەو نیوەڕۆیەدا دڵی ئیبراهیم ئەسرینی ڕاشڵەکاند، بینینی ئەو لەبری ئەوەی تووڕێی بکات یاخود بیخاتە سەر هەوای هەڵچوونێکی باوکانە بێخواستی خۆی هێمنێکی کتوپڕ دایگرت. ئیبراهیمی ئەسرین لەسەر یەکێک لە کورسەکانی ناو حەوشی گەورەی خەستەخانەکە دانیشتە بوو. مەنگوڕ دوای ئەوەی خۆی پێناساند پێی گوت هاتووە شتەکانی بۆ ڕوون بکاتەوە کا بە درۆ لە زاری ئەموو ئەوەوە نەیبیستێت. ڕاستەوخۆ بە دەنگی بەرز بە جۆرێک هەموو ئەوانەی چواردە ورگویان لێی بوو گوتی نازانم ئەو بێنەزاکەتانە چیان لەسەر من گوتووە، دڵنیا بە کە کوڕەکەت قەرزاری منە، من دوو جار لە مردن ڕزگارم کرد، بەڵام شتەکان وابوون نەتوانم لەگەڵیدا بێم بۆ خەستەخانە. من دایکیشم لە خەستەخانە بێت ناچم بەلایدا، خۆم برینی خۆم بە 6 تەقەڵ دووریوەتەوە و نەچوم بۆ لای دکتۆر. مەسەلەکە بەو جۆرە نییە کە خەڵکی ناحەز گێڕاویانەتەوە. شتەکە وایە کە کوڕەکەی تۆ حەزی لە کچی فکرەت گوڵدانچی کردووە، حەزێک لەو جۆرەی مرۆڤ تووشی سکچون دەکات، شتێک نەلایەقی ئەمە و نەلایەقی کچەکەیە. من کەیفم بەو جۆرە حەزە پرۆپشانە نایەت، خۆت دەمبینی لە عمری حەزدا نەماوم، شتەکەی هیچی بۆ من نییە. ئەوەندەیە کە کوڕەکەی سەلمادۆڵان ئەگەر ئێوە بیناسن تووشی هەمان دەرد و هەمان نەفامی بووە، ئەویش وەک کوڕەکەی تۆ بە قونیش فرمێسک بۆ ئەو کچە دەڕێژێت. ئێستا ئەو دەیوێت کچەکەی فکرێت گوڵدانچی بخوازێت، وا بیر دەکاتەوە بیکات بەژنی خۆی و مارەی بکات، بەڵام خۆت دەزانیت دوو سەگ دەتوانن لە یەک قاپ بخۆن، بەڵام دوو عاشق ناتوانن. ئاوا بوو کە شتەکان بەهۆی بێمێشکی و سەرگەرمی کامەرانی سەلماوە لە دەست دەرچوو. قسە و باسێکی سادە کە دەبوو شتەکان ڕێک بخات و ویان لێ بکات وەکو گوڵ بڕۆن لە دەست دەرچوو. من ئەوەم بۆ کرا چەقۆی دووەمم گرتەوە. خوای گەورە هێزی دامێ و لە کاتی خۆیدا فریای کەوتم. کامەرانی سەلمان ڕەفیقمە، ئەو لە هەڵچوونی وەهادا خۆی بۆ ناگیرێت، کوڕێکی ناکەس بەچە نییە، بەشی خۆی پیاوە، شتم لێ دیوە بۆیە وا دەڵێم، دەزانم بەشی خۆی پیاوە، دەیەوێت ژنێک بهێنێت کە تەنیا خۆی خۆشی دەوێت و کەسی تر خۆشی نەویستووە. ئیبراهیم ئەسرین ناوی فکرەت گوڵدانچی نەویست بوو، پیاوێکی خۆشباوەڕ نەبوو، بەڵام خێراتر لە ئاسایی باوەڕی بە قسەکانی مەنگوڕ کرد. ئەو لە مێژە وەک دڕترین و ترسناکترین بەڵام سەرڕاستترین چەقۆوەشێنی شار ناوبانگی مەنگوڕی بیستووە. بەشی 4 فکرەت گوڵدانچی تەنیا دوای زنجیرەیەک کارەسات بیری لەوە کردەوە بگوازێتەوە بۆ باکوور. تا ساڵی 1975 لە بەغداد لە بەڕێوەبەرایەتیدا بەشکردنی ئارد سەرپەرشتی هەندێک عەمباری گەورەی دەکرد
کە ئاردیان بۆ سوپادا بین دەکرد. سەرەتا جەنگی فڕۆکە ئێرانیەکان دووجار ئەو حەمبارەیان بردومان کرد، بەڵام فیکرەت گوڵدانچی هەردوو جارەکە بە سەلامەت لە ناو تەپوتۆزی تێکەڵاوبوونی ئارد و باروت و خۆڵدا هاتە دەرێ. هەردوو جارەکە فەرمانبەر و کۆڵ هەڵگر و کیژانی کوژراوی بەشی حساباتی بەدەستی خۆی هەڵگرتە بوو. سەرنجی ئەو ڕەنگە تایبەتی و بێوێنەییدا بوو کە تێکەڵاوبوونی خوێن لەگەڵ ئاردا دروستی دەکات. بەڵام فیکرەت گوڵدانچی تەنیا فەرمانبەرێکی باڵا نەبوو کە لە سەرەتای پەنجاکاندا بۆ خوێندن چوو بۆ بەغداد و دوای 35 ساڵ گەڕابەوە، بەڵکو پیاوێکی خوێندەوار بوو کە بەهۆی ڕۆشنبیریەکی بربڵاوەوە ڕێزێکی زۆری لە وەزارەت و لای بەڕێوەبەرەکانی سەر و خۆی هەبوو. ڕۆشنبیری فیکرەت گوڵدانچی لەگەلێک بواری جیاواز و دوور لە یەکدا بوو، وەک چۆن زانیاریەکی زۆری دەربارەی ڕۆکی سەیر و گیای ناوازە و گوڵە حاجبایەتەکانی دنیا هەبوو. هەمان شێوەش لەسەر وردەکاریەکانی میکانیکی ئۆتۆمبیل و شێوازی گەشەسەندنی ماتۆری هایدرۆلیکی و پەرەسەندنی ڕاکێتی ئاڕاستەگر شتی زۆری دەزانی. سنووری شارەزاییەکانی گەلێک کایی لە خۆ دەگرت، لە ئەدەبەوە بیگرە تا وردەکاریەکانی مێژوو نیگارکێشان و حیکایەتی گەڕاڵە گەورەکان و تراژیدیای زانەکان و نەخۆشی ناوازە و بێوێنەی پادشاکان. لە سەردەمێکی ژیانی دابیری لە نووسینی کتێبێکی گەورە کردبووەوە دەربارەی شارە نوقڕۆکان، بابەتگەلێکی زۆری لەسەر کاولبوونی شارەکان کۆ کردەوە، لە سەدوم و ئاموراوە بیگرە تا دەگاتە سەر وێرانبوونی شارە گەورەکانی وەک دریزدن و ستالینگراد لە مێژووی نوێدا. بەڵام ژیان هەرگیز بوارێکی ئەو توی پێنەدا بوو بەڕاستی زانیارەکانی بخاتە کار. لە هەموو ژیانیدا تەنیا 4 وتاری نووسی بوو، کارێکیان لە بوارێکدا بوون و هەرێکەشیان لە گۆفارێکی جیاوازدا بڵاو ببوونەوە. سەرەتای گەنجی گوتارێکی درێژی لەسەر گەڕاڵە ئەوروپیەکان نووسی، هەوڵیدا بوو بە کۆمەڵێک نەخشەی زۆر ورد هەندێک هاڵی گەورە بۆ مێژوونووسە ئەوروپیەکان ڕاست بکاتەوە کە هێندەی کار دەگاتە سەر مێژوو و جوگرافیای خۆرهەڵات بە جۆرێکی منداڵانە شوێنەکان و ساڕۆژەکان تێکەڵاو دەکەن. وتارەکەی هاوشانی پاشکۆیەک بۆ دەربارەی ئەو ئامێرە کۆنانەی دەریاوانەکان لە سەدەی 4 زانی و تا سەدەی 15 بەکاریان هێناوە. هاوشان بە گەلێک وێنەی دەگمەن و ناوازە دەربارەی فۆرمی قیبلە نمای دێرین و ئامێرێکی نەزانراو کە و ئەستێرەپێوی پێدەڵێت. وتارەکانی تیری فیکرەت گوڵدانچی یەکێکیان دەربارەی کاریگەری ژینگەیە لەسەر مۆسیقای خۆرهەڵاتی دێرین، یەکێکی دیشیان دەربارەی گری ئۆدیبە لە شانامەی فیردەوسیدا، ئەوی دیکەیان دەربارەی کاریگەری گوڵی بەیبوونە لەسەر ئەنزیماتی ناو لەش و هەرسێکیان لە 3 گۆڤاری ناوداری زمانی خۆیدا چاپ کراون. تێوەگلانی تەواتی فیکرەت گوڵدانچی لەگەڵ بازرگانی ئاردا دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی هێشتاکان. زمانێک لەگەڵ وەفتێکی دەوڵەتیدا دەڕاتە یەکێتی سۆڤێت و لەوێ لەگەڵ ئۆکرانەکاندا گرێبەندێکی گرنگی هێنانی ئاردی سپی وەردەکات. شارەزایی گوڵدانچی لەگەلێک زمانی بێگانەدا کۆمەکی دەکات لەو دەمەوە تا سەرەتای هەشتاکان لە زۆر ڕێکەوتنامەی هێنانی ئاردا بەشدار بێت. گوڵدانچی سەفەرەکانی دەخاتە خزمەتی کڕینی کتێبی ناوازە و نەخشەی دێرین و شتی ئەنتیکەوە. لە ماوەیەکی کەمدا دەیان ئەتڵەسی ڕووەک، ئەتڵەسی تایبەت بە کانزاکان، ئەتڵەسی ڕەنگاوڕەنگ دەربارەی شێوەکانی ماتۆڕ و باڵۆن و عەتر و گیاندارانی دەریا و میلەتانی دێرین کۆ دەکاتەوە. ئەتڵەسەکانی فیکرەت گوڵدانچی کە دەگەنە سەر و 200 بەرگی تایبەتی لە حەفتاکانی بەغداددا کۆمەڵە کتێبێکی هەند گرنگ و ناوازە دەبن، لە هیچ کتێبخانەیەکی وڵات و لە هیچ سەنتەرێکی زانستیدا وەچنگ ناکەون. کتێبخانەکەی دەبێتە هۆیەکی گەورەی شانازی ئەو. هەر کەس ئەو کتێبە دەگمەنانە دەبینێت سەرسامانە دەڵێت وای خوای گەورە، وای بابەگیان، فیکرەت بەک تۆ چیت دروست کردووە. بەڵام لەگەڵ ئەو کتێبانە لەگەڵ ئەو کتێبخانە گەورە و خولیا شێتانەیەشدا بۆ ئەوی ببێت بە پیاوی زانست، گوڵدانچی لە یەکێک لەو بارانەی جێگای باخی بوون نەبوو بە کەسێکی دیار و بەرجەستە. غەمی بەخێوکردنی ماڵ و منداڵ بە جۆرێک مەسەلەی کڕین و دابەشکردنی گەنم و ئارد لە مەسەلەی کڕین و دابەشکردنی گەنم و ئاردا نوقمی دەکەن، کاتێکی زۆر کەمی بۆ خولیا ڕاستەقینەکانی خۆی دەمێنێتەوە. ئەوە وا دەکات سەردەمانێک وەک پیاوێکی بێدەنگ و مۆن و غەمگین دەربکەوێت کە کەس لە ماڵەوە بە دروستی نازانێت بیر لە چی دەکاتەوە. لە سەرەتای حەفتاکاندا ژنەکەی تووشی سیل دەبێت، پێدەچێت سەرقاڵی فیکرەت بە دنیا تایبەتەکەی خۆیەوە نوقمبوونی لە ناو کتێب و وەزیفەتا هۆیەکی گرنگی ئەو دەردە ژنەکەی بن. قەمەرخانی ژنی بێزار لە تەبوتۆزی ئەو هەموو کتێبە نەخوێندراوەیە لە بیاری و هاودەمیدا هاوڕازی خۆی تەنیا لای دراوسەکان دەدۆزێتەوە. هێند لە کاتی برنج بژاردن و فاسۆلیاجنین و بامێ قنجکردندا لەگەڵ ژنانی گەڕێکدا کۆ دەبێتەوە
تا لە خانوویەکی نەخۆشەوە ئەو دەردە سامناکە دەگرێت. قەمەرخان بۆ 2 ساڵ لە خەستەخانەیەکی تایبەتدا لە دەرەوەی بەغداد لە دنیا جیا دەکرێتەوە. لەو ماوەیەدا فیکرێت گوڵدانچی وەک هەمیشە سەرقاڵی سەفەر و کۆبوونەوە و گەورەکردنی کتێبخانەکەیەتی کە ساڵ دوای ساڵ ڕەفەکانی بە تەواوی ماڵەکەدا دەکشێت و شوێنێکی خاڵی جێ ناهێڵێت. لە ماوەی 16 ساڵ ژنومێردایەتیدا فیکرێت گوڵدانچی 3 منداڵی لە قەمەرخان دەبێت، کوڕێکی چاوشین و قشزەرد کە گوڕە گەورەکەیەتی ناوی نزار فیکرێتە لەگەڵ 2 کچدا، گەورەکان پڕوشە و مچکۆلەکان سەوسەنە کە کچێکی لاواز و نەخۆشە کە زۆر درەنگ پێدەگرێت. ساڵێک قەمەرخان لە قەرەنتینە داخراوەکەی خۆیدا لە بیمارستانی تایبەت بە نەخۆشیەکانی سینە و سیدا مرد. کوڕە گەورەکەی 14 ساڵ تەمەنی بوو، پڕوشە 12 و سەوسەن فیکرێت تەنیا 5 ساڵان بوو. دوای مردنی دایکیان خێزانەکە بە سەردەمێکی گەلێک ڕەش و بە ڕۆژگارێکی گەلێک تاڵدا تێپەڕی. براکەیان گەنجێکی سربەدەرەوە بوو، ساڵانی هەرزەکاری خۆی بە شێوەیەکی شێتانە و جەنجاڵ لە کوچەکانی بەغدادا بردەسەر. کوڕەکە لە 16 ساڵیدا مەیخۆرێکی لێزانی لێ دەرچوو، هەرزوو تێکەڵ بە گروپێکی دەهۆڵ و زۆرنا بوو لەوانەی لە یاریگاکاندا بۆ هەندانی تیپە وەرزشەکان کۆ دەبوونەوە. لەوێشدا تا بڵێ زیندوو و چالاک و پڕجۆش بوو. سەرڕۆی و گەنجەتی شێتانەی نزار فیکرێت هیچ لەوە ناگۆڕێت ببێتە هاوڕەیەکی نزیکی خوشکەکانی. کوڕەکە لەوانە نییە تەواو پشت بکاتە خێزانەکەی و تەنیا دوای ئارەزۆکانی خۆی بکەوێت. هەمیشە ئەوەی لە بەرچاو بە کە 2 خوشکی هەیە و دەبێت لە بیریان نەکات. هەڵبەت وەک باوکی ئەهلی کتێب نییە، بەڵام کە لە ساڵی 76دا تاقیکردنەوەی بە کالۆری دەدات، پلەیەکی هێند بەرز وەردەگرێت دەیخاتە ئەندازەی تەکنەلۆژی. ئەو وێنانەی دواتر سەوسەن فیکرێت لە یادەوەری خۆیدا بۆ نزاری هەڵگرتووە. پێکڕانیگاری کوڕێکی چاوشین و قشزەردن کە بە زاردەخێنەیەکی هەمیشەیەوە سەری بەرز کردوێتەوە و بە دەستێک جلی زانکۆ بە ڕێگادا دەڕوات. منداڵەکانی فیکرێت گوڵدانچی دوای مردنی دایکیان خولیایەکی بێمانەی ئاودان و بەخێوکردن و جوانکردنی باغچە بچکۆلەکەی ماڵیان دەکەوێتە سەر. نزاریش ئەو کاتانە لە یاریگاکاندا خەریکی ئاوارکردن نییە، لە ماڵەوە ئیش لە باغەکەدا دەکات. هەندێک ڕۆژ وام هەست دەکرد هەموو گیانی لە هەڵاڵەدا زەرد دەچێتەوە. سەوسەن فیکرێت دواتر وای دەگوت دەبێت بڵێن کە فیکرێت گوڵدانچی پەیوەندێکی زۆر خۆش و ئارمانی لەگەڵ کوڕەکەیدا نەبوو کە بەردەوام باوکی بەوە گوناهبار دەکرد کە سەرقاڵی زۆر و بێباکی بەرامبەر ئازارەکانی دایکی هۆکاری گەورەی کۆچی دوایی ئەو بوون کە شەڕی ئێران هەڵگیرسا. نزار فیکرێت ئەو ساڵ لە کۆلێژی ئەندازە دەرچوو بوو. لەو دەمەدا بۆ یەکەم جار فیکرێت گوڵدانچی بیری لەوە کردەوە کە بە خێزانەوە بگەڕێنەوە بۆ نیشتیمانی ڕاستەقینەی خۆی لە باکوور. خوێندنەوەی زۆر لە بواری مێژوودا هەستێکی پێشوەختی بەکارساتەکان تیا دروست کردبوو کە سەدام حوسێن هاتە سەرکار و بۆ یەکەم جار وەک دیکتاتۆرێک لە بالکۆنێکی بەرزەوە سەرەتای سەرهەڵدانی دنیایەکی نوێی ڕاگەیاند. فیکرێت گوڵدانچی لەناو حەشاماتە شێتەکەدا سەرسامانە وەستا بوو سەیری دەکرد. خوێندنەوەکانی گوڵدانچی لە ژیاننامەی دیکتاتۆرەکاندا پێی دەگوت ڕۆژگاری زۆر تاریک و دوور و درێژ بەڕێوەیە. هەستێکی ناوەکی و زەنگێکی قایم لە دڵیدا ئاگاداری دەکردەوە کە ئەو ئاهەنگانەی ئێستا سەرەتای ساڵگەلێکی ترسناک و تاریکن. ئەو ڕۆژە کاتێک گوڵدانچی لە پاسێکی دووقاتی کۆندا لە مەیدانەوە بەرەو بەیاح بەناو دەنگی هوتاف و مۆسیقای ئاهەنگێڕاندا بەڕێکەوت. لە خەیاڵی ئەوەدا بوو کە پێش هەموو کارەساتەکان بکەوێت و بە جۆرێک لە جۆرەکان ئیشەکەی خۆی بگوازێتەوە بۆ بەشی تەموین لە باکوور. ئەو دەم نزار فیکرێت لە پۆلی سێیەمی کۆلێژی ئەندازە بوو. نیازەکەی باوکی تووشی شۆکێکی گەورەی کرد. مەسەلەکار ئەوە نەبوو کوڕەکە پێی سەخت بێت ساڵی داهاتوو بەتەنیا لە بەشی ناوخۆیی بەسەر بەرێت، بەڵکو نەیدەتوانێت ئاسان دەست لە هاوڕێ بەغدادیەکانی هەڵگرێت و واز لە هاتوچۆی یاریگاکان بهێنێت. بەڵام لە هەموو ئەوانە گرنگتر ئەو پەیوەندی دڵداریە توندەی بوو بە ئەسیلی ئەڵمازەوە کە ئەگەر بمانگواست بایەتەوە بۆ شارێکی تر درێژە پێدانی نەکردە و دژوار بوو. ئەگەر بیان گواست بایەتەوە بۆ شارێکی تر درێژە پێدانی نەکردە و دژوار دەبوو. کوڕەکە هیچی لەوە نەدەزانی کە فیکرێت گوڵدانچی پێشبینی شەڕێکی ترسناک و گەورە دەکات. قوڵبوونەوەی لە مێژووی خۆرەڵات و شەڕی تایفە کۆنەکانیدا ئەو هەستەی تیا سەوز کردبوو کە هاتنی دیکتاتۆرێکی تازە کە مەیلێکی ترسناکی بۆ خۆ دەرخستن هەیە بەبێ ڕوودانی شەڕێکی گەورە تێناپەڕێت. لەو ماوە درێژەی ژیانیدا لە شارێکی دەریا ئاسایی وەک بەغدادا لەوە گەیشت بوو کە ئێستا هەموو شتەکان بۆ دەرکەوتنی کارەساتێکی گەورە کامەڵ بوون. بێ ئەوەی بوێرە ترسەکانی لای نزاری کوڕی ئاشکرا بکات
هۆی خولیاکانی خۆی گەڕابەوە بۆ ئەوەی هێدی پیر دەبێت و ناتوانێت زیاتر لەگەڵ کاروباری چڕ و بێ پشووی دائیرەدا سەرقاڵ بێت. نیازەکە لای هەریەک لە نزار و پرۆشە شۆڕشێکی ڕاستەقینەی دروست کرد. هیچیان ئامادە نەبوون پێک ڕێژیانیان لە یەکێک لە شارە بچووک و بێگیان و چەپەکەکانی باکووردا ببەنە سەر. پرۆشە لە هەمووان تووڕەتر بوو، سۆنگەی تووڕەبوونەکانیشی هەمان شێوە عاشقانە بوو. ئەو لە هاوینی 1970ەوە چەند ڕۆژێک دوای جەژنی لەدایکبوونی 18 ساڵەی خۆی لە یەکێک لە باغە گەورەکانی بەغدادا پەیوەندی لەگەڵ کوڕی ئەفسەرێکی بەرزی سوپادا بەستە بوو کە ناوی نەشئەت نیعمە بوو. کوڕەکە بە جۆرێک ڕێک و سەر ڕاست بوو، پەیمانی دا بە پرۆشە لە ماوەی ساڵێکدا بیخوازێت و بیکاتە خێزانی خۆی. ئێستا گەر بگەڕابانایەتەوە بە کوردستان هەموو خەونەکانی بەبا دەچوو، دەبووایە بۆ هەتایە لەو حەشقە جیا ببێتەوە. تاکە کەسێک کە بە باوکی گوت بۆ هەرجێگایەک بڕۆیت لەگەڵت دادێم تا مردن لەگەڵتدا دەبم و هیچ کات بەجێت نایهەڵم. سەوسەنی کچە بچووکی بوو، تاکە منداڵی زۆر نزیک لە گوڵدانچیەوە سەوسەن بوو. دوای مردنی دایکیان فیکرەت گوڵدانچی کچە بچکۆلەکەی خستە ژێر چاوەدێرێکی زۆر تایبەت و باخێکی وەها بێوێنەی پێدا. خەڵکانێکی زۆر لەو باوەڕەدانە بوون کەسێکی وەک ئەو کە بە ئەهلی کتێب ناسرا بوو بتوانێت بەو چەشنە سەرپەرشتی کچێکی منداڵ بکات. کچەکە لە منداڵیەوە کەم خوێنی و لاوازی لەگەڵدا بوو، ئێسکەکانیشی بە ئەندازەی پێویست بەهێز نەبوون و تا بەرگەی هەموو ماندووبوونێک بگرێت. لەبەرەوە ترسێکی هەمیشەیی لەگەڵدا بوو. منداڵەکە تەنیا دوای مردنی دایکی بە تەواوەتی پێی گرت و کەوتە سەر زمان، چونکە باوکی بەردەوام بە کوردیەکی ساف قسەی لەگەڵدا دەکرد. زمانی قسەکردنی بە کوردی لە زمانی خوشک و براکەی ڕوونتر و بێگەرتر بوو. فیکرەت گوڵدانچی بە جۆرێک لە جۆرەکان توانی وێنەیەکی تەواو ئەفسانەیی دەربارەی کوردستان و شارەکان و هاوینە هەوارەکانی لەسەری کچەکە بەسە زمانەکەدا بچێنێت کە زۆر جار زیادەڕەویەکی نادروستی تێدا بوو. لە ئەلبومەکانی گەنجەتی خۆیدا دیمەنی چیا بەفراوەکان و گوندە خەوتۆکانی نێو دارستان و چەمی گەورەی پڕماسی پیشانی کچەکەی دەدا بێ ئەوەی هیچی دیکەی بۆ باس بکات. کچەکە بە جۆرێک گەورە بوو، ناوی شارەکانی وەک هەولێر و هەڵەبجە و ئامێدی، ناوی هاوینە هەوارەکانی وەک سۆلاف و سەرسەنگ و گەلی وەک شوێنی ئەفسانەی و خورافی داهات نەبەرگوێی. فیکرەت گوڵدانچی کە ڕاستەخۆ نەیدەوێرا بە منداڵەکانی بڵێت جەنگی ترسناک و سەردەمانی زۆر تاریک بەڕێوەن لە قسەکردنەکانیدا بەچپەوە بۆ سەوسەنی درکاند کە ساڵانی داهاتووی ئەم وڵاتە گەلێک خوێناوی دەبن. کاسێتی دووەم دیوی یەکەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. پرۆشە فیکرێت لە ساڵی یەکەمی زانکۆدا شووی کرد. باوکی تەواوی شوکردنەکەی وەک شتێکی منداڵانە سەیر دەکرد. ئەو لە لای سەوسەن دەیگوت من دەزانم پرۆشە بەختەوەر نابێت، بەڵام ئەوەی دواتر سەوسەن فەرامۆشی نەکرد. ئەو قسە درێژانەی فیکرەت گوڵدانچی بوو دەربارەی جەنگ. گوڵدانچی لەسەر چەنداها کتێب و ئەتڵەسی گەورە بۆ کچەکەی ڕوون کردەوە. جەنگ چییە؟ نیگاری شارە وێرانەکانی پیشاندا، سوپاکان لە کاتی مارشکردندا، سەربازەکان بە خۆیان و خودە ئاسنینەکانیانەوە لە سەنگەردا، لولەی ترسناکی تۆپەکان کاتێک لێشاوی ئاگریان لێ دێتە دەرەوە، تەقینەوەی خومپارەکان لە گۆڕەپانی جەنگدا، هەلابوونی سەربازان، مردنی بە کۆمەڵ، نیگاری گەنجانی بریندار لە قوڕولیتەی بەرەکاندا، گوردانی چەقی و لە بەفردا، ئەفسەرانی برسی و کزۆڵە لە سەوڵبەندانی زستاندا، دیلەکان لە تابووری دوور و درێژدا، شارانی سوتا و ژەنەڕاڵانی ماندوو لە دووکەڵ و باروددا. زەحمەتە مرۆڤ تێبگات. بۆ فیکرەت گوڵدانچی هێندە مەراقی بۆ باسی جەنگ بۆ کچێکی نەخۆش و منداڵکار بکات. گوڵدانچی هەر لە سەرەتاوە بە چەشنێک لە چەشنەکان کۆی ترسەکانی ناوڕۆحی خۆی بە سەوسەن گواستەوە. منداڵەکە لە تەمەنێکی ناسک و زووەوە ئەو هەستەی تێدا دروست بوو کە لە وڵاتێکی سامناک و شوێنێکی ترسناکدا دەژی. بەر لە چەند مانگێک لە بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی ئێران بۆ بەغداد کچەکە تووشی ئەو دەردە دەبێت بەردەوام سەیری کتێبەکانی جەنگ و وێنەی سەربازی کوژراوی ناو ساڵنامەکانی شەڕی جیهانی بکات. بینینی بەردەوامی ئەو وێنانە سەوسەن تووشی غەمۆکی و نینۆک خواردن و
سوڕاندنەوەی بێهودە و کەم خەویەکی بەردەوام دەکەن. لەو دەمەوە فێری ئەوە دەبێت کە سەیری وێنەکان بکات و بەڕۆح بچێتە ناو دیمەنەکانەوە و تەواوی ئەو هەستانە بژی کە وێنەیەک دەیگوێزێتەوە. سەوسن لە منداڵیەوە بە جۆرێک فێری خوێندنەوەی وێنە دەبێت، دەتوانێت لەگەڵ نیگای هەموو وێنەیەکدا قوڵ تێکەڵ بێت و بڕواتە ناو جیهانە داخراوەکەیەوە. سەیری دیمەنەکانی جەنگ دەکات و لە ناویدا ون دەبێت. سەیری وێنەکانی سروشت و شوێنە ئەفسوناوەکانیش دەکات و دیسان لە ناویاندا ون دەبێت. بەڵام ئەوەی ئازاری دەدات ئەوەیە کە نەدەنگی ناو وێنەکان دەبیستێت و نەبوونی ناو وێنەکان دەکات. چەند ئاسان دەچێتە ناو وێنەکانەوە، چەندە بەڕوونی دیمەنەکان لە بەردەمیدا بەرجەستە دەبن و دەبنە جیهانێکی ڕاستەقینە و زیندوو. هێندەش هەست بە کپی و بێبۆنیەکی گەورە دەکات، دواتر ئەو خولیایی بۆنی مردووی ناو وێنەکان بکات، لە ناویدا دەبێتە ئارەزوویەکی نهێنی. کاریگەری نیگارەکانی شەڕ لەسەر کچەکە کوشندە دەبن، بە چەشنێک باوکی ناچار دەبێت بۆ ئەوەی دیوەکەی تری ژیانیشی پیشان بدات، دەرگای ژووری کتێبخانەکەی بۆ بکاتەوە تا زیاتر ئەتڵەسە ناوازەکانی گوڵ و ماسی و باڵندەکانیش ببینێت. سەوسن گوڵدانچی لەو ژوورەدا وێنەی بەندەر و شار و سەرزەمینی زۆر دەبینێت کە لە کتێبەکانی باوکیدا خەوتون. کاریگەری بینینی وێنە جوانەکان لەسەر سەوسن وەها غەمڕەوێنە کیژەکە تا ئەو شەوەی فڕۆکەکان بەغدادیان بۆردومان کرد. زۆر لە هاوسەنگی سروشتی خۆی بەدەست دێنێتەوە، بەڵام لەگەڵ دەستپێکردنی جەنگدا ژیانی خێزانی گوڵدانچی بە ڕێگایەکی تەماوی و تاریکدا دەڕوات و ژیانیان بەرەو غەم لادەدات و بەرەو پەشێوی دەگۆڕێت. بەشی 5. ئەو هەواڵەی کە کامەرانی سەلما و مەنگوڕی بابە گەورە قوتابیەکی زانکۆیان بە چەقۆ بریندار کردووە، بەیانی ڕۆژی دووەم خێرا بڵاوبووە. نزیکی 2 ساڵ بوو مەنگوڕ لە بەزمی لەو جۆرە نەئاڵا بوو. لەبەر ئەوە هەواڵەکە زۆر زوو لە قەیسەریەکان و ناو چایخانەکانەوە گەیشتە هەموو دوکاندار و کاسبەکانی بازاڕ کە پێک ڕامەنگوڕی بابە گەورەیان دەناسی. سەعات 11 هەواڵەکە بە 3 جۆری جیاواز لای خالید ئامون بوو. هەرسێ چیرۆکەکە بە شێوەی جیاواز باسییان لە شەڕەچەقۆی 2 گەنج دەکرد کە لەسەر کچێکی بەغدایی بە شەڕ هاتوون. خالید ئامون لە منداڵیەوە لە ناو دەنگۆ و درۆی کاسباندا دەژیا، دەیزانی چۆن حکایەتەکان تێکەڵ بە خەیاڵ و خواست و غەریزەی پیاوانی برسی ناو بازاڕ دەبن. بەوەدا ناوی کچێکی غەریبی بەغدایی لە مەسەلەکەدا بوو، دڵی بە تەواوی ترسا. زۆربەی ژنانی شاری دەناسی جگە لە سەوسن فیکرەت و خوشکەکەی. کچی غەریبی بەغدایی تر لە شاردا نییە شایستەی ئەوە بێت شەڕەچەقۆی لەسەر بکرێت. لە نێوان 11:30 کۆمەڵک تەلەفۆنی بەولا بەولادا کرد تا لە ڕاستی شتەکان تێبگات. دوجار هەواڵێکی دەست کەوت کە تەواو دڵی ترسان. کەسێکی نزیک لە مەنگوڕی بابە گەورەوە کە هەتا ئەو بەیانیش لەگەڵیدا بەرچایی خواردووە پێی گوت کە مەسەلەکە ڕاستەوخۆ پەیوەندی بە کچی پیاوێکەوە هەیە بە ناوی فیکرەت گوڵدانچی کە ماوەیەکە لە بەغداوە گەڕاوەتەوە بۆ شار و خانوویەکی کڕیوە و 2 کچی جوانی هەیە. 2 کچەکە ئێستا لێرە و لەوێ عاشقیان بۆ پەیدا بووە. کابرا هەموو ئەو شتانەی مەنگوڕی بۆ باس کرد بوو، بە هەمان ڕیزبەند و وردی، بە هەمان وشە و داڕشتنەوە بۆ خالیدی گێڕایەوە. ئامون چەند جارێک ئەوەی پێدووبارە کردەوە کە کچەکەی فیکرەت گوڵدانچی خۆی دوور و نزیک لە مەسەلەکەدا نەبووە و ئاگای لە حکایەتەکە نییە و هیچ جۆرە پەیوەندێکی دڵداریشی لەگەڵ لایەنەکانی بەزمەکەدا نییە. کابرا کە دڵنیا بۆ قسەکانی نرخێکی تایبەتیان لای ئامون هەیە پێی گوت ئەوەی من تێگەیشتوم کچە بەسە زمانەکە تا ئێستا ناوی کامەرانی سەلمای هەر نەبیستووە. خالید ئامون ئێستا دڵنیا بوو سەوسن فیکرەت ئاگای لەم شەڕە نییە کە 2 هەتیوی پڕپوچ کردویانە، کەچی لەگەڵەوەشدا بەردەوام دڵی دەلەرزی. دوای تەلەفۆنەکە دەرگای دوکانەکەی داخست و بە قیافەتە چکۆلانەکەی گەڕایەوە بۆ ماڵێ. گەرچی ئەمڕۆ دنیا وەک ڕۆژانی پێشوو سارد نەبوو، بەڵام هەستی بە لەرزێکی کوشندە کرد لە لەشیدا. هەستی کرد شتێک لە ناوەوە لەرزی لێدەێنێت. لە دڵی خۆیدا ئەوەی دووبارە دەکردەوە ژنان بەم جۆرە عاشق نابن، قەت خۆشەویستی ئاوەها شێتیان ناکات. لەو ساتەدا پڕ بەدڵ حەزی دەکرد هەر یەک لە کوڕە بریندارەکە و کامەرانی سەلما لە نزیکەوە ببینێت. خالید ئامون گەنجێکی زۆر جوان نەبوو، پیاوێکی سپیکەلانەی باریک و قشکورت بوو،
چەناگەیەکی باریکی هەبوو کە درێژیەکی نائاسایی بە دەموچاوی بەخشی بوو. جووتێک چاوی بادەمی گەورە، بەڵام جووتێک برۆی باریک و درێژیش کە ڕوخساری کەسێکی غەمۆکی و گومانکاریان دەدا بە نیگاکانی. ئەستەم بوو مرۆڤ تەنیا بە سەیرکردنی ڕوخساری بزانێت هەست بە چی دەکات. تاکە شتێک وای لێ دەکرد لای ژنان کەسێکی سەرنجڕاکێش بێت. ئەو ئاڵۆزەی ناو نیگای بوو، ئەو چاوانەی کە ئاسان نەدەخوێندرانەوە. بە دیوێکدا لە فریشتێکی دەستخەڕۆ بە دیوێکی دیشدا لە پیاوکوژێک دەچوو بۆ دەرفەتێک بگەڕێت دەستی خۆی بۆشێنێ. هەر کەس سەیری بکرد بە دەیزانی لە یەک کاتدا دەتوانێت هەم ناسک و هەم دڵڕاقیش بێت. ئەوەی کە هەرگیز نەداری نەبینیوە و ڕۆژگاری هەژاری نەژیاوە ئاسان لە ڕوخساریدا نەدەبینرا، وا دەردەکەوت وەک ئەوەی ئەمڕۆ بەسەر ماڵ و ساماندا کەوت بێت و ڕابردووی پڕ بێت لە ڕۆژانی ناخۆش. هەندێک جار جوڵە و تەماشاکردنەکانی شتێک لە شپەرزەییان پێوە دیار بوو، ئەویان دەشاردەوە کە ئەم گەنجە کوڕی یەکێک لە خێزانەدارەکانی شارە. هەندێک لە کڕیارە ژنەکان سەرەتا وایان دەزانی ئیشکەرێکی کرێگرتەیە نەوەک خاوەنی ڕاستەقینەی ناودارترین کۆگای شار. بەڵام کە دەمی دەکردەوە دەنگی جۆرێک لەرە و چەشنێک سەدای تێدا بوو، وای لە هەر کەس دەکرد ئاوەڕ بداتەوە، وای دەکرد باوەڕی پێ بکەیت و حەز بکەیت زیاتر قسە بکات و گوێ بگریت. هەندێک لەوانەی لە نزیکەوە تووڕەبوونەکانیان بینیوە دەزانن لە کاتی تووڕەبووندا تۆنێکی وشک و بێزەنگ دەکەوێتە سەر دەنگی، تۆنێکی سارد کە موچوورکە بە لەشی ئادەمیدا دەهێنێت. کەم کەس ئەو دەموچاوی دووەمیان لە خالید ئاموندا بینی بوو. کچان وەک کوڕێکی هێمن سەیریان دەکرد کە شتێک شەرم و بێدەنگی زۆری تێدایە، بەڵام خالید ئامون دەیتوانی بە چەشنێک پڕڕق بێت خۆشی لێی دەترسا و سڵی لێ دەکردەوە. ئەو لە نێو قەیسەریەکاندا فێر بوو چۆن هەستەکانی خۆی بشارێتەوە. ڕقی لە زۆربەی دوکاندارەکانی هاوسەی بوو، خۆشی بە هیچ یەک لەو هاوڕێیانە نەداهات کە لەگەڵیاندا دەیخواردەوە، بەڵام دەیتوانی هەموو ئەو هەستانە بشارێتەوە و هیچیان دەرنەخات. لەگەڵ ئەوەشدا لەگەڵ سەوسەن فکرەتدا شتێکی ترە، هەست دەکات هێزێکی لە توانای خۆی گەورەتر یاری پێدەکات. تا دوێنێ کێشەی هەرە گەورەی خالید ئامون ئەوە بوو چۆن خۆشەویستی خۆی بۆ سەوسەن فکرەت ئاشکرا بکات. ئێستا کێشەیەکی گەورەتری هەیە، ڕق. لە ئێوارەدا شوشەیەک شەربەتی نادر و پاکەتێک بسکیتی هەڵگرت و چوو بۆ بیمارستان. قاوش بە قاوش و ژوور بە ژوور گەڕا. جەنجاڵی و پێکدادان و قەرەباڵغی ناو ساڵۆنەکان دەرفەتی ئەویان پێبەخشی بە ئاسانی لە ناو بەشەکاندا بسوڕێتەوە و لە سستەر و تیمارپێچەکان پرسیار بکات. یەکەم جار بوو لە ژیانیدا خۆی وەک گەنجێکی پوکاوە و کەساس داهاتە بەرچاو. چاکەتێکی قاوەیی کەمێک درێژ و بلووسێکی زستانەی ملداری لەبەردا بوو کە پتر تەنهاییان ئاشکرا دەکرد. کە گەیشتە بەر قەرەوێڵەکەی مەنسوور، خەڵکێکی زۆری بینی بۆ دیتەنی بریندارەکە هاتبوون. لەناو هەمویاندا لە کوڕەزامدارەکە نزیک بۆ و بە قوڵی سەیری کرد. هێند قوڵ و بێدەنگ لێی ڕوانی سەرنجی هەمووانی ڕاکێشە. لەگەڵ مەنسوور ئەسریندا پێکەوە سەیری یەکدیان کرد. مەنسوور پێشتر ئەم کوڕەی نەبینی بوو، بەڵام بێ ئەوەی بیرکاتەوە تەنیا لە شێوەی نیگاکردن و غەمگینیدا تێگەیشت کە یەکێکە لە عاشقەکانی سەوسەن فکرێت. نیگای شتێکی تایبەتی تێدا بوو کە دوێنی ئێوارە لە چاوانی کامەرانی سەلماشدا بینی بووی. شتێک نزیک دەبێتەوە لە شێتی، لە کڵپەکردنێکی کتوپڕ. کەسیان پێویستیان بەوە نەبوو هیچ بڵێن. خالید ئامون هەستی کرد لە ناخی دڵەوە ئاواتەخوازە ئەم بریندارە بمرێت. شەربەتەکەی دانا و بە دەنگێکی سارد گوتی: ئومێدم وایە زوو شیفات بێت. خالید ئامون هاتبوو بیبینێت و بزانێت ئەم کوڕە لە چی دەچێت. گەنجێکی لاواز و سادە بوو کە بە کاریگەری برینەکەی دوێنێ و نەشتەرگەریەکەی شەو ڕەنگزەرد و نیوەگیان دەردەکەوت، بەڵام لەگەڵ ئەو کەم هۆشیەدا هێشتا جوان دەینواند. ئێستا دڵنیا بوو ئەم مەنسووری ئەسرینە کەسێکە دەبێت مرۆڤ ئاسان وەری نەگرێت. تەواو تێگەیشت بۆ کامەرانی سەلما بیستوێتی بیکوژێت. لە دڵی خۆیدا گوتی: خودایە چەند لە عاشق دەچێت. کوڕەکە جۆرە نیگایەکی ڕۆمانسیانەی هەیە کە لەم شارەدا بۆ خۆشەویستی زۆر پێویستە. بەسەر زەنشتەوە بەخۆی گوت: خەوتنی زۆر لەگەڵ قەحبەکاندا ڕوخساری عاشقی لێ سندومەتەوە. شەپۆلی خێراخێرە میوانەکان کەمکەم لە قەرەوێڵەکە دووریان خستەوە. ساڵۆنەکە پڕ بوو لەو ژنانەی لەبەر خۆیانەوە فرمێسکیان دەڕشت و دوعایان لە سەبەبکاری برینداربوونەکە دەگرت. هەموو پور و پورزای زلزل بوون کە عەبای شۆڕ و بۆنی کە ڕووی
بەربەلوعە و سەرمای دەرەوەیان لەگەڵ خۆیاندا دەیەنایە ناو خەستەخانەکەەوە. کە ژمارەی میوانەکان کەمێک زۆر بوون، خالیدی ئامون بە دەرفەتی زانی بێدەنگ بڕاتە دەرەوە. لە ساڵۆنەکەدا فەڕاشێکی زەبەلاح پەنجەرەیەکی گەورەی کردەوە و تکای کرد میوانەکان کەمێک لەسەر خۆ قسە بکەن. خالید ئامون لە نیهانی خۆیدا بیری لەوە دەکردەوە بۆ ئەم لە عاشق ناچێت. ئاخۆ عاشقان لە بنەڕەتدا ڕوخسارێکی جیاوازتریان هەیە؟ دڵنیا بوو ئەو سەوسەن فیکرەتی لەم کوڕە خۆشتر دەوێت. گوتی ئەگەر کامەرانی سەلما وا خەڵەشە و شێتانە ڕەفتاری نەکرد بایە، لەوانە بوو مەنگوڕی بابە گەورە ئەم کوڕە پەشیمان بکاتەوە. بەڵام پاش کەمێک دوودڵی گوتی هیچ کەسێکم نەدیوە ئاوها لە عاشق بچێت. خوای گەورە من بوانیم. لەبەر دەرگای خەستەخانەکەدا جارێکی تر هەستی کردەوە کە لەرزێکی کوشندەی لێدێت. لە ماشێنەکەدا بەر لەوەی بەرەو ماڵەوە لێ خوڕێت بە دەنگی بەرز گوتی بەر لە شەوی شەممە دەبێت بچمە پێشێ. هەر کەسێک زووتر لەوانی تر قاش دانێت شانسی زۆرتری هەیە. وای گوت، بەڵام لە ڕۆحیدا هەستی بە لاوازەیەکی گەورە کرد. بەشی 6. خۆشی و بەختەوەریەکانی خێزانی گوڵدانچی دەرهەق بە دەرونی نزار فیکرەت لە کۆلێژی ئەندازە ماوەیەکی زۆری نەخایاند. لەگەڵ دەستپێکردنی جەنگدا کوڕەکە بە پلەی ئەفسەری یەک ئەستێرە گوازرایەوە بۆ کەتیبەی چاکسازی ماشێن و کەرەسە سەربازیەکان لە فەیلەقی دوو. هەڵبەت نزار فیکرەت دەیتوانی ئاسانتر لە هاوتەمەنانی خۆی لە سوپا هەڵبێت بۆ جەنگ یاخود بە پێشنیازەکەی باوکی ڕەزامەند بێت و بە خێزانەوە بگوازنەوە بۆ باکوور تا ئاسان نەکەوێتە دەست ئەو تیپە تایبەتیانەی لە سەرتاسەری وڵاتدا هەڵاتەکانی شەڕیان تیرباران دەکرد. لەگەڵ دەستپێکردنی جەنگدا فیکرەت گوڵدانچی جارێکی دی هەوڵێکی دیکەیدایە وەک کوڕ و کچە گەورەکەی بخاتە سەر ئەو بڕوایی بگوازنەوە بۆ یەکێک لە شارەکانی کوردستان. بەڵام نزار فیکرەت نەیدەتوانی بیر لەوە بکاتەوە کە دەتوانێت بە هەڵهاتووی لە شارێکی باکووردا بژی. نزار فیکرەت دەیویست خۆی وەک فیداکارێکی بێوێنەی خۆشەویستی نیشان بدات. بە جۆرێکی بێمانە ئەوە چوو بە سەریەوە کە چوونی بۆ جەنگ گەورەترین بەڵگەی خۆشەویستیە. سەوسەن فیکرەت هەموو قسەکانی نزاری گوێ لێ بوو کە ئاشکرا وێنەیەکی ڕاستەقینەی لەسەر جەنگ نەبوو. وا ڕێکەوت چەند ڕۆژێک بەر لە گواستنەوەی نزار بۆ بەشی پێشەوەی بەرەکانی شەڕ پرۆژەی خوشکی شوو بکات. نەشئەت کە کوڕێکی شەرمن و کەمدوو بوو، ئەو کات پتر لە ساڵێک بوو سەرباز بوو، کاتێک پرۆژەی گواستەوە ئاهەنگەکانی یەکێک بوو لە ئاهەنگە گەورەکانی ئەو وەرزە. باوکی نەشئەت ژەنەڕاڵێکی بەرزی سوپا بوو، هەر بۆ پێودانە ژمارەیەکی زۆر لە پیاوانی بەرزی دەوڵەت و بەرپرسانی حیزبی بۆ ئەو ئاهەنگە داوت کردبوو. فیکرەت گوڵدانچی گەرچی خۆشی فەرمانبەرێکی باڵای دەوڵەت بوو، بەڵام لەناو ئەو خەڵکە لوود بەرز و لە بەرزەدا خۆی نامە و نەگونجاو و بچووک دەبینی. لە ئاهەنگەکەی پرۆشەدا لە ئەفسەرە بەرزەکانی هێزی دەریاییەوە تا فڕۆکەوانە چالاکەکانی جەنگ بەشدار بوون. ئاهەنگەکە وەک شایی میرزادەیەک ئەفسانەیی بوو، بە جۆرێک دواتر هیچ یەک لە سەوسەن فیکرەت و پرۆشە و ئێوارەیان یاد نەکرد کە سەمای زۆر تێداکرا. گۆرانی بێژی بەناوبانگ گۆرانیان تیا گوت و پیاوەکان شەرابی زۆریان تیانۆشی. نەشئەت گەرچی ماڵێکی گەورەی بۆ زەماوەندەکەی خۆی کڕی بوو، بەڵام سەوسەن دەبایە دوای شوکردنیشی زۆربەی کات بۆی کەش و هەوای جەنگەوە لە ماڵی گوڵدانچی باوکی دابمێنێتەوە. باوکی نەشئەت لەو ئەفسەرە فانەتیکانە بوو کە بەشداربوونی کوڕەکەی لە جەنگدا بارکێکی ڕۆحی و ئەخلاقی دەزانی. کوڕەکە گەنجێکی ئەسمەری چاوڕەش بوو کە ترسێکی گەورەی لە هەیبەتی دایک و بابی هەبوو کە هەردووکیان لە ماڵیشەوە وەک ژەنەڕاڵی ڕاستەقینە لە گۆڕەپانی جەنگدا ڕەفتاریان دەکرد. ئەوەی کچێکی کوردی هەڵبژاردبوو بیکاتە خێزانی خۆی، سەرەتا خێزانەکەی تووشی خوڕپە و دڵتەنگی کرد. ئەوان خێزانێک بوون باپیرانیان لە ڕێزی پێشەوەی ناسیۆنالیستە عەرەبەکانی وڵاتدا بوون. ئێستا کوڕێکیان لە ناکاو ژنێکی کورد دەهێنێت، ئەوە خەواڵێک بوو لیوانیعمەی تووشی دوودڵی و پەشۆکان کرد. کورد لە کولتوری خێزانەکەدا وێنەی کۆمەڵێک درڕندەی کێوی و بێ ئامانیان هەبوو. کوڕەکە گەرچی لە زۆر شتدا لاواز و زەبووندا دەکەوت، بەڵام لە مەسەلەی ژنهێناندا شتێک لە خۆگری و پتەوی نیشاندا کە کەس چاوەڕوانی نەبوو. حیکایەتی ئەو خۆشەویستە درێژەی ساڵێک زیاتر بوو بە کاغەز و تەلەفۆن و یەکدیبینینی کورد درێژەی هەبوو. لە خەیاڵی کوڕەکەدا ڕەهەندێکی وەها پیرۆزی وەرگرتە بوو کە نەدەکرا ڕێگا بدات مێژووی سیاسی خێزانەکە ڕێگر بێت لە بەردەمیدا.
ئێوارەیەکیان بە دەنگێکی ڕۆشن و زمانێکی ڕوون بە جەنابی لیوای گوت کە لە ماڵیشەوە لە ژێر ڕۆبە ئاوریشمەکاندا هەر کراس و پانتۆڵی خاکی لەبەردەکرد ئەوەی ژنەکەم کورد بێت مانای ئەوە نییە کە منداڵەکانی من عەرەبی ڕاستەقینە دەرناچن. سوێندی کوڕێکی دڵسۆزت بۆ دەخۆم، هەموو شتێک دەکەم بۆ ئەوەی منداڵەکانم بە ڕۆح و بە زمان عەرەب بن. پرۆشە فیکرەت لە مانگی یەکەمی شوکردنیەوە لەبەر سەختی شەڕ و نەبوونی مۆڵەت و جەنگی بەردەوام لە بەرەکاندا بەشی زۆری کاتەکانی بەتەنیا یاخود لە ماڵی باوکی دەبردە سەر. سەوسەن لەو کاتەوە دەیتوانی ببینێت خۆشەویستی تا چ ئەندازەیەک مرۆڤ لە لێواری کارەسات نزیک دەکاتەوە. پرۆشە لەو ماوەیەدا حەسرەتێکی زۆری بۆ مێردەکەی دەخوارد. لە یەکێک لە مۆڵەتەکاندا پێشنیاری ئەوەی بۆ نەشئەت کرد کەیان لە ڕێگەی پەیوەندیەکانی باوکیەوە هەوڵ بدات بیگوازنەوە بۆ جێگایەک لە پشتی بەرەکان و دوور لە شەڕ یاخود لە ڕێگەی خزمەکانی خۆیانەوە لە باکوور هەڵبێن و لە ڕێگەی ئێرانەوە بەرەو دەرەوە سەفەر بکەن. بەڵام کوڕەکە نەیدەتوانی بچێتە ژێرباری هیچ یەک لەو دوو داواکاریە. لە ڕوویەکدا خۆی خاڵی نەبوو لە حەماسەتی نیشتیمان پەروەرەگێلەکان. بەسەرێکی دیش دەیزانی کارێکی لەو چەشنە پاشەڕۆژی سیاسی و سەربازی باوکی دەخاتە مەترسیەکی گەورەوە و لەوانەیە بەتیاچوونی تەواوەتی ئەو کۆتایی بێت. ئەو چەند مانگەی کە لە سەنگەرەکانی ڕیزی یەکەمدا ژیا بوو چەندەها چیرۆکی دەربارەی ئەو ئەفسەرە گەورانە بیستە بوو کە تیرباران کرابوون. هەتا دەربارەی ئەو ڕووداوانەش حیکایەتی بیستە بوو کە ژنی ئەو جۆرە کەسانە گیراون و بەدەستە جەمعی لەلایەن کۆماندۆ تایبەتەکانی سەرۆکەوە لاقە کراون. ئەوانە هۆ بەهانەیەکی گەورە بوون تازە زاواکە دۆزەخی جەنگی لە دۆزەخ خیاڵاتن پێ باشتر بێت. کاتێک ئاگری جەنگ بڵێسەی سەوسەن فیکرەت 14 ساڵ بوو کە نزاری برای گوازرایەوە بۆ بەرەکانی جەنگ نزیک ئیلام. کچەکە هێدی تووشی بێخەویەکی گەورە بوو. بەشی زۆری شەوانی لە کتێبخانەکەی گوڵدانچیدا دەبردەسەر. لەوێ بەدەم خواردنەوەی قاوەی عەرەبی و بۆنکردنی گوڵی مێخەک و خۆڕاوەشاندن لەسەر کورسیە جۆلانێ ئاساکەی باوکی لە خوێندنەوەی کتێبەکاندا قوڵ بووبەوە. کتێب لای سەوسەن شتێک و دەیتوانی هەموو جیهان لەخۆ بگرێت. هەموو جیهان تەنیا دووشت نەبێت، بۆن و دەنگ. سەوسەن چاوی لێک دەناو شتەکان تا دوا سنوور لە بەرچاوی بەرجەستە دەبوون. لە خەیاڵیدا ڕنگ و شێوە و جوڵەی هەموو مەخلوقاتی ناو کتێبەکانی دەبینی. بەڵام ئەوەی دەیترساند بێدەنگی کتێبەکان بوو. ترسناکترین شتی دنیای لای سەوسەن بێدەنگی کتێب بوو. لەگەڵ ئەوەی لە ناو هەموو کتێبێکدا سەدان دەنگ قسە دەکات، بەڵام کە هەڵی دەگرتن، کە سەیری وێنەکانی دەکردن، کە گوێی دەنا بە بەرگەکانیانەوە، نە هیچی دەبیست و نە هیچی بۆن دەکرد. سەوسەن لە منداڵیەوە هەر کتێبێکی دادەخست. لەگەڵ داخستنی کتێبەکەدا چاوی لێک دەنا و هەموو شتێکی دەبینی. شارەکانی دەبینی کە بە ناویاندا هەڵ دەکات، ئەسپەکانی دەبینی کە غار دەدەن، شەمەندەفەرەکانی دەبینی تووڕا بەنێو چیاکاندا دەڕۆن، پاڵەوانەکانی دەبینی لەسەر پێخەفی مەرگ فرمێسک لە چاویان دێتە خوارێ، عاشقەکانی دەبینی کە باوەش دەکەن بە یەکدا، بەڵام گوێی لە هیچ نەبوو. کتێبەکان و وێنەکان گردوونێکی گەورەی بێدەنگ بوون. سەوسەن لە کتێبەکانەوە یەک شت فێر بوو، ڕقی لە جەنگ بێت و پێشی سەرسام بێت. هەر لەو دەمەدا خولیای خوێندنەوەی ژیانی گەڕاڵە گەورەکان کەوتە سەری. هەر لەو دەمەدا خەونی بەوەوە بینی مێردێکی گەڕاڵی هەبێت پڕبێت لە حیکایەت دەربارەی هەموو کونج و کەلێنێکی دنیا. شەوێکیان لە کاتێکدا بە چەشنێکی منداڵانێر لە کورسیەکەی باوکیدا خۆی ڕادەژەند، بە پرۆشەی خوشکی گوت: گەر مێردەکەتت خۆش دەوێت وای لێ بکە نەچێت بۆ شەڕ، پێی بڵێ با بڕوات بۆ سەفەر، چونکە شەڕ هەموو پیاوەکان هەتا باشترینیان دەگۆڕێت بۆ گامێشێکی گەورە گەورە. ئەو بۆ چوونانە مای گفتوگۆیەکی توند و دوور و درێژ بوون لە نێوان خوشکەکاندا. هیچ مەخلوقێک نەبوو وەکو پرۆشە فیکرەت خێرا بگری، بە جۆرێ هەنسکۆکە و ئەسرینوان بوو، هەموو بە ئەمیرەی گرینۆکان ناویان دەنا. بابی و خزمەکانی پیان وا بوو دوای شوکردنی باشتر دەبێت، بەڵام کە بوو شەخاوەن مێرد هەر خاتوونی گرینۆکان بوو.
پڕوشە بەدەم فرمێسکەوە بە خوشکەکەی گوت ئەوەی وا لە نەشئەت دەکات بڕوات بۆ جەنگ درڕندەیی نییە بەڵکو خۆشەویستیە. دواتریش گوتی تەنیا پیاوە زۆر عاشقەکان دەچن بۆ شەڕ. ناکۆکی و ناتەبایی خوشکەکان بە چەشنێک بوو دەبایە باوکیان بکەوێتە نێوانیانەوە. پڕوشە لایوا بوو سەوسەن بێڕەحمانە دەرهەق بە مێردەکەی ئەو قسە دەکات. فکرەت گوڵدانچی لە چەند دانیشتنێکی تایبەتدا لەگەڵ کیژە بچووکەکەیدا هەوڵیدا ئەوەی تێبگەێنێت کە لەوانەیە عاشق نەوەک خواستی مرۆڤ کوژی یان دڵسۆزی بۆ دیکتاتۆر پیاوان بنێرێت بۆ جەنگ. گوتی لە وڵاتی ئێمەدا هەندێک پیا و پیان باشترە بمرن یان وەک دڕندە دەرکەون لەوەی لە خۆشەویستیدا کەمتەر خەم دەربکەون. بەڵام کچەکە بە سەرسەختێکی بێوێنەوە گوتی ئەوەی لە پێناوی ژنێکدا بڕوات بۆ شەڕ لای بن گەمژەیەکە وەکو ئەوانی تر بگرە لە هەموو ئەوانی تر گەمژەتریشە. فکرەت گوڵدانچی بە کچەکەی گوت زۆربەی سەربازانی دنیا بە خۆشی خۆیان ناچن بۆ شەڕ بەڵکو ئازارەکانی هەڵهاتن زۆرجار لە ئازارەکانی جەنگ قورسترە. بۆیە خەڵکی هەندێک جار جەنگیان پێخۆشترە. هەندێک کەسیش بۆ ڕزگارکردنی ئازیزەکانیان لە ترس و دڵە ڕاوکێ دەچن بۆ شەڕ. دەبێت تۆ باوەڕت بەوە بێت دڵنیام ڕۆژێک گەورە بوویت و یەکێکت خۆشویست باشتر تێدەگەیت. کیژەکە بە ساردیەکەوە کە تا ئەندازەیەک دڵی باوکی ڕاچڵەکاند گوتی هیچ کات کەسم هێند خۆش ناوێت لە پێناویدا باوەڕ بە شەڕ بهێنم. سوێندت بۆ دەخۆم ڕقم لە هەر پیاوێک دەبێت وابیر بکاتەوە. من تا ئەمڕۆ تەنیا ڕقم لەو پیاوانەیە کە سیر دەخۆن یان قژیان چەور دەکەن و بۆ دواوە هەڵی دەدەنەوە. بەڵام لە ئێستاوە ڕقم لەو پیاوانەش دەبێت کە لە پێناوی خۆشەویستیدا دەچن بۆ جەنگ. ئاشکرا ڕقی کیژەکە لە جەنگ شێوەیەکی زۆر پرەنسیب ئامێزی وەرگرت کە ڕۆژ دوای ڕۆژ دەکەوتە سەر و هەموو شتێکی ترەوە. بەڵام لەگەڵ ڕقیشدا لە جەنگ خانمە بچکۆلەکە مەیلێکی سەیری نیشاندا بۆ بیستنی هەموو شتێک و زانینی هەموو هەواڵ و وردەکاریەک کە لە بەرەدا کیرساوەکانی پێکدادانەوە داهاتن وەک ئەوەی بەدیوی دیدا لەزەت لە تەماشاکردن و بیستنی هەواڵەکانی جەنگ ببینێت. لە ساڵی 1983دا نەشئەت نیعمە کوژرا و تەنیا دوای 6 مانگ لاشەکەی لە زۆنگاوەکانی باشووردا دۆزرایەوە. بەشی 7 کامەرانی سەلما لەوانە نەبوو بزانێت چۆن تەعبیر لە خۆشەویستی بکات. مەنگوڕی بابە گەورە بە فیکرەت گوڵدانچی گوت موسیبەتی هەرە گەورەی ئەم کوڕە ئەوەیە نازانێت هەتا نامەیەکی خۆشەویستیش بنووسێت بەڵکو ڕاستت دەوێت هەتا نازانێت بەڕاستی نامەیەکیش بخوێنێتەوە. کوڕەکەی خوێندەواری تەواوی نییە بەڵام نەخوێندەواریش نییە. لە ڕاستیدا گەر دەتەوێت کچەکەت تووشی دەردەسەری خوێندەواران نێت کامەران باشترین کەسێک کە کچەکەتی بدەیتێ. باشترین زاوا بۆ کچێکی جوانی وەک خانمی بچووکی ئێوە کەسێک کە سیفاتی زۆری نەبێت. بەڵێ ئێوە لە من بپرسن سیفاتی زۆر سەر لە مرۆڤ دەشێوێنێت. کچەکەتان پێویستی بە مێردێکە تەسلیمی جوانیەکەی ببێت. من دەزانم کوڕەکە لە گەنجیدا مێردێکی باش دەرناچێت بەڵام ڕاستت دەوێت لە پیریدا دەبێتە یەکێک لە باشترین پیاوانی ئەم شارە. من کەسێکی درۆزن نیم ڕقیشم لە هەر شتێکە لە قوونی درۆزنەکانەوە بێتە دەرێ. هیوادارم ناوبانگی خراپم نەبێتە مای ئەوەی وابزانن شتەکان بە خراپی دەگێڕمەوە. مەزەبی من خراپگێڕانەوەی تێدا نییە. ئێمە پیاو دوو جۆرین. هەمانە لە گەنجیدا لەگەڵ ژنەکانماندا باشین و هەشمانە لە پیریدا باش دەبین. بەڵام باشترین پیاو ئەوانن کە لە دواییدا دەبنە مێردی باش. من ئەوم لە ژنانی زۆر قەیرە بیستووە. هەموو ئەو پیاوانەی لە گەنجیدا دەسەوەسان و بێبەشن لە پیریدا خەڵکانی تووڕە و نەحاڵی دەردەچن. بتەوێت و نەتەوێت بەو جۆرێ. هەموو کەسێک چەند ساڵێکی گەمژەیی لە ژیانیدا هەیە. هەر کەسێک زوو چەموشی خۆی تێپەڕێنێت دەتوانێت زوو ببێتە پیاو. بۆیە کامەرانی سەلما لەو کەسانەیە
کە عومەر دایانکات بە پیاو ئەو لە توخمی چەقۆوەشێنانی چەشنی سەعدی مەلا سابرێن و کەریمی دایە گوڵشەن و عومەری مامپەپولەیە کە جاران چەقۆکێش بوون و ئێستا قومارەکەی لێ دەرکەیت خەڵکێکی باشیان لێ دەرچووە. بەندە خۆشم لەو تیپ و توخمە، هەر لەو تیپ و توخمە. فکرەت گوڵدانچی بە تەواوەتی نەیدەزانی ئەم پیاوە چی دەوێت و باسی چی دەکات. بە جۆرێکی تەماوی تێگەیشت یەکێک هەیە دەیەوێت کچەکەی بخوازێت. مامگوڕی بابە گەورە نزیکی چارەکێک بوو هاتبوو. چارەکێک بوو سەیری دیکۆری ناو ماڵی گوڵدانچی دەکرد. سەیری پەیکەرەکانی بوودا و ئیکۆنە تەختەکان و دەمامکە ئەفریقیەکان و پەیکەرەکانی مەسیحی دەکرد. ئەوە لە باڵدەیە ها تابلۆی خەتدا کە هەندێک سوورەتی قورئانیان لەسەر نەخشکرا بوو، هەندێکی دیشان وێنەی جیاوازی هەندێک مزگەوت و فۆتۆگرافی هەندێک مەرقەدی نەناسراوی لەسەر بوو. دیوارەکانی ژوورەکەی گوڵدانچی بە جۆرێک سیر بوو. مەنگوڕ کەمێک بەلاغەتی ئاسایی خۆی لەدەستدا و لەو خاڵەوە دەستی پێکرد کە کامەرانی کوڕی سەلما دۆڵان بە تەواوەتی نازانێت نامە بنووسێت. لە ڕاستیدا نەدەبایە لە وەسفی عاشقێکی وەها شەیدادا لەوەوە دەست پێ بکات بە جەهەنەم کە نازانێت نامە بنووسێت. بەشی هەرە زۆری پیاوی ئەم شارە لەوانن لە ژیانیاندا نامەیان نەنووسیوە. دائیرەی پۆست بێئیشترین و بێماناترین فەرمانگەی شارەکەیە. بۆ دەبێت مرۆڤ لە ناساندنی عاشقێکی وا دڵسۆزدا لەوەوە دەست پێ بکات کە خەت و قەڵەمی تەواو نییە. مەنگوڕ لە ساتی یەکەمەوە هەستی کرد خراپ دەستی پێکردووە. پەشۆکانێکی کتوپڕ و ونبوونێکی لە ناکاو وایان کردبوو لەوێەوە دەست پێ بکات. بە درێژایی ڕێگا بیری لەوە دەکردەوە گەر کامەرانی سەلما بیزانیایە نامە بنووسێت، بیزانی بایە وەک عاشقانی تر تەعبیر لە خۆی بکات، لەوانە بوو هیچ یەک لەم کێشانەی توش نێت. ئەوەی لە گەنجیدا مەنگوڕی خستە سەر ڕێگای چەقۆوەشاندن بێزمانی بوو. ئەوەی بەهرەیەکت نەبێت لە قسەکردندا دەتکات بە چەقۆکێش، هەستی دەکرد کامەرانیش بە هەمان ڕێگادا دەڕوات. ئەو ڕێگایی ئەو لە گەنجیەوە پێدا هاتووە. بەر لەوەی لە تەمەنی 35 ساڵیدا مامۆستایەک بگرێت، یارمەتی بدات و وشەی نوێ فێر ببێت و گوزارەکانی ڕێک بکاتەوە و نەرێتی قسەکردنی خۆی باشتر بکات، لەناوەوە هەمیشە پەشۆکا و نائارام بوو. جارێک بە مامۆستاکەی گوت بەشی هەرە زۆری شەڕەچەقەکانی ژیانم بەهۆی ترسەوە بوون لە قسەکردن. مەنگوڕ 4 ساڵ بەنهێنی وانەی خوێندبوو. 4 ساڵ بێ ئەوەی بهێڵێت هیچ کەس پێی بزانێت. لە منداڵەیەکی زووەوە دایکی بە دەردەکەی دەزانی. ئەوەی نەیدەتوانێت قسە بکات و قژی خۆی ڕادەکێشا و سەری بەدار و دیواردا دەکێشا، نیشانەی لاڵبوونێکی ڕۆحی بوون. لە گەنجیدا لە کاتی شەڕەکاندا زوبانی وەها لە دەمیدا گیر دەکرد و لە گەرویدا کڵافە دەبوو، خەریک بوو دەیخنکاند. دایکی بەردەوام پێی گوتبوو ئەو گرەیە لە زمانتدا دەتکوژێت. کاسێتی دووەم دیوی دووەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. دایکی بەردەوام پێی گوتبوو ئەو گرێ لە زمانتدا دەتکوژێت. کە بە ڕێگاوە بوو بۆ ماڵی فیکرێت گوڵدانچی، خیاڵی لای ئەو دەنگ و هاوارە زامدارانە بوو کە لە کاتی شەڕدا گەروی دەگرن. هەندێک هەناسەی تاسا و وشەی خنکە و کە بەربینی دەگرن و لایەنە دەرێ. ئەوە تووشی تێکچوونی گەورەی دەکرد. هەمیشە ساتێک بەر لەوەی تێکەڵی شەڕ بێت، شتێکی لێدەهات وەک پەڕکەم، جۆرێک لە نووسانی گەرو، نەجوڵانی زمان و هەڵنەهاتنەوەی مەڵاشوو. ئیتر پتر لە 30 ساڵ بوو لەگەڵ چەقۆکێش و قومارچیەکانی ئەم شارەدا تێکەڵاو بوو بێ ئەوەی کەس بکوژێت. لەگەڵ ئەو هەموو بەزمە ترسناکەدا کە بینیوێتی دەتوانێت شانازی بەوە بکات کە مەنگوڕی بابە گەورە کەسی نەکوشتووە. هیچ شتێک لەوە خۆشتر نییە مرۆڤ پیاو کوژ نەبێت. ئەوە لەزەتێکە تەنیا ئەوانە دەیزانن کە وەک ئەو هەردەم لەسەر ئەو هێڵە وەستاون کە مرۆڤی ئاسایی لە پیاو کوژ جیا دەکاتەوە. هێڵەکە کەم کەس وەک ئەو دەتوانێت ماوەیەکی درێژ لەسەری بوەستێت بێ ئەوەی بکەوێت. بەرامبەر کامەرانی سەلما هەستی بە سۆزێکی زۆر کرد. حەزی دەکرد ئەویش بتوانێت تا هەتایە لەسەر ئەو هێڵە بوەستێت و نەکەوێت. دڵنیا بوو کامەران لە دڵەوە کوڕێکی تا بڵێت پاکە. لە دڵی خۆیدا گوتی چەقۆکێشێکی کۆن لە هەر کەسێکی تر باشتر خەڵک دەناسێت. ئێمە شارەزای دڵین. بیری دەکردەوە گەرژنی بهێنایە و منداڵی ببایە ئێستا زارۆکەی
لە تەمەنی کامەراندا بوو، بەڵام دڵنیا بوو هیچ باوکێک حەز ناکات کوڕەکەی وەک کامەران بێت. نەیدەویست کوڕەکەی بکەوێتە ناو دنیای قومارچی و چەقۆکێشانەوە. سۆزی بۆ کامەرانی سەلما وەک سۆزی باوکان نییە، شتێکی ترە، زۆر بێگرێ و بێداواکاریە. خۆشەویستی باوک پڕە لە داواکاری سەخت، هەناسەیەکی هەڵکێشا و خۆشحاڵ بوو کە باوک نییە. دوێنێ شەو دوای بریندارکردنی مەنسووری ئەسرین هەستی کرد شتەکان تەواو بە پێچەوانی تەکبیری ئەوەوە دەڕۆن. دڵنیا بوو گەر کامەران وەک عاشقێکی غەمگین و دڵشکاو بژی گەنجێکی ترسناکی لێ دەردەچێت. بەخۆی گوت کوڕەکە لەو مەعدەنەیە کە نایەوێت بدۆڕێت، هەر کەسێک نەیەوێت بدۆڕێت شتی خراپی لێ دەوەشێتەوە. دەستی کرد بە گیرفانی شەڕواڵەکەیدا و هەستی کرد چەقۆی پێ نییە. ئێستا 2 ساڵ بوو شتێکی زۆر تایبەتی نەبایە چەقۆی هەڵنەدەگرت، بەڵام هەر کاتێک دەستی بە گیرفانیدا دەکرد دەستی بەر ئەو بەتاڵیە غەمگینە دەکەوت. ئێستا جیهان بە چەشنێک گۆڕاوە، ناتوانێت ئاسان چەقۆڵ بگرێت، کەچی هەمیشە هەست بە شوێنە خاڵیەکەی دەکات. هەر کات دەست بە گیرفانیدا دەکات دەستی دەچێت بۆ بۆشاییە گەورەیەدا. لەمێش بوو ترسی لەوە نەما بوو کەس لە لاکۆڵانێکدا پەلاماری بدات و بیداتە بەرچەقۆ. دوا دوژمنی ڕاستەقینەی قولی داود بوو، ئەویش 4 ساڵ لەوە بەر لە پێشمەرگایەتیدا تیاچوو بوو. دوای ئەو دوژمنێکی وەها گەورەی نەبوو لێ بترسێت. ئێستا دەیویست ئیشێکی باش بۆ ئەم کوڕە بکات، بیپارێزێت، نەهێڵێت بخلیسکێت. دوێنێ شەو بە کامەرانی سەلمای گوت ئەم شێتیەی تۆ هەموو شتێکی تێکدا، باوەڕ ناکەم کچێکی ناسکی وەکە و کیژەی گوڵدانچی هەروە ئاسان بێتە ژێرباری ئەوەی شوو بە یەکێک بکات کە وەک تۆ بە چەقۆوە دەچێت بۆ خوازبێنی. کامەران تۆ منداڵیت، تۆ هیچ شتێک لە ژن تێنەگەیشتوویت، هەموو ئەو ناسکی لە دەرەوە دەیبینیت هیچ نییە جگە لە توێکڵێکی تەنێک. ناسکەکەیان لەسەر توێژی ماست لە توێکڵی پیاس تەنکترا، هیچ کەس نییە بزانێت بیر لە چی دەکەنەوە. من گەر بمزانی باە چۆن بیر دەکەنەوە 100 ژنم دەیەنا، بەڵام سەیری دەموچاوی ژنی ئەم شارە دەکەم و هیچی تیا ناخوێنمەوە. نازانم چۆن بیر دەکەنەوە و بیر لە چی دەکەنەوە. تێدەگەیت ئێستا نازانم ئەو سەوسەن فیکرەتەی تۆ ئاوها لە حوزنا قوونی خۆت بۆ شین و مۆر کردوێتەوە بە چیرۆکی ئەم شەو بزانێت چۆن بیر دەکاتەوە. ئێستا دوای شەڕۆچەقۆکەی ئەم شەو ئیشەکەی خراپتر بوو. دوعا بکە ئەو کوڕەی ئیبراهیم ئەسرین نەمرێت. من قەت دڵم بەم کوڕ و کاڵانەی زانکۆ ناسووتێت. ئەوان لە توخمێک و ئێمەش لە توخمێکی ترین، بەڵام وا مەزانە کە من و تۆ لە ناو چەقاڵ و بەقاڵی بازاردا خۆمان بەشت دەزانین. خەڵکی تریش هەمان حیسابمان بۆ دەکەن. ئێستا وەک 20 ساڵ لەمەوبەر نییە. ئەوانە گەر لە ڕۆژ قسە نەکەن لە ژێرەوە وەکو حەیوان وەک مەیمون سەیری من و تۆ دەکەن. شارەکە پڕ بووە لە خەڵکی خوێندەوار کە ئێمان لە حوشتری عەمامە بەسەر لا سەیرترا. بەڵام گەر ئەو کوڕی ئیبراهیم ئەسرین نەمرێت لەوانەیە شتەکە ڕاست بکەینەوە. کامەرانی سەلما دۆڵانی هەمیشە دوای ئەم جۆرە پێکدادانە خوێناویانە پەشیمان و غەمگین دیار بوو. مەنگوڕی بابە گەورە لە حاڵەتی کوڕەکە تێدەگەیشت. پێی گوت لەبەرەوەی تۆ کەسێکی باشی دووەها غەمگین دەبیت، من تاقیم کردوێتەوە. مرۆڤی باش دوای شەڕ غەمگین دەبن. بە زەحمەت بن کاروانی بەڕەحمەت بن. کاروانی دایی و عولەی مامغەنیش وابوون. دوایی چەقۆوەشاندن هەرچیەک بایە غەمگین دەبوون. هەزار ڕەحمەت لە قەبریان، هەردووکیان دڵێکیان هەبوو لە وێنەی نەبوو. بەڵام باوکم ڕۆ ئەوەی چەقۆ لە سنگی چەپ بدەیت شێتی شتیوا ناکات. هەتا شینەی پورخەنانیش کە شێتترین چەقۆکێشە لە مێژووی ئەم شارەدا شتیوای نەدەکرد. خوای گەورە تۆ شەڕکردن لەکوێ فێر بوویت؟ پرسیارەکەی بێمانا بوو. کامەرانی سەلما شەڕ لە کەسەوە فێر نەبوو. تا ئێستا 4 کەسی بریندار کردبوو بێ ئەوەی خۆی چەقۆیەکی بەربکەوێت. سەرەتا لەگەڵ 2 هاوڕێیدا قوتابیەکی پەیمانگەی مامۆستایانیان بریندار کرد کە لەسەر بە شەمیرەت لەگەڵ براگەورەکەیدا کەوتبووە کێشەوە و ئەو ڕایسپاردبوون تەمێی بکەن. دواتر لەبەر دڵی قوتابیەکی ئامادەی پیشەسازی کە دوور بە دوور دەیناسی چەقۆی لە مامۆستایەکی بەشی میکانیکدا بوو. دوجاری شەوێک کە لەژێر زەمینەکەی ئوتێلی باوەجان هات بۆ دەرێ لەگەڵ ئەکەی گوڵناز و 2 چەکلی دۆستی دابوو بە شەڕی کە کوڕەکە بە لووسکەیەکی بێغیرێت
تێگەیشت بوون و ویست بوویان ئەو شەوە چی لە قوماردا بردووەتەوە لێی بسەنن. ئەوە یەکەم شەڕی ڕاستەقینە بوو کامەرانی سەلما دۆڵانی تێوە بگلێت و مەنگۆڕ لە نزیکەوە بیبینێت. ئەو شەوە بەڕاستی تێگەیشت کە ئەم کوڕە بەهرەیەکی گەورەیە. شێوەی شەڕکردن و پەلاماردانی یوسف کەویاری هێناوەیات کە بەناوبانگترین چەقۆکێشی شەستەکان بە بەناوبانگترین چەقۆکێشی شەستەکان ناسرا بوو کە لە ساڵی 1970دا لە بەردومانێکی فڕۆکە دەوڵەتیەکاندا لە ناوچەی پشدەرتیا چوو. ئەو نزیکی و لێکچوونە هۆیەکی گەورەی ئەو مەحەبەتە بوو کە مەنگوڕی بەرەو ئەو گەنجە کێش کرد. مەنگوڕ ئەو شەوە گوتی من لە ڕاستیدا نازانم تۆ چەند ئەم سەوسەن فیکرەتت خۆش دەوێ. نازانم ئەوەندە هەیە هەست دەکەم لەو کاتەوەی بیستوودە کەسێکی تر هەیە حەزی لەو کیژەیە ئاوەها گرت گرتووە. من پیاوێکی شارەزانیم لە خۆشەویستیدا، بەڵام وا تێدەگەم ئەم جۆرە گرگرتنانە زۆر پەیوەندیان بە عاشقەوە نەبێت. ڕاستت دەوێت من زمانێکی زۆرە چاو دەگێڕم و لەم شارەدا عاشقی ڕاستەقینە نابینم. 30 ساڵە ئەم شارە عاشقی ڕاستەقینەی تیا دروست نەبووە. دوای خۆ لە خوشبوو ئەنوەر زیواڵ شتێکی تری وەک ئەو پەیدا نەبووەتەوە. ئەو گەورەترین عاشق بۆ من بینی بێتم. دوای ئەو درۆیە عاشقی ترم نەدیوە. ئەویش لەوانە بوو کە بۆ یار تەک تەک فرمێسک لە قوونی دەهات، خوێن بۆ عەبیبە دادەنیشت. حەزی لە ڕەخشەی کچی عاسم ئاغا کردبوو. کچەکە بەگاڵتەوە پێی گوت دەبێت 5 ساڵ لەبەر قاپی ماڵەکەماندا وەک سەگ دانیشێت و نەجوڵێت. تێدەگەیت 5 ساڵ هەڵتروشکێت، ئینجا شووی پێ دەکەم. ڕەخشە خۆی بە کچە ئاغا دەزانی، لای وا بوو هەموو دەڤەری شارباژێر مڵکی باوانێتی. ئەنوەر زیواڵ فەرمانبەرێکی داما بوو لە مەلاریا، لەوانەی بۆ ڕژانی دەرمانی مێشولە دێبەدێ دەگەڕان. لە یەکێک لە سەفەرەکانیدا ڕەخشە دەبینێت و شێتی دەبێت. تێدەگەیت من منداڵ بووم، تەمەنم 14 ساڵ بوو کە بینیم. لە یەکەم نیگاوە تێگەیشتم چۆن عاشق کردوێتی بە زووخاڵ. 5 ساڵ لە بەردەم ماڵی ڕەخشەدا کەوت. خەڵک و خوا کەپریان بۆ دروست کرد، نانیان بۆ دەبرد، جلیان بۆ دەهێنا، هەموو دنیا هەوڵیدا پەشیمانی بکاتەوە. بەڵام ئیشەکەی خۆی لە مەلاریا جێهێشت و لەبەر قاپی ئافرەتەکەدا وەکو سەگ کەوت. ئەوە عاشق بوو. 3 مانگ بەر لەوەی 5 ساڵەکە تەواو بکات، شەوێک بەفر و باران لەبەر قاپی ژنەکەدا ڕق بوو و کەس بە فریای نەکەوت بوو. نا، عاشقی وان و زەدرێژ لەم دەور و عەیامەدا نییە. کامەرانی سەلما بەخەمەوە گوتی ئەگەر سەوسەن فیکرەت داوام لێ بکات 5 ساڵ لەبەر دەرگای ماڵیاندا بوەستم، دەتوانم بوەستم. لە ڕاستیدا مەنگۆڕ هەر لە سەرەتاوە دەرهەق بۆ حکایەتەی کامەران دوودڵ بوو. هەستی دەکرد کۆی حەزەکە ئومێدێکی ئەو تۆی لێ ناکرێت، بەڵام هیوای وابوو بتوانێت کار لە فیکرەت گوڵدانچی بکات بە جۆرێکی ئاسایی و بێبەزم و ڕەزمی خۆشەویستی کیژەکە بێمێرد بدات. بە کامەرانی گوت ڕاوکەری باش بوو لەو باروتی خۆی لەملەولولا سەرف ناکات. تۆ لەو توخمەنیت بتوانیت کچەکە لە کۆڵان و پەناپەساردا بگرێت. تۆ لەو توخمەنیت بتوانیت کچەکە لە کۆڵان و پەناپەساردا بگریت تا نامەی بدەیتێ یان قسەی لەگەڵدا بکەیت. ئەم چەقۆبازیەت لەبەر ئەوەیە ناتوانیت لە کچەکە نزیک ببیتەوە. من خۆم لە ژیانمدا بەو جۆرە عاشق نەبووم چەقۆی بۆ هەڵگرم، بەڵام هەموو چەقۆوە شوێنە بەناوبانگەکانی ئەم شارەم ناسیوە. هەموو لە بەردەم ئافرەتدا ترسنۆک بوون. هەر کچێکی دەیتوانی بە یەک شیڕە هەمویان بکاتە کوونەوە، دەیتوانی وایان لێ بکات شەڕواڵەکانیان پڕ بکەن لە میز. من خۆم یوسف کەویاری گەورەم بینیوە، لەگەڵی داژیاوم، دەزانم چەند شەرمی لە ژنان دەکرد. تۆ یوسف کەویارت نەدی بوو، لەبەر ئەوە نازانیت چه بەهرەیەکت بوو، چه ئازایەکی خواکرد بوو. بەڵام ئێمە پیاوانی ئەم شارە کە لەم کوچە و کۆڵانە تەسک و تروسکانەدا لەدایک دەبین، ئەو گێڕەمان تیا دەردەهێنن بتوانین لەگەڵ ژندا قسە بکەین. من دەزانم تۆش دەردی هەموو چەقۆکێشە بەناوبانگەکانت هەیە. نەخۆشیەکەی تۆ دەردێکە لە زەمانی سوورەی مەرجانخان و ئیدەی سەیوڵ و فارسی مەجید پەشمەکەوە لە ناو چەقۆکێشاندا بڵاو بۆتەوە. لە 40-50کاندا ئەم شارە زەلالەتی بوو بەدەست ئەوانەوە، بەڵام هەمویان دایکیان ژنی بۆ هێنان، چونکە کەسیان غیرەتی ئەویان نەبوو قسە لەگەڵ ژنێکدا بکەن. لەوە دەچێت عیلەتێک بێت پەیوەندی بە ئاو و هەوای شارەکەەوە هەبێت.
تاکو ئومێدی کامەرانی سەلما ئەوە بوو فیکرەت گوڵدانچی و کچەکەی بە خوازبێنێکی ڕەسمی ڕەزامەند بن. ئەو شەوە مەنگوڕ گوتی باشترە سەوسەن و باوکی بەسەرهاتی ئەم شەو بزانن. ئێستا کاتی ئەوەیە کچەکە تێبگات کەسێک هەیە لە پێناوی ئەودا خوێن لە قوونی خەڵک دەێنێت. بەوەدا تۆ نازانیت کاغەزی دڵداری بنووسیت. ئەوەی ئەم شەو دەبێت بە جۆرێک لە کاغەز. کچەکە ئەگەر وریابێت دەتوانێت شتەکە بخوێنێتەوە. بەڵام گرێکوێرەکە ئەوەیە نازانین ئاخۆ لە بەغدا خەڵک چۆن دڵداری دەکەن. من یەکێک دەناسم دەڵێن لە بەغدا دڵداری زۆر کردووە. مامۆستای عەرەبیە. هەموو شتێک لەو وەردەگرم و گەرزانیم شتەکە ئابڕوچوونی تێدا نییە. بە ئیشی پیاوی بێحەیا دەرناچێت. سبەی شەو خۆم دەچم بۆ لای گوڵدانچی. بۆ ڕۆژی دوایی مەنگوڕی بابە گەورە ئەو مامۆستایی دۆزیەوە کە لە چایخانەی گوڵبەهار بەردەوام بە دەنگی بەرز باسی دڵداری و سەرکێشە گەورەکانی خۆی لەگەڵ ژنانی پایتەختدا دەکرد. پیاوێکی سماڵباریکی باڵابەرز بوو کە بەردەوام بە چاکەتێکی خۆڵەمێشی و هێلەکێکی ڕەشەوە لە ئێواراندا دەردەکەوت. ئەو تەواوی بەغدای وەک جێگایەک وێنا دەکرد کە کوچەیەکی تیا نییە پیاوی تیانە ئومێد بێت. کابرا شارەزایەکی گەورەی سوچووکە لە بەرە شەهوەتیەکانی پایتەخت بوو. گەرچی زۆر کەس بە قەپۆزێکی زۆر بڵێ و درۆزنیان دەزانی، بەڵام تاو کات ئەدرێسێکی نەدابوو درۆ دەرچێت. مامۆستا لە ماوەیەکی کەمدا وەک شارەزاترین سۆزانی ناسی پایتەخت لە شاردا ناوبانگی دەرکردبوو. خەڵک لە کاتی سەفەری بەغدادا مشورەت و ئامۆژگاریان لێوەردەگرت کە گوێی لە چیرۆکەکەی مەنگوڕی بابە گەورە و حیکایەتی قوتابیە بریندارەکەی زانکۆ گرت. بە دەنگە گەورەکەی گوتی هێی بابە گەورە گوێ بگرە. فکرەتی ئەحسان گوڵدانچی یەکێک بوو لە پیاوە عاقڵەکانی پایتەخت. گەر شتەکانیش قبول نەکات وەک ئەم بەراز جنسانەی ئێرە نایکات بە گوڵمەز و تەپ و تۆز. بڕۆ و لەسەر من دەزانم بەدەستی بەتاڵ و پاشەڵی پیسەوە ناییتەوە، بەڵام تۆزێ عەقڵ و هۆشی زیاتر لەگەڵ خۆتدا بەرە. تۆزێ عەقڵ و هۆشی زیاتر. قسەکانی مامۆستا تینێکیاندایە مەنگوڕی بابە گەورە بە شتێک لە بڕواوە بچێت بۆ ماڵی فکرەت گوڵدانچی. بەشی 8. لە بەیانی ڕۆژی دووەمدا خالید ئامون بێ ئەوەی دوکانەکەی بکاتەوە چوو بۆ چایخانەی پەپولەی ئازاد. دوێنێ ئێوارە کامەرانی سەلما لەوێ بینجا بوو. بیری کردەوە کە دەبێت کابرا چ چاونەترسێک بێت. دوای ئەو بەزمەوە ئاشکرا خۆی دەربخات، چ بێ سڵ و دەستوەشێنێکی بێڕەحم بێت. کوڕەکە بە ئاشکرا دوژمنێکە، دەبێت ئامون حسابی تایبەتی بۆ بکات. هەستی کرد ئەم کامەرانی سەلمایە دەبێت لە جنسی ئەو پیاوانە بێت کە تا دەکەون من ناگەڕنە دواوە. ئەگینا چمانایەکی هەیە بە مەبەستی کوشتن کەسێک بریندار بکەیت و دواتر بێترس و بێ حیساب دەربکەویت و سڵ لە هیچ دەرەنجامێک نەکەیتەوە. هەر ئەوەی بە مەبەستی کوشتن شەقۆی لە سنگی چەپی مەنسوور ئیبراهیمدا بوو نیشانەی ئەوە بوو کە دوژمنێکی ترسناکە و دەتوانێت هەر کەس بکوژێت. شەو کە هەواڵی پێگەیشت کامەرانی سەلمان لە چایخانەی پەپولەی ئازاد بینراوە و چای خواردوێتەوە و باسی ئەوەی کردووە کە هیچ کەس گوێ لەو نابێت بە مێردی خاتوونی سەوسەن فیکرەت خولیایەکی گەورەی تێدا دروست بوو بیبینێت. چایخانەی پەپولەی ئازاد لە سەرەتای هەفتاکاندا جێگایەکی کۆبوونەوەی شاعیرانی ناکام بوو. هەموو دەهاتن لەوێ بەدەم گوێگرتن لە کاسێتی گۆرانی بێژە کلاسیکەکانەوە لە ئاහ و سکاڵای ناو شێعردان و قومدەبوون و حیکایەتی ئازارەکانی خۆیان دەگێڕایەوە و لە خواردنەوەی چای ڕەش و دووکەڵی جگەرەدا خۆیان دەخنکاند. بەڵام لە سەرەتای هێشتاکانەوە ڕوخساری شوێنەکە زۆر گۆڕا بوو بە شوێنی کۆبوونەوەی چەند گروپێکی جیاواز لە خەڵک وەک وەستایانی کاشی، شۆفێری پاسە نەفەربەرەکان، هەندێ مامۆستای خانەنشین، چەند دەڵاڵێکی خانوو کە نووسنگەی خۆیان نەبوو لەوێ کاروباری کڕین و فرۆشتنیان جێبەجێ دەکرد. جگە لە پێڕێکتر لە ترسناکترین چەقۆوە شوێنەکانی شار کامەران یەکێک بوو لەوانەی زۆربەی کاتەکانی لەو چاخانەیەدا دەبردەسەر. کوڕەکە بێ ئیشێکی ئەبەدی بوو. لە زەمانێکەوە کە لە قوتابخانەی سەرەتایی هەڵهات بوو ڕۆژێک نەچوو بۆ ژێرباری کارێکەوە. خێزانەکەشیان وەها دەوڵەمەند نەبوون بتوانن بە جۆرێک دەستی بگرن هەژاری پێوە دەرنەکەوێت. بەڵام بەختێکی بێوێنەی لە قوماردا هەبوو کە زۆر شەو سەرسەختترین قومارچیەکان لە ئاستیدا دەسەوەستان دەمانەوە. خالید ئەمون کە چوە چایخانەکەوە بۆنی چایەکی زۆر کوڵاو هاڵاوی ساردی هەندێک قاڵبی سەواڵ کە یەکێک لەسەر تەختێکی گەورە دەیشکاندن چوو بە ڕوویدا. چایخانەیەکی گەورە و پاک و تەمیز دیار بوو، گەرچی زۆر قەرەباڵغ بوو بەڵام شوێنەکەی کەمێک بێدەنگ هاتە بەرچاو. دوای سەعاتێک دانیشتن توانی کامەرانی سەلما لە نێوان چاخۆرەکاندا بناسێتەوە.
گەنجێکی ئەجگار جوان بوو بە قژێکی خاوی قەترانی و سمێڵ و ڕشێکی قەڵەمی ڕەشەوە پێستێکی شەرابی و جووتێک چاوی قەشەنگ بێ ئارامی و تووڕەیی و نادڵنیاییەکی زۆر لە دیمەنیدا دەبینجا لە دڵی خۆیدا گوتی دەبێت ئەمە چی بێت تۆپڵەی لە سوپا هەڵنات بێت دەبێت ڕاکردووی جەنگ نەبێت ئەو بیرۆکەیەی کە دەشێت لە جەنگ هەڵات بێت و بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان بەگرتنی بدات کەمێک ئارامی کردەوە بەڵام خالید ئامون خۆشی لە سوپا هەڵات بوو بۆ دەژیا کە دەفتەری خزمەتکردنی سوپای بە پارەیەکی زۆر لە خانەی سەربازگری گشتیەوە بە ساختە مۆر کردبوو بە جۆرێک کەس نەیدەزانی هەڵاتووی جەنگە بەڵام گەر بگیرێت و یەکێک بە تەواوەتی بچێتە بنج و بناوانی چیرۆکەکەی ئەو ساتوشی بەڵایەکی گەورە دەبێت کامەرانی سەلما بێباک چای دەخواردەوە و تاوڵەی دەکرد بە جۆرێک لە یارێکەدا نوقم بوو هەستی بە چاوی خالید ئامون نەدەکرد کە بەو چەشنە ورد سەرتاپای دەپشکنی خالید ئامون ئێستا هەستی دەکرد لە بەردەم ئەم دوو گەنجەدا شانسێکی ئەو تۆی نییە هەردووکیان لەم شۆختر و سەرنجڕاکێشترن ڕاستە هیچیان بە ئەندازەی ئەم لەگەڵ ئافرەتدا نەخەوتون بەڵام دڵنیا بوو ئەو ژنانەی دێنە کۆگاکەی ئەم لەو ژنانە نین کە مرۆڤ عاشقیان بێت یان ئەوان عاشقی کەس بن سروشت یاریکردن لەگەڵ ژنانی کۆگادا شتێکی ترە بەڵام ئەوان عاشقی سروشت یاریکردن لەگەڵ ژنانی کۆگاکەدا شتێکی ترە بەڵام سەوسەن فکرێت لەو کچانەیە کە مرۆڤ یان دەبێت شێتانە عاشقی بێت یاخود دەستی لێ هەڵگرێت و لەبیر خۆی بەرێتەوە بیری لەوە کردەوە کە ئەگەر سەوسەن فکرێت تەواوی ڕووداوەکە ببیستێت دەشێت چۆن بیر لەم کامەرانی سەلمایە بکاتەوە هەوڵیدا دەموچاوی سەوسەن لە جۆرە ساتێکی وەهادا بهێنێتەوە پێشچاوی خۆی بەڵام نەیتوانی کە لە کاتی تاوڵەکردن و چاخواردنەوەدا بە وردی لێ ڕامە کوڕەکە بێئەندازە جوان بوو شتێکی لە کێوێتی و ڕامنەکراوی تێدایە کە هەر ئافرەتێک لە ڕیشەوە دەهەژێنێت لەگەڵ مەنسوور ئەسریندا نمونەیەکی تەواو جیاوازە ئەسرین کوڕێکی ناسکی شاریە کە شتێکی زۆر لە ڕۆمانسێتی تێدایە چاوانی خۆشەویستی لێ دەتکێت باریکی و غەمۆکیەکەی باریکی و غەمۆکی عاشقە بەستە زمانەکانە بەڵام کامەرانی سەلما بە هەمان پلەبەزەی و ڕەحمی مرۆڤ ناجوڵێنێت لە جانەوەرێکی دڕ دەچێت بەڵام جانەوەرێکی قەشەنگ جانەوەرێک پاڵ بە ئافرەتەوە دەنێت بچێتە ناو گرەوی ڕامکردن و دەستەمۆکردنیەوە یاخود بچێتە سەر خولیای خۆشارتنەوە لە ژێر باڵی و داڵدەوەرگرتن لە ئامێزیدا بەڵام ئەی ئەم چییە؟ خالید ئامون چییە؟ دڵنیا بوو لە ڕوخساریدا سەعرێکی وەها دڵڕفێنی نییە بیکاتە کەسێک کچەکە بە چاو نوقانەوە شووی پێ بکات هێند هەیە لە هەردووکیان دەوڵەمەندترە لە هەردووکیان باشتر دەتوانێت خەونەکانی کچەکە بهێنێتە دی چاوانی نهێنێکی تێدایە کە ژنان حەزی پێدەکەن بێدەنگتر و ئاڵۆسترە جگەلەوەی پاشە ڕۆژی لە هەردووکیان مسۆگەرتر و ماڵی لە هەردووکیان ئارامترە کێ چوزانێت کێ دەڵێت کیژەکە لەو توخمە نییە کە حەزی بە جۆرە ژیانێکی بێدەردەسەریە لەگەڵ مێردێکی گەنج و پارەداردا کێ دەڵێت ڕاستەوخۆ ئەم هەڵ نابژێرێت دوای ئەوە ئەم دەتوانێت بە درۆژ بیسەلمێنێت کە لە سوپا ئازاد کراوە و دەردی سەربازی بەدواوە نییە ئەوە یەکێکە لە هەرە خاڵە گرنگەکانی هاوسەرگیری لەم ڕۆدا بەڵام لە ناخی دڵەوە دەیزانی گەر کیژەکە لە ڕۆحیشیدا وەک ڕوخساری دەرەوەی ڕۆمانسی بێت ئەوە ژیانی لە تەک ئەمدا سارد و مردوو دەنوێنێت کێچ هەیە بۆ ئەوەی یەک سەعاتی ڕۆمانسیانە بژی هەموو ژیانی خۆی دەکات بە قوربانی بەڵام ئێستا هەستی دەکرد مەترسی هەرە گەورەی پێشدەمی ئەو کامەرانی سەلمایە گەر سەوسەن فکرەتیش ڕازی بێت شووی پێ بکات شتەکان بێدەردەسەریەکی گەورە تێ ناپەڕن بەڵام لە دڵی خۆیدا سوێندی خوارد کە ئاسان سەوسەن فکرەت نەدات بەدەستەوە لە تەنیشتیەوە گەشتکارێکی پیر ماستاوی دەخواردەوە و باسی نرخی وەستای گەشتکاری لە شارەکانی تردا دەکرد خالید ئامون بێ ئەوەی زۆر خەیاڵی لای فەزا و قسەکانی ناو چایخانەکە بێت بیری لە ڕێگایەک دەکردەوە ئەم کوڕە لە پێشدەم خۆی لادات و لە سەوسەنی دوور بخاتەوە کوڕەکە قەد و باڵایەکی بێوێنەی هەبوو پتەویەکی گەورەی ماسوولکە و ئاستوریەکی سەرنجڕاکێشی مل و ناوشان بە جۆرێک خالید ئامون لە بەردەمیدا ڕیوەڵە و بێجوورم دەینوان ئێستا کە سەیری دەکرد دڵنیا بوو لە بەردەمیدا هیچ شانسێکی نییە هەسی دەکرد ئەمڕۆ ڕۆژێکی ڕەشە لە ژیانیدا لە دڵی خۆیدا گوتی ئاخۆ دەبێت سەوسەن فکرێت عاشقی تریشی هەبێت
بەڵام بەر لەوەی کەس هەستی پێ بکات دەبایە هەستێت و چایخانەکە بەجێ بهێڵێت. بۆ یەکەم جار لە بەردەم ئەو چایخانەیەدا بیری لە کوشتنی کامەرانی سەلما کردەوە. بەشی 9. پڕۆشە لە پرسەی مێردەگەنجەکەیدا تووشی هەرەسێکی دەرونی قورس هات و وای لێهات فێی توند و چەند نۆبەتێکی هێستیری بگرێت. دوای تەواوبوونی پرسەکە پڕۆشە بە تەواوەتی گەڕایەوە بۆ ماڵی فیکرەت گوڵدانچی، بەڵام هێند غەمگین و تەنیا و لاواز بوو. شتێکی لەو پڕۆشە قەشەنگەی جاران نەدەچوو کە ساڵێک لەوبەر لە زەماوەندەکەیدا نیوەی پایتەختی سەرسام کردبوو کە لەگەڵ فیکرەتی باوکیدا لە تاکسیەک لە بەردەم دەرگای ماڵی خۆیاندا وەستا و سەوسەین ڕای کرد بۆ ئەوەی جانتا و کەلوپەلەکانیان لێوەربگرێت. پڕۆشە وەک مەخلووقێکی غەریب هاتە بەرچاو کە جێگای بەزەییەکی زۆرە، بەڵام ئەوە جێگای ئەوەی لێ نەگرت بەو خوشکە بریندارەی بڵێت کوژرانی مێردە گەنجەکەی بەهۆی خۆشەویستی ئەوەوە بووە. لەبەر ئەوە دەبێت تاماوە دڵسۆزی یادگارەکانی بێت و لە وەفادا شوو بە کەسێکی دیکە نەکات. ئەگەرچی قسەکانی سەوسەن بەڕێک لە ڕاستیان تێدا بوو، بەڵام فیکرەت گوڵدانچی سەوسەنی بێبەزەی و دڕق هاتە بەرچاو. فیکرەت ویستی کەمێک لەگەڵ کچە بچووکەکەیدا قسە بکات تا بەو جۆرە بەرابەر خوشکەکەی دڵڕق نەبێت، بەڵام خانم بە جۆرێک لە بێباکیەوە گوتی کچ کە عاشق بوو دەبێت تا کۆتایی لەگەڵیدا بڕوات. تا کۆتایی. ئەم شێوە بیرکردنەوەی سەوسەن باوکی لەگەڵەوە زۆر ترسان. سەوسەن لەو ساڵە گەرمانەی هەرزەکاریدا لەگەڵ هەموو ناسکی و جوانیدا نەخۆشی و لاوازی و سەرئێشەی هەمیشەیی وازیان لێ نەدەهێنا. زۆربەی کاتەکان تەنیا و غەمگین دیار بوو، بەردەوام بە تراکسوتێکی پەمەییەوە یان لە ژوورەکەی خۆیدا یان لە کتێبخانە گەورەکەی باوکیدا خەریکی کتێب خوێندنەوە بوو. خولیایەکی سەیری هەبوو لەسەر باڵندە و گوڵ و ئاسەوارە گەورە و کۆنەکانی دنیا شت بخوێنێتەوە. زانیاریەکانی لە هەندێک بواردا گەیشت بووە ئاستی زۆر بڵند، بەدەگمەن نەبێت گوێی لە گۆرانی نەدەگرت. شەوانیش تەنیا و کاتانە سەیری تەلەڤیزیۆنی دەکرد کە لاشەی کوژراوەکانی جەنگی پیشان دەدا. کیژەکە لە گەلێک شتدا بێبەزەیی دەردەکەوت، لەزەتێکی شاردراوەشی لەوە دەبینی ئازاری خوشکەکەی بدات. لەگەڵ نەخۆشیە دیارەکانیشیدا عەزیمەت و ئیرادەیەکی گەورەی هەبوو. کچێک بوو لەوانەی ئاسان ڕای خۆیان دروست دەکەن، بەڵام زۆر بە زەحمەت دەیگۆڕن. ئەو هێز و ڕقێتیە گەورەیی لەگەڵ ئەو ڕوخسارە منداڵانە و ناسکەیدا نەدەگونجا. گەرچی هەردەم نەخۆش دیار بوو، بەڵام شتێک لە هێزی تێدا بوو کە بۆ خانمێکی ناسک و منداڵکاری وەک ئەو نائاسایی و ترسناک دەردەکەوت. ڕوخساری لە فریشتەیەکی نەخۆش دەچوو، قژێکی زەردی کورت، دەموچاوێکی وردیلانە، دوو چاوی گەشی بێ ئەندازە کاڵ، بەڵام ڕەنگێکی سپی و هەڵبزڕکاو. ئەو ڕەنگپەڕین و لاوازی بە دیمەنیەوە بوو، لە جوانی و سعریان زیاد کردبوو. هەرکەس دەیبینی وای دەزانی ئاوە هەوای گەرم و خنکێنەری ئەم شارە گەورەی پێناکەوێت. جارێکان کە نزاری برای بە مۆڵەت لە بەرەکانی جەنگەوە گەڕایەوە و خوشکە ئازیزەکەی خۆی لە کاتی ئاودانی گوڵەکاندا لە چیمەنەکەدا بینی. سەرنجیدا کە کیژە منداڵەکەی دوێنێ هێدیەدی خەریکە گەورە دەبێت و مەخلووقێکی زۆر جوانی لێ دەردەچێت. بە باوکی گوت دەبێت زۆر ئاگاداری ئەم کچە بێت. ئەم جۆرە جوانیە خەڵکێکی زۆر بەدبەخت دەکات. فیکرەت گوڵدانچی سەرنجی ئەوەیدا کە نزار بەیاخێکی گەورە بە سەوسەن دەدات. نزار هەندێک ئێوارە لە ژووری دانیشتنەکەدا یان لە چیمەنەکەدا یاخود لە بالکۆنی دیوی ئەو دیوی قاتی سەرەوەدا باسی جەنگ و ژیانی ناو سەنگەرەکان و شەوانی پەلامار و دیمەنی کوژرا و دیلەکانی بۆ سەوسەن دەکرد. شتێک سەوسەن تێی نەدەگەیشت ئەوە بوو نزاری برای بۆ لەو جەهەنەمە هەڵنایە. چیرۆکی خۆشەویستی و ئەو شتانەی بە درۆیەکی گەورە دەزانی. کیژەکە سووک و ئاسان باوەڕی بە خۆشەویستی نەبوو. ڕۆژێک سەوسەن نزاری داوت کردە ناو کتێبخانەکەوە و هەوڵیدا لە ڕێگەی وێنە و نەخشە و زانیارە جوگرافیەکانەوە براکەی تێبگێنێت کە دنیا چەند گەورەیە و زەوی چەندە بەرینە. بە جۆرێک مرۆڤ پێویست ناکات وا هەست بکات دیلی جێگایەکە
جیهان لای سەوسەن بە جۆرێک گەورە و کراوە بوو، مرۆڤ خۆی نەبێت هیچ بربەستێک نەی دەتوانێت ڕێگای لێ بگرێت. لە ڕێگای نەخشە و کتێب و ڕێنما گەورەکانی ناو کتێبخانەکانەوە هەوڵیدا نزار تێبگێنێت کە دەتوانێت لە بری ئەوەی بۆ جوانی کچێک خۆی بەکوشت بدات، لە سیعری گەورەی ئەم دونیادا خۆی ون بکات. کتێبی گەورەی ماسیە ناوازەکانی پیشاندا، کتێبی شوێنەوارە گەورەکانی سەرزەمین، کتێبی نیهێنیە سەیرەکانی جیهان، کتێبی تایبەت بە ئەتێلیەی نیگارکێشە بە ناوبانگەکانی دنیا، جلدێکی مەزنی هەزار لاپەڕەیی دەربارەی پەیکەرە ناوازە و کۆنەکان، بەندێکی لە چەرمگیراوی تایبەت بە ئاسەواری شارە نغڕ و ڕووخاوەکان و دەیان شتی دیکە کە بێ سنووری جیهان و زەمان نیشان دەدەنەوە. ئەوەی سەوسەن فیکرەتی سەرسام دەکرد گەورەی جیهان بوو. کچەکە ئاشکرا مرۆڤی وەک شتێکی بچووک دەبینی کە دەتوانێت ئاسان خۆی لەم دارستانە مەزنەدا بشارێتەوە. گاڵتەی بەوە داهات کە براکەی لە پێناوی خۆشەویستی ژنێکدا دنیای وەهە لە پێشچاو بچووک بێتەوە. ڕێنمایەکانی سەوسەنی منداڵ سوودی نەبوو. نزار بەر لەوەی بگەڕێتەوە بۆ جەنگ بە خوشکەکەی گوت: سەوسەن ڕاستیەک هەیە بیرت نەچێت، سیعری مرۆڤ لە سیعری هەموو گەردوون گەورەترە. لە کۆتایی ساڵی 1985دا نزار کوژرا و لە تابوتێکی داپۆشراو بە ئاڵای عێراقدا مەیتەکەی گەیشتەوە بەر دەرگای ماڵی گوڵدانچی. کارەساتی کوژرانەکە لە خێزانی گوڵدانچیدا ژیانی سەر لەبەر هەڵگێڕایەوە. دوای مانگێک بەسەر پرسەکەدا گوڵدانچی هەستی کرد لەم شارە گەورەی بەغدادا هیچ شتێکی نییە بۆی بژی و کچەکانیشی هیچیان نییە بیان بەستێتەوە. ئەو کات کۆی خێزانەکە بە برین و کۆستێکی گەورەوە بڕیاریاندا بگەڕێنەوە بۆ باکوور. تەنیا شتێک بیتوانیایە ئازاری کوژرانی کوڕەکە لای فیکرەت هێور بکاتەوە. گەڕانەوە بوو بۆ لای برا و خوشکەکانی بۆ بێشکەی دێرینی منداڵی و گۆڕەپانی کۆنی گەنجی. لە هەفتەی یەکەمەوە فیکرەت گوڵدانچی ئاسوودەی و هێمنیەکی ڕۆحی تێگەڕایەوە. پڕۆشەی کچیشی بەو دنیانیۆ و خزمە دڵگەرمانە دڵخۆش بوو. خزمەکانیان بە جۆرێک پشتیان گرتن و لە دەوریان کۆبوونەوە. کاتێکیان بۆ تەنایی و حەسرەت و غەم خواردن نەما. بەڵام لەگەڵ هەموو ئەو کۆمەک و هاوکاریەدا سەوسەن دوای هەفتەیەک هەستی کرد ئەم شارە تاراوگەیەکی گەورەیە، شارێکە لە ناو ڕەشەبا و گەرما و تەپوتۆزی خۆیدا نوقم بووە و دوور لە هەموو دنیا لە شوێنێکی چەپەک و لاتەریکدا بیرچۆتەوە. هەر لە هەفتەی یەکەمەوە تێگەیشت کە تا کۆتایی لەم شارەدا وەک یەکێک دەژی بەرەو دەرەوەی ژیان دوور خرابێتەوە. کاسێتی سێیەم دیوی یەکەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. بەشیدا فیکرەت گوڵدانچی مەنگوڕی بابە گەورەی وەک شێتێکی ترسناک هاتە پێشچاو کە هەوڵێکی زۆر دەدات دیوە ڕاستەقینەکەی خۆی و دەم و چاوەژێرەکەکەی نەبینرێت. شتێک لە فێڵ لە سیرکردنی مەنگوڕدا هەبوو نەدەشاردایەوە. فیکرەت لە ژیانی دوور و درێژیدا ئەم نیگاکردن و قسەکردنەی لەبەر پرسە دەوڵەتەکان زۆر بینی بوو کە زۆربیان کەسانی لە جۆری مەنگوڕ بوون و فێری هەندێک ئەتەکێتی تایبەتی ببوون. بەڵام هەستی کرد مەنگوڕ خۆی زۆر ئەزیەت دەدات تا باش دەربکەوێت. کە دوای زەحمەتێکی زۆر تێگەیشت ئەم پیاوە هاتووە گفتێکی سەرەتایی دەربارەی شوکردنی کچەکەی وەربگرێت. کەمێک پێشوەکە وەخت بوو تووڕەبوونێکی کتوپڕ و ناوەخت بیگرێت، بەڵام وەک پیاوێکی سەبور پێکەنی و بە کەمێک شەرمەوە پەنجەی ڕاوەشاند و بەدەنگێکی کە لەرەی خەجاڵەتێکی تێدا بوو گوتی: دەمەوێت ئەم کامەرانی سەلمایە ببینم، دەمەوێت بیبینم، تا نەیبینم هیچ شتێک ناڵم. ها من دەبێت بیبینم، اینجا گیانی من، اینجا قسە دەکەین، شێر لە پێشەدا ناکڕم. مەنگوڕی بابە گەورە دڵنیا بوو فزوڵێکی زۆری بەلای خاوەن ماڵەکە بۆ بینینی کامەرانی سەلما چاندووە. ئەوە زۆر دڵخۆشی کرد، بەڵام ئاشکرا فیکرەت بەختەوەر نەبوو ناسکترین کچی خۆی لە ڕێگای کەسێکی وەهاوە بدا بەش و مەنگوڕ شتێکی ترسناکی تێدا بوو، جێگای متمانە و بڕوا نەبوو.
هەرەو شەوە کاتێک سەوسەن فیکرەت هەواڵی خوازبێنی کارەکەی خۆی بیست وەک گەمەیەکی پڕ گاڵتە و جەفەنگی دەست پێ کردبێت بە بێباکیەوە گوتی دڵنیام شووی پێ ناکەم بەڵام زۆر حەز دەکەم ببینم. دواتر بە پڕوشەی خوشکی گوت دوعام بۆ بکە کوڕێکی جوان بێت، حەز دەکەم یاریەکی زۆر زۆر دوور و درێژی لەگەڵدا بکەم. ئەو کات هیچ شتێکی دەربارەی برینداربوونی مەنسوور ئەسرین نەدەزانی. مەنسووری بابە گەورە بە خۆشحاڵیەوە گەڕایەوە بۆ ماڵەوە. لە ڕێگە بەردەوام بیری لە حەسەنی پورە مەحتاب دەکردەوە، یەکێک لە چەقۆکێشە کلاسیکەکانی شار کە خۆی ژنی نەبوو بەڵام هەموو ژیانی بۆ خوازبێنیکردن و داوای ژن بۆ خەڵکانی تر تەرخان کردبوو. بەر لە مردنی یەکێک بوو لە خوازبێنی کارە بە ناوبانگ و گەورەکانی شار. مەنگوور زۆر ئەو قسەی حەسەنی دەهاتەوە یاد کە لە سەرەتای هەموو شاییەکدا دەیگوت مەلعونە ئەو کچەی لەم شارەدا لەدایک دەبێت، مەلعونە ئەو کوڕی ژنی تیادەهێنێت، مەلعونن ئەو ژن و مێردەی تا مردن تێیدا دەمێننەوە. هەستی کرد ئەو سەوسەنە بەسە زمانە ئەو کچە غەریبەیە زۆر شت لەسەر ئەم شارە نازانێت و دەشێت لە نێوان ئەم دوو عاشقە بێمێشکەدا سەر دەرنەکات و ون ببێت. گوتی ئەم شارە لە ئەنوەر زێواڵ بە ولاوە عاشقی تیا دروست نەبووە، هەمویان درۆ دەکەن، قەسەم بەخودا هەمویان درۆ دەکەن، بەڵام لەگەڵیدا دەڕۆم بزانم تا کوێ دەگات. هەتیوەکە شتێکی تێدایە ناکرێت دەستی لێبەر بدەیت. ئەو نەی دەتوانی وەک حەسەن بێت، ناتوانێت ژیانی لە خوازبێنیکردندا بۆ ئەم و ئەو بباتە سەر، بەڵام دەتوانێت تا سەر لەگەڵم چیرۆکەدا بڕوات. دڵی بێمانە بەم کوڕە دەسووتێت. زۆربەی چەقۆکێشە تەمەندارەکانی شار گەنجێکیان دوان لە مێژوویاندا هەبووە کە وەک باوکێکی دڵسۆز دەستیان گرتوون. گەر خۆی لە گەنجیدا یوسف کەویار دەستی نەگرت بایە چی دەردەچوو؟ دەکوژرا یاخود یەکێکی دەکوشت و دەبایە تا دەمرێت لە هەڵهاتندا بایە. ئاخ خودایە، بەڵام ئەم لەکوێ و یوسف کەویاری گەورە لەکوێ؟ ئێستاش کە تەمەنی لە سەر و 45ەوەیە زۆر شەوخەو بە یوسف کەویارەوە دەبینێت. چەقۆگرتنەکەی زەردەخەنەکانی لە کاتی شەڕدا، ڕۆشتنی بە شەقامەکاندا، ئەخلاق و دادپەروەریەکەی، ئەو دەسەس ڕەڕەشەی دەیخستە بەر پشتیانەکەی، ئەو نیگایانەی لە کاتی دۆمینەدا سەیری بەرامبەرەکەی پێدەکرد. تاکە شتێک لە ژیانیدا بتوانێت بیکات ئەوەیە دەست لە کامەران بەرنەدات. ژیانی خۆی بە جۆرێک بێمانە و پوچە هیچی نوێی تێدا ژیانی خۆی بە جۆرێک بێمانە و پوچە هیچی نوێی تێدا سەوز نابێت. تاکە شتێک لە ژیانی دامانای هەبێت هەوڵ بدات ئەم خەونە بۆ کامەرانی سەلما بهێنێتە دی. بەڵام ئەو فیکرەت گوڵدانچی وەک پیاوێکی سیر هاتە پێشچاو. لەو پیاوانەی بە کچەکەیان دەڵێن خۆت بڕیار بدە، خۆت هاوسەریشانت هەڵبژێرە. خوای گەورە، شتی وا چەند بێمانایە. گەروانە بایە زۆر ئاسانتر بوو. ڕازیکردنی فیکرەت گوڵدانچی ڕەنگە لە ڕازیکردنی کچەکەی ئاسانتر بێت. لەوە دڵنیا نەبوو کە ئایا هەموو ژنانی دنیا ئەوان پێخۆشە خۆیان هاوسەری خۆیان هەڵبژێرن. زۆربەی ژنی دنیا ناتوانن بە غەریزەی خۆیان پیاوی باش و خراپ لە یەکتر جیا بکەنەوە. قەسەم بەخوا ناتوانن جای بکەنەوە. لە دڵی خۆیدا مەنگوڕی بابە گەورە وای گوت ئەو شەوە کە گەڕایەوە بۆ ماڵ و خەوت تا بەیانی خەوی بە یوسف کەویار و حەسەنی مەحتاب و کامەرانی سەلماوە بینی. بۆ ڕۆژی دوایی بەیانی زوو کامەران لێفەکەی لەسەر لادا و بە ئاگای هێنایەوە و پێی گوت شتێکی خراپ لە گۆڕەیە، پۆلیس بە دوامدا دەگەڕێت. دوێنێ شەو لە ماڵی ئێمە بوون. مەنگوڵ بەسەر و ڕوخساری ترشاوی بەیانیانەوە گوتی زیاد لە 20 ساڵە پۆلیس بە دوای حوسێن قەرە و ڕەسوڵی مام چاوەشدا دەگەڕێن و نایان گرتوون. نیوەی پیاوی ئەم شارە فایلێکیان لای پۆلیس هەیە. لەم شارەدا گەر پۆلیس سەعاتی یەکەم نەتگرێت ئیتر تا دەمریت ناگیرێیت. باشترین شت لە پۆلیسی ئەم شارەدا ئەوەیە کە دوای تێپەڕینی یەک ڕۆژ بەسەر هەر شتێکدا حیکایەتەکەیان بیر دەچێتەوە. قەسەم بە قەبری مردووی هەردووکمان جۆرە بە شەرێکن هیچیان لەبیر نییە. مێشکیان لە مێشکی سمۆرە خاڵیترە. کامەرانی سەلما لەوانە نەبوو زۆر لە پۆلیس سڵ بکاتەوە، بەڵام لەوانەش نەبوو خۆی بدات بەدەستەوە.
بەڵام مەنگوڕ هەرگیز ترسی لە پۆلیس نەبووە. بە درێژایی ژیانی بیری نییە لە پۆلیس لە حەقی هیچ چەقۆکێشێک یان دەمانچەکێشێکی ڕاستەقینە هاتبێت. هەمیشە باوەڕی وا بوو کە ترسنۆکەکان دەبن بە پۆلیس. مەنگوڕی بابە گەورە پێی گوت کە شتێک لەوە گرنگتر ئەوەیە کە فیکرەت گوڵدانچی دەیەوێت بیبینێت، دەیەوێت بزانێت ئەم جوامێرە کێیە کە هاتۆتە خوازبێنی کچەکەی. کامەرانی سەلما ئاواتی دەخواست شتەکان بەو جۆرە نەڕۆن، بتوانێت سووک و سادە دەستی کچەکە بگرێت و ببێت بە ژنی، بێ ئەوەی بەم ڕێگا دوور و درێژەی خوازبێنی و بیرکردنەوە و دوو دڵیدا بڕوات. بە درێژایی ئەو بەیانێ مەنگوڕی بابە گەورە لەسەر وردەکاریەکانی دەرکەوتن و خۆ دەرخستنی لە بەردەم فیکرەت گوڵدانچیدا قسەی بۆ کرد. پێی گوت ئەو گوڵدانچیە پیاوێکی بێمێشک نییە، لە منی ببیستە، پیاوێکی زیرەکە، خەڵکی زیرەکیش من و تویان خۆش ناوێت. تا ئێستا هیچ پیاوێکی زیرەکم نەبینیوە منی خۆش بوێت، لەبەر ئەوەی وا دەزانن ئێمە لە زیرەکیەکەیان تێناگەین. چەندە من و تۆ لەوە دەترسین ترسنۆک دەربکەوین، ئەژنۆمان لە شتی وا دەشکێت و سەرشێت دەبین. پیاوی زیرەکیش وایە کە لەی دەبێت یەکێک زیرەکیەکەی نەبینێت. قەسەم بە ئەسحابە، خەڵکی زیرەک لە حاڵەتی وەهادا تێک دەچن و سەر و لاقی خۆیان تێکەڵ دەکەن. کامەران دۆڵانی لەو کاتەدا دەبن بە گەمژەی تەواو. ئەو کاتە من و تۆ لەوان عاقڵترین. من پیاوی زۆر عاقڵم بینیوە، تەواو بەلەسە بووە. بەشەر وەهایە، عاقڵترین پیاویش شتێک هەیە بەلەسەی دەکات. عاقڵەکان بەوە بەلەسە دەبن، تیان نەگەیت چەند عاقڵن. هەردووکیان تەواوی ئەو ڕۆژە لە گەڕان و خۆئامادەکردن و جل هەڵبژاردندا بۆ پێشهاتەکانی داهاتوو بردەسەر. شەو بێ ئەندازە خۆیان مەست کرد، لە ماڵی مستەفا سەوزە تا درەنگان لەگەڵ کەسانێکی مەست و قومارچیدا شەرابیان خواردەوە. باسی هەموو شتێکیان کرد، باسی جەنگ لە پێشەوەی هەموو قسەکانیاندا بوو. مەنگوڕ ڕای وابوو سیاسەت ئەو شتە پیس و پۆخڵەیە کە ئینسان ناتوانێت قوونی خۆی لێ پاک بکاتەوە. هەر کات باسی سیاسەت گەرم بووایە، مەنگوڕ پێکەکەی هەڵدەدا و دەیگوت باسی یاری بکەن، باسی کچی دینار و وەلەدی کوب بکەن، واز لە سیاسەت بهێنن. مەنگوڕ بەدەنگە منگنەکەی باسی ژنێکی کرد کە لە پشت مێردەکەیەوە عاشقبازی دەکات. یەکێک گوتی بە قەبری باوکم مێردەکەی خۆی ئاگای لێ و قسە ناکات. بەڵام مەنگوڕ گوتی وانە، ئێمەی پیا و کۆمەڵی حەیوانی خۆشباوەڕین، کۆمەڵی حەیوانی نەفامین، ئەو شتانە بە تەواوی ناچێتە مێشکمانەوە. شەهابی بەها ئازاترین کوڕی ئەم شارە بوو، ژنەکەی ناپاکی لێ دەکرد. شەهاب بە چاوی خۆی دەیبینی و باوەڕی نەدەکرد، تا دوجار ژنەکەی لەگەڵ هەتیوێکدا هەڵهات و یەک کەس دوای ئەوە نەیبینیەوە. بە قەبری عەزیزی هەمومان، ئێمە جگە لە حەیوانی خۆشباوەڕ هیچی تر نین. پیاو تاکە حەیوانێکە لەسەر ئەمە ستێرەیە کە خۆی بە زیرەک دەزانێت، لەبەرەوە لە هەر حەیوانێکی تر بێمێشکترە. ئەو شەوە پێکرا قسەیان لە نیازی کامەرانی سەلما کرد بۆ ژنێنان. مەنگوڕی بابە گەورە جۆش و خرۆشێکی شێتانەی لە کامەرانی سەلمادا بینی، هێزێک هەرگیز بۆ ڕوونیە لە خۆیدا نەیبینیوە. مەنگوڕ لە ناوەڕاستی هەموو مەستەکاندا هەستا و گوتی قەسەم بەخوا گەر لە پێناوی ئەوەدا 100 مردوم لێ مردووە، دەبێت وا بکەم ئەم کوڕە بە نیازی خۆی بگات. با بخۆینەوە لەسەر شەرەفی مەرترین کوڕی شارەکەمان، کامەرانی سەلما. هەموو چەپڵیان بۆ لێدا، شەرابیان هەڵدا، تریقە و فیکایان تا درەنگ دەگەیشتە ئاسمان. ئەو شەوە کامەرانی سەلما هەستی بە دڵنیایی و هێزێکی گەورە کرد. ئەوە وای لێکرد بەختەوەر بێت، مەست بێت، پێ بکەنێت و زیاتر و زیاتر بخواتەوە. بەشی 11. مەنسوور ئیبراهیم ئەسرین دوای 5 ڕۆژ لە خەستەخانە گەڕایەوە بۆ ماڵەوە. ئەوەی جارێکی دی شەقام و کۆڵان و پاساریە کزەکان دەبینێت دڵخۆشی کرد، بەڵام هەستی بە لاوازەیەکی گەورە کرد. بە جۆرێک بەزەیی بە خۆدا دەهاتەوە، هەستی دەکرد لەوە لاواسترە کە خۆی لە خۆی تێدەگات، لە هەموو مەخلوقاتەکانی تری دنیا لاواسترە کە لە تاکسیەکەدا بەزی و دەستیان گرت. دڵنیا بوو لاوازەکەی تەنیا پەیوەندی بە برینەکەیەوە نییە، بەڵکو پەیوەندی بە ڕۆحیەوە هەیە. ئەوەی کە تا ئێستا دەژی و زیندووە غەمگینی کرد. بیری لای ئەوە نەبوو چۆن تۆڵە لە کامەرانی سەلما بکاتەوە، بەڵکو بیری لای ئەوە بوو چۆن بەسەر ئەو بەتاڵیە ناوەکەی خۆیدا سەر بکەوێت.
بۆنی ئەو کۆڵانە مەلعونە کپی ئەو کوچەیە کە بە درێژایی زستان بە جۆرێک شێدارە مرۆڤ وا دەزانێت لەناو هەورێکدا دانیشتووە. بۆنی سنەوبەرە شێدارەکان دیمەنی ئەو دارهەنجیرە نەخۆشانەی لە سیاجی حەوشەکانەوە وەک مردوو بەسەر دیوارەکاندا شۆڕ دەبنەوە. هێندەی هەستی خنکانێکی کتوپڕیان تیا دروست دەکرد، هەستی گێژیەک کە پەیوەندی بە تێگەیشتنی دنیاوە هەبوو، ئولفەت و ئارامیان تیا نەخوڵقاند. ئەوانەی لە بەردەرگا پێشوازیان کرد زۆربیان خزم بوون. مام و خاڵ و خاڵەوزاکانی ئیبراهیمی ئەسرین خێزانێکی گەورە کە پێی وابوو ناتوانێت لە هیچ شتێکدا پشتیان پێ ببەستێت. هەستی کرد دۆستێکی ڕاستەقینەی لەم دونیادا نییە. لە نێو میوانەکاندا ساقی مەحموودی ناسیەوە، ئەو گۆرانی بێژە ناسراوەی کە خەریکە وردە وردە دەچێتە ساڵەوە. لە منداڵیەوە جۆرە سۆزێکی لەگەڵم پیاوەدا هەیە، نا لەبەر ئەوەی زۆر حەزی لە دەنگێتی، بەڵکو لەبەر ئەوەی شتێک لە بێباکی قوڵی تێدایە، بێباکیەکی ترسناک. زۆر جار هەمان ڕیشەی بەباکی لە خۆیدا هەست پێ دەکات، بەڵام ئێستا دەیویست لە جێگایەکدا بە تەنیا پاڵکەوێت و بیر بکاتەوە. ترس لەو هەموو دەنگە لە ناوەوە دڵی دەگرت. دڵنیا بوو هیچ کەسێک لەم شارەدا نییە بتوانێت کۆمەکی کەسێکی بەدبەختی وەگە ئەو بکات. لەبەر ئەوە پێی وابوو ئەم ئاهەنگەی خزمەکانی دەیگەڕن، هێندەی تر خەمگینی دەکات و وا دەکات بەزەیی بە خۆی دابێتەوە. لە ناکەو هەستی کرد لە هەموو شتێکی ماڵی خۆیان غەریبە، لە حەوشەکەیان، لە گوڵدانە گەورەکانی باوکی، لە پاساریەکان، لە هەتاوی دزەکردووی زستان بۆ ناو ژوورەکان، پێشتر بینینی ئینجانەکانی گۆڵ، سەرنجدان لە درەختی بەردار و تەماشاکردنی جلی سەر تەنافەکان، لای ئەو ئاماژەیەکی قوڵ بوون بۆ جوڵە و ژیان و زیندوەتی. ئەوەی مرۆڤەکان بەردەوامن خۆشحاڵی دەکرد، بەڵام ئێستا هەستی کرد خۆی لەو مەخلوقە لاوازانەیە کە ناتوانێت بەردەوام بێت، کە چووە ژووری یەکەم جار چاوی بە تابلۆیەکی گەورە کەوت، نیگارێکی دێرینە، وێنەی چەند باڵندەیەکی تەنیا کە لەسەر قەفەزێکی خاڵی سەیری ئاسوویەکی دوور دەکەن. ئەوە یەکەم جار بوو هەست بکات باڵندەکان بیر دەکەنەوە ئاخۆ بفڕن یان گەڕێنەوە ناو قەفەسەکە. چەندەها ساڵ بوو ئەو تابلۆیی دەبینی، بە جۆرێک وەک بەشێکی ئەبەدی دیوارەکەی لات بوو. تابلۆکە وەها بەو جێگاوە نووسا بوو، وەک هەموو ئەو شتانەی لە ناو ڕەوتی ئاسایی شتەکاندا نوقم دەبن. بوو بەژێر شەپۆلی کوشندەی دیمەنە دووبارە و ئەزەلیەکانەوە. لە چاوتروکانێکدا خۆی وەک تابلۆکە بینی، وەک شتێک کە هەمیشە لێرە لە ناو شتەکاندا بووە و کەس نەیبینیوە. خۆشی بوو بە بەشێک لە هەموو شتەکان، بە بەشێک لەم کۆڵانە، بەشێک لەو شارە، بەشێک لە خەڵک، پەڵەیەکی ئادەمی وەک هەموو پەڵەکانی تر. لە قوڵاییدا خۆشحاڵ بوو کە ئەو خەنجەرەی بەرکەوتووە، هەستی دەکرد ئەو خەنجەرە بەربۆشی و بەتاڵی ژیانی کەوتووە، بەرەو هیچیە کەوتووە کە لە ناوەوەیدا دەژی. لاوازیەکەی لەوە بوو کە نەیدەزانی چی بکات. هەستی کرد حیکایەتی وەک عاشقێک ئێستا بە هەموو شاردا بڵاو بۆتەوە، بێ ئەوەی لە ڕاستیدا خۆی دڵنیا بێت چی لە باردایە، کە خۆی لە ناو جەنجاڵی خوشک و پور و ئامۆژن و پورزا و خاڵەوزاکانی باوکی دابینی، کە ئەو هەموو جۆرە عەترەی هەست پێکرد تێکەڵ بە شێ و ساردی ژوورەکە دەبوون. گێژێکی لە ناکاو دایگرت بۆ ئێستێک فەرشە شینەکەی بەرپێی وەک حەوزێک هاتە بەرچاو، کە ژمارەیەک گوڵی سەرا و کەوتور لە ناویدا مەلە دەکەن. بۆ نیمریشکی کوڵا و هاڵاوی ئەو مەنجەڵە فاسۆلیا گەورانەی پورێکی ڕۆی دەکرد. ئەو هەستی بێزارەی تیا گەورەتر کرد، هەستی کرد لە بری ئەوەی تووڕە بێت دڵی بە برینەکەی خۆی خۆشە، ئەو برینەی کەتا دەمرێت لاوازی خۆی بیر دەخاتەوە. دڵنیا بوو کە سەوسەن فیکرەتی خۆش دەوێت، بەڵام خۆشەویستیەک نییە بتوانێت لە پێناویدا چەقۆ بۆشێنێت. ئێستا دڵنیا بوو پیاوانی لاواز بە جۆرێکی تەواو جیاواز لە پیاوانی ئازا عاشق دەبن. دڵنیا بوو خۆی لە توخمی پیاوە لاوازەکانە. پیاوە زۆر لاوازەکان بە ئەندازەیەک لاوازە، نازانێت دەتوانێت لە ژیانیدا چی بکات، هەتا ئەوەی کۆلێژ تەواو بکات و
ببێت بە دەرچوویەکی بەشی بایۆلۆژی مای قێز بوو لە لای، ببێت بە کەسێک کە لابووری هەیە، ببێت بە مامۆستایەکی لاوازی بایۆلۆژیا، یان بە فەرمانبەرێک لە بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ، یان پاراستنی سامانی ئاژەڵداری. خۆی لە هەموو ئەو ڕۆڵانەدا وەک کەسێک دەبینی کە شایستەی بەزەی و پێکەنینە، ئەوەی وەک عاشقێکی لاواز بژی و بتلێتەوە، خۆی وەک کەسێکی شکستە ببینێت کە ئازارەکانی خۆی بە زەویدا ڕادەکێشێت. نمایشێک بوو زیاتر لەگەڵ ڕۆحیدا دەگونجا، لە کاتێکدا تەواوی خزمەکانی هەرا و هوریایەکی بێسەر و بنیان لە هەموو ژوورەکانی ماڵەکەدا دروست کرده بوو، لە کاتێکدا هەندێکیان لەسەر چەند قاپێکی سەفەری باقلاوایان دەخوارد و هەندێکی دیکەیان بە پێوە پەرداخی شەربەتیان پێبوو. ژنەکان لە گەرمەی دەنگەدەنگدا بوون لەسەر چۆنێتی دروستکردنی قاڵبێک کێکی گەورە بە ڤانێلا و کرێمەوە. مەنسوور ئەسرین دوور لە هەموو خولیا و خەیاڵاتی ئەوان لە خۆی دەپرسی ئاخۆ خۆشەویستی بۆ سەوسەن فیکرەت هێندە قوڵە کە لە پێناویدا بمرێت. بە چاکەتە کۆنەکەیەوە کەمێک لە ناو ماڵەکەدا گەڕا، لە پڕێکدا بە کامەرانی سەلما زۆر سەرسام بوو. ئەو هەرگیز توانای وای لە خۆیدا شک نەدەبرد لە پێناوی خۆشەویستیدا چاقۆ لە یەکێک بدات. لە دڵی خۆیدا گوتی ئەو عاشقێکی لە من گەورەترە، من هیچ نیم لە بەردەم ئەودا، ئەو هەزار جار لە من باشترە. دڵنیا بوو گەر سەوسەن بە چیرۆکەکە بزانێت لە بری ئەوەی بەزەیی پێدا بێتەوە پێکەنینی پێدێت، لە ناخی دڵەوە حەزی دەکرد سەوسەن هیچ شتێک دەربارەی ئەو شەوە نەزانێت، هیچ شتێک. کاتێک لەسەر ئەو قەرەوێڵەیە دانیشت کە بۆیان ئامادە کرد بوو، هەستی بەدەستی قورسی پیاوێکی باڵابەرز کرد، پیاوێک کە گەلێک بەوی قاردەی نواند بە سمێڵێکی ماش و برنج و ڕوخسارێکی چرچوو و گۆنایەکی قوپاوەوە. مەنسوور ئەسرین ناسیەوە، ساقی مەحموود بوو بە خۆی و چاوەشینەکانیەوە کە هەمیشە بریسکەیەکی و قوڵی ژیان لە ناویدا دەدرەوشایەوە. لێی پرسی حاڵی برینەکەت چۆنە؟ نەیزانی چی وەڵام بداتەوە. ئەو گۆرانی بێژێکی ناسراو بوو، بەو گۆرانیانە بەناوبانگ بوو کە لەگەڵ تیپێکی میلیدا تۆماری کردبوون. گۆرانەکانی پڕبوون لە وشەی بازاڕی، بەڵام ئەوەی مرۆڤێک هەیە لەم شارەدا دەتوانێت وەک ئەو شار بژی. شوێنی حورمەت و ڕێزی گەورەی مەنسوور بوو. شارەکە لەوە بەڕێزتر بوو کە مرۆڤ ئاسان بتوانێت تیا ببێت بە شایەر. مەنسوور سەری بەرز کردەوە و گوتی ساقی عاشقی ترت بینیوە لەسەر عاشق کوشت بێتیان؟ گوتی هەموو شتێک لەم کەلاوەیەدا بووە بە تەمسیل، لە من بپرسە لە مێژە ڕووداوی وەک ئەمەی تۆ ڕووی نەداوە، بویە چیرۆکەکەی تۆ بەڕاستی کاری تێکردم. بەهێمنی دەمی لە گوێی مەنسوور نزیک کردەوە و چرپاندی کارێک دەکەم، خەڵک ئاسان حیکایەتەکەی تۆ لەبیر خۆیان نەبەنەوە. بۆستە دەبێت وەک عاشقێکی ڕاستەقینە چیتە مێژووی ئەم شارەوە. ساقی مەحموود نیم گەر شتێکی گەورەم بۆ نەکردی. مەنسوور ئەسرین هەستی بە ڕاشڵەکانێکی ناوەکی قوڵ کرد، ئەوەی هەموو شار وەک عاشقێکی گەورە بیناسن لە دڵەوە دەیترساند. ئەوە حیکمەتێکە دواتر پیریش بێت کەس لە بیری ناچێتەوە. ئەوە حیکایەتێکە دواتر پیریش بێت کەس لە بیری ناچێتەوە، هەتا بۆ نەوەکانی دواتریش جێدەمێنێت. ئێستا دڵنیا بووە و چەقۆیە بۆ هەتایە ژیانی گۆڕیوە. لە ناخی دڵەوە ویستی تکا لە ساقی مەحموود بکات، هیچ شتێکی بۆ نەکات و لێی گەڕێت لەگەڵ ئازارەکانیدا تەنیا بژی، بەڵام نەیتوانی هیچ بڵێ چونکە دروست نەیدەزانی ساقی مەحموود دەیەوێت چی بکات. بەشی 12 لە ئێوارەی هەمان ئەو ڕۆژەدا کە مەنسوور ئەسرین لە خەستەخانە هاتە دەرێ، خالید ئامون بۆ ئەوەی چیرۆکی خۆشەویستەکەی باس بکات سێ خزمی نزیکی خۆی کۆ کردەوە. هەرسێکیان کەسانی ناوداری ناو حەشیرەتی ئامون بوون: سەلامی ئاسنگەر، قەلەندەر ئامون، لەتیف ئامون.
سێ پیاوکە هەرسێکیان ڕابردوویەکی پڕ و ژیانێکی جەنجاڵ ژیاون. سەلامی ئاسنگەر گەورەترین چەکفرۆشی شار بوو، بەنهێنی بازرگانی چەکی سوکەڵەی دەکرد. قەلەندەر ئامونیش بەرپرسی کۆنی تۆپخانەکانی شۆڕش بوو. لە ساڵانی 60 و 70دا ناوێک بوو لە تەواوی کورتستاندا ناسرا بوو. لەتیف ئامونیش مامۆستایەکی سەرەتایی کە دەمێ ساڵە وازی لە قوتابخانەیە ناوە و خەریکی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی کۆنا. سێ پیاو کە خالید ئامون دەزانێت گەرکۆ ببنەوە چ پێڕێکی ترسناکیان لێ دەردەچێت. هەرسێکیان سێ گرنگترین عەقڵی عەشیرەتی ئامون بوون. هەریەکەیان کۆمەڵێک مەدالیای نەبینراویان بە سنگەوەیە، وەک ڕەمزی ئیشکردنێکی بێوچان و دوور و درێژ بۆ ئامونیەکان. ئەوەی عەشیرەتی ئامون بەسەر تۆپی هەموو عەشرەتەکان دەزان و شێخەکانی ئامون لە پلەپایی پیاوە هەرە گەورەکانی مێژوودا تەماشا دەکەن. خاڵی سەرەکی و هاوبەشی نێوان هەرسێکیانە. خالید ئامون بەر لەوەی بانگیان بکات بیرێکی تەواوی کردبوو و لە ناو زیاد لە دەناودا ئەو سیانەی هەڵبژارد. لەبەرەوەی هەرسێکیان لە ئامونیە فانەتیک و دەمارگیریەکان بوون کە شەرەفی هەر پیاوێکی ئامونی وەک شەرەفی تایبەتی خۆیان سیر دەکەن. خالید لە ژوورێکی کبدا کە سۆپایەکی داگیرساوی زۆر گەورە و گەرمی تێدا بوو بە وردی و ڕاشکاوانە باسی دڵی خۆی و عەشقی لە ناکاوی سەوسەن فیکرەتی بۆ کردن. چیرۆکی شەڕەچەقۆی ژێرزەمینەکە و ئەو دوو عاشقە سەرسەخت و بەهێزەی لە پێشدەمی داوەستاون. دڵنیا بوو هیچ یەکێ لەم سێ پیاوە گاڵتە بە چیرۆکەکەی ناکەن، بەڵام دڵنیاش بوو کەسیان هەڵەشەنین و هەنگاوی بەپەلە نانێن. دوای بیرکردنەوەیەکی درێژ هەرسێ پیاوەکە بڕیاریاندا کە باشترە سەرەتا بچنە خوازبێنی کچەکە و چاوەڕوان بکەن هەنگاوەکانی داهاتوو بەرەو کوێ دەڕوات. هەرسێکیان گوتیان کە هەموو مرۆڤێکی عاقڵ بەو جۆرە دەست پێ دەکات. لە شەوی داهاتوودا دوای کۆبوونەوەیەک کەپتر لە 35 پیاوی ناسراوی عەشیرەتی ئامونیەکانی تێدا بوو لەسەر سفرەیەکی درێژ کە پڕ بوو لە قەلی برژا و مریشکی ئاخنرا و بە برنج، کفتەی گەورە، قاوە قیمەی بادەماوی، لەگەنی چیا، ئاسای پڵاو. بڕیاریاندا کە 5 پیاو هەڵبژێرن بچێت بۆ خوازبێنی سەوسەن فیکرەت، واتە جگە لەو سێ کەسەی سەرەوە سەمەی کەرەمی ئامونی سەر عەشرەتی ئامونیەکان بڕیاری دانوێنەرێکی تایبەتی خۆی بخاتە ڕێزی خوازبێنیکەرانەوە و لەپاڵ ئەواندا فەوزی بەگی شیدانە تا وەک قسەزانترین کەسی خێڵەکە قورسایی خۆی بخاتە ئیشەکەوە. ئەوە یەکێک بوو لە شەوە جەنجاڵەکانی ژیانی خالید ئامون. چەندین ساڵ بوو هەمیشە شەوانی پێش خوازبێنی پیاوان لەسەر سفرەیەکی درێژ کۆ دەبوونەوە تا وەفدی خوازبێنیکردن هەڵبژێرن. لەو چەند ساڵەدا خالید ئامون چەندین جار لەو ئێوارە خوانانەدا بەشداری کردبوو. لەو جۆرە دانیشتانەدا هەمیشە دەچووەوە ناو خۆی و بێ ئەوەی هیچی گرنگ بڵێت لە سوچێکەوە چاوەدێری دەکرد. ئامونیەکان عەشرەتێکی گەورە بوون. لە سەرەتای سەدەی 20 داوازیان لە وڵاغداری و دروستکردنی پەنیری پێستە و قەلبەخێوکردن هێنابوو تا بگوازنەوە بۆ شار، بەڵام وەک عەشرەتێکی یەکدەست هاوبەندی خۆیان نەدۆڕاندبوو. دوای ماوەیەکی دوور و درێژ لە شاردا هێشتا نەریتی خێڵەکی خۆیان پاراستە بوو بە چەشنێک عەشرەتەکانی تر بە خیلیان پێدەبردن. سەرگەورەکانی خێڵەکە چ لای دەوڵەت و چ لای حیزبە سیاسیەکان حورمەت و سەنگی خۆیانیان هەبوو. بەوە ناسرابوون کە هەفتانە پیاوانی خێڵ بە نورە لە ماڵێکدا کۆ دەبنەوە و خوانی گەورە دەڕازێننەوە. لەو داوەتە گەورانەدا بەردەوام قاپ بە ئاسمانەوە بوو. سینی ئەم دەستە و ئەو دەستی دەکرد. سوراعی جۆرا و جۆر دەهات و دەچوو. خالید ئامون لەو دانیشتن و کۆبوونەوانەدا هەستی بە دڵنیاییەکی گەورە دەکرد. هەستی ئەوەی هێز و پشت و پەنایەکی گەورەی هێناوەوەی دادەکرد. ئێستا کاتی ئەوە هاتبوو بەڕاستی داوای یارمەتی لە ئامونیەکان بکات. بە درێژایی 30 ساڵی ڕابردوو هیچ کات ڕێکەوتی نەکردبوو ئامونیەکان لە مەسەلەی ژن و ژنخوازیدا شکست بهێنن. قورساییان لە بازاڕ و لە ژیانی سیاسیدا هۆیەکی گەورەی ئەو سەرکەوتنەیەک لە دواییەکانیان بوو. ئەمە جگەلەوەی سەیکەرەمی ئامونی وەک سەر عەشرەت
کەسێکی دیپلۆمات و لێزان بوو. ئەو شەوە کە خوازبێنیکەرە ئەمونیەکان چون بۆ ماڵی فیکرەت گوڵدانچی، فەوزی بەگ بە پۆزی پیاوێکی پیری خوێندەوارەوە، نەوەک بە پۆزی عەشرەت چیەکەوە لە پێشی هەمویانەوە بوو. فەوزی بەگ یەکێک بوو لە هەرە قسەزانەکان، کەسێک بە وردەکاریەکی زۆرەوە وشەکانی هەڵدەبژارد و زیادەڕۆیەکی گەورەی لە دەرخستنی کوردیزانیدا دەکرد و هەوڵی گەورەی دەدا داڕشنەکانی لە توانای کەسانی ئاسایی بە دوور بن. هەموو ناوبانگی فیکرەت گوڵدانچیان وەک پیاوێکی خوێندەوار بیست بوو، بەڵام فەوزی بەگ خۆی لە هەر زانایەکی دنیا بە زیرەکتر دەزانی. پێی وانە بوو فیکرەت گوڵدانچی بە عیلم بتوانێت بیگرێت. دڵنیا بوو فیکرەت گوڵدانچی وەک ئەو سێجار شاهنامەی خوێندووەتەوە و وەک ئەویش زۆربەی بەشەکانی ڕسالەت الغوفرانی مەعەری لەبەر نییە. ڕاستە زانین و زانستەکەی فەوزی بەگ گەلێک کلاسیکی و کۆنەباو بوو، بەڵام جەلالەدینی ڕۆمی بەڵام فەوزی بەگ باوەڕی بەبوونی زانستێکی جیاواز نەدەکرد کە لە خیام و حافزی شیرازی و جەلالەدینی ڕۆمی تێپەڕاندبێت. هیچ جۆرە تێگەیشتێکی بۆ ئەو زانست و زانینیانە نەبوو کە لە خۆرئاواوە دەردەچوون. مەسەلەکە هەر ئەوە نەبوو کە تیان نەدەگەیشت، بەڵکو پێی وابوو زانستەکانی خۆرئاوا عەقڵ لە گێژنە دەبەن و لەسەر ئاسنەڕێی خۆی دەری دەکەن. شەوی خوازبێنەکە فیکرەت گوڵدانچی لە دەرەوە بوو کە هاتەوە و ئەو هەموو پیاوانە ناسی لە ماڵی خۆی دابینی. بۆ ئێستێک لە بەرچاوی میوانان شپرزە و پەشۆکاو دەرکەوت. پیاوانی قسەزانی عەشرەتی ئامون بە زمانە شیرینەکەی خۆیان هێوریان کردەوە و لەگەڵیاندا کەوتنە باسی ڕووداوە سەیرەکانی دنیا. گوڵدانچی بە وردی گوێی لە فەوزی بەگ گرت کە زوو هەندێ بەیتی فارسی تێڵکێشی قسەکانی دەکرد و بە شێوە خوێندنی پیاوە کۆنەکان و نمونە و حیکایەتی دەربارەی پێویستی تێکەڵاوبوون و نزیکبوونەوەی ئادەمیزادەکان لە یەکتر دەگێڕایەوە. فیکرەت گوڵدانچی زوو لە قسەکانی فەوزی بەگەوە تێگەیشت کە لە بەردەم پیاوێکدایە لە گرنگترین مەرجەعی ڕۆشنبیری لە لای هێشتا حیکایەتەکانی کلی لەو دمنەی بەیدەبایە. خێرا ئەوەشی خوێندەوە کە ئەمانە پێڕێک خوازبێنیکردن و بۆ داوای یەکێک لە کچەکانی هاتوون. کەزانی ئەم پیاوانە بۆ خوازبێنی خانمی بچکۆلە هاتوون، ماوەیەک لە بێدەنگی قورس دایگرت و دواتر بێ ئەوەی دوو دڵ بێت گوتی هەر لەم هەفتەیەدا کوڕێکی دیش داوای دەستی کچەکەی کردووە. ئێستا شتەکان لە خەیاڵی خۆی و خانمە بچکۆلەکەشدا کەمێک ئاڵۆز و تێکەڵ دەردەکەون، لەبەر ئەوە دەبێت ماوەیەکی درێژیان بۆ بیرکردنەوە بدەنێ. پیاوانی ئامون خۆیان وا دەرخست کە گەلێک بە گفت و تیافکرینی فیکرەت گوڵدانچی خۆشحاڵن. هەر پێنجیان وەک پێنج پیاوی بەختەوەر خۆیان نیشاندا. هەمیشەش پیاوانی ئامونی لە بۆنەکاندا و لە پێشدەم خەڵکدا خۆیان بەختەوەر نیشان دەدا. هەر پێنجیان ناوی کامەرانی سەلمایان دەزانی، دەشیان زانی بۆیە وا بە خێرایی هاتوون تا ڕێگا لە کامەرانی سەلما بگرن، بەڵام ڕوخساریان بە هیچ جۆرێک ئەو نهێنی ئاشکرا نەکرد. داسێتی سێم دیوی دووەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. کە دوایی ڕۆیشتن فیکرەت گوڵدانچی بیری لە فەوزی بەگ کردەوە. هێندەی وەک کەسێک کاتە پێشچاوی مایی بەزەییە، وەک کارەکتەرێکی ڕۆشنبیر نهاتە بەرچاوی. فیکرەت گوڵدانچی بە درێژایی ژیانی گاڵتەی بەوانە هاتووە کە زۆر هەوڵ دەدەن خوێندەوار دەربکەون، هەمویان نەخوێندەوارن. فیکرەت گوڵدانچی بەر لەوەی بچێتە ژێر جێگاکەیەوە و لێفەکە بەسەر خۆیدا بدات، لە نیهانی خۆیدا وابیری کردەوە. بەشی 13. سەوسەن تەنیا لە کۆتایی هەفتەدا دوای گەڕانەوەی مریەم لە زانکۆ بە برێنداربوونی مەنسوور ئەسرینی زانی. مریەم وەک ڕەشەبا هەر بەجلی زانکۆ خۆی کرد بە ماڵی فیکرەت گوڵدانچیدا. دڵنیا بوو ئەو کچە بێهۆشە تا ئەو کات هیچ شتێکی لەسەر ئەو ڕووداوە نەبیستووە. بە زمانە پڕهەڕەشەکەی خۆی کە لە دایکەوە مەحسوومە گوڵدانچی بۆی مابەوە. بە دەنگە کەمێک گڕوپیاوانەکەی لە چەند چرکەیەکدا تەواوی چیرۆکەکەی بۆ سەوسەن و پڕوشە گێڕایەوە و بە سەوسەنی گوت: تۆ چ کچێکی گێژ و گەمژەی، لە دەرەوە خەڵک لەسەر تۆ شەڕەچەقۆ دەکەن و تۆش لێرەدا خاتونەنی بابوونەنی لەناو ئەم کتێبانەدا دانیشتویت و ئاگات لە هیچ نییە. من لە ژیانمدا مەخلوقێکی بێباکی وەک تۆم نەبینیوە. کچم، نەخۆشیان پێم بڵێ
چ دەردێک لە دڵتدایە بە ئێمەی داما و ناخوێنرێتەوە؟ بەڕاستی من تێناگەم کە بیر لە تۆ دەکەمەوە تەواو تووشی سەرێشە دەبم. مریەم لە گێڕانەوەی حاڵی مەنسوور ئەسریندا وێنەکاریەکی گەورەی کرد و گوتی کە کوڕەکە 4 ڕۆژ بێهۆش بووە، هیچ کەس بەتەمای نەبووە، دکتۆرەکان دەستیان لە ژیانی شتووە و تەنیا موعجیزەیەکی خودایی بەهانایەوە هاتووە و ڕزگاری کردووە. دوجاریش گوتی ئەوەی مەنسوور ئەسرینی بریندار کردووە کوڕێکی شەلاتی و نەخوێندەوار و چەقۆکێشە بە ناوی کامەرانی سەلماوە. سەوسەن فیکرت بێ ئەوەی زۆر خۆی بە وەڵامدانەوەی مریەمەوە سەرقاڵ بکات. بە ساردێکی گەورەوە گوتی بۆ دەبێت من بزانم پیاوان چی دەکەن؟ بۆ پێت وایە دەبێت سەری خۆم بە شەڕی دوو کەسی نەفامەوە بێئێشێنم کە ناسم. وەڵامەکەی بۆ مریەم سنوورە ئاسایەکانی بێباکی دەبەزاند و گەلێکیش بێڕەحم و دڵڕەق دەینواند. مریەم جارێکی دی دەستی ڕاوەشاند و بە دەنگی بەرز گوتی مەنسوور ئەسرین کوڕێکی زۆر ناسکە، تێدەگەیت من دەچم بۆ لای سڵاوی تۆشی بۆ دەبەم، چونکە دەزانم ئێستا هەر قسەیەک لە تۆ دڵی ئەو کوڕە بەسە زمانە چەند خۆش دەکات. تێدەگەیت دەبێت هەستی ئەوەت هەبێت کەم مەخلوقە ناسکە لەبەر تۆ خەریک بۆ بمرێت، لەبەر تۆ ئاخر هەر کچێکی تر بێت دەست دەکاتە ملی کوڕە و دەڵێت عەزیزم هەر ئێستا بمبە بۆ خۆت کە من ئەوەندە قەدر و قیمەتم لای تۆ هەیە، من موڵکی تۆم، بەڵام تۆ سەوسەن خان من هیچ لەو شتانە تێناکەم کە بەسەر و کەللەتدا تێدەپەڕن، هیچ حاڵی نابم. سەوسەن فیکرت گەلێک ماندوو بوو. بێ ئەوەی مریەم یاخود پڕوشە شتێکی تایبەتی لێ دەنگیدا بخوێنێتەوە گوتی خوای گەورە پیاوان بۆ هاگەمژن؟ مریەم تۆ پێم بڵێ پیاوان بۆچی وا بێمێشکن؟ بۆ بە من دەڵێیت من کە هیچ نازانم؟ دوای ئەوە منە و کوڕم بەلاوە سیرترە کە چەقۆکانی لە مەنسوور داوە. ئەوە هەمان کوڕەکە 4 شەو لەمەوبەر هاوڕێکی خۆی نارد بۆ خوازبێنیم، ئەویش وەک مەنسوور ئامادەی قوربانیە، وانە هەردووکیان وەکو یەکوان، هەردووکیان وەکو یەکوان. هەواڵی خوازبێنیکردنی کامەرانی سەلما بۆ سەوسەن کەمێک مریەمیش بەرزە کرد. سەیری لێهات سەوسەن هەردووکیان لە یەک ئاستا دەبینێت. سەوسەن کە قسەی دەکرد مرۆڤ هەستی ئەوەی هەبوو کە هێندە ناسکە وەک توحفەیەکی کریستاڵ ئێستا ناکەمێکی دی دەشکێت، بەڵام ئەو ناسکیە لە ئەندازە بەدەرەی هاوشانی ناسکی دڵ نەبوو. بەشێک لە غەمگینی و هێمنیەوە بەشتێک لە غەمگینی و هێمنیەوە گوتی ئاخ مریەم لێگەڕێ، من شوو بە هیچ یەک لەم دوو پیاوە ناکەم کە لەسەر خۆشەویستی شەڕ دەکەن. تێدەگەیت لەوە تێناگەم مانای چی پیاوان لەسەر خۆشەویستی شەڕ بکەن؟ هەست دەکەم شتەکان پەیوەندیان بە منەوە نییە، بەڵکو پەیوەندی بەوەوە هەیە ئەو پیاوانە نازانن دنیا چییە. ئاخ مریەم هەر پیاوێک بزانێت دنیا چییە لەسەر کچێک شەڕ ناکات. هەر پیاوێک بزانێت دنیا چەند گەورەیە لەسەر کچێکی نەخۆشی وەک من چەقۆ ناوەشێنێت، وانە؟ پڕوشە دڵنیا بوو بیرۆکەی گەورەی دنیا کە لەسەری سەوسەندا سەوز بووە دەگەڕێتەوە بۆ هەموو ئەنسکلۆپیدیا و فەرهەنگ و ئەتڵەسە جۆرا و جۆرانەی لە منداڵیەوە لە ناویاندا دەژی، بەڵام مەکرێکی کشانەشی لە قسەکانیدا دەبینی کە خاڵی نەبوو لە شەڕانگێزی. ئێستا هەموو لە تایەفەی گوڵدانچیدا لەو باوەڕەدا بوون کام کیژە هەرچەند گەلێک ناسکە، بەڵام گەر بێوێت دەتوانێت زۆر دڵڕەق بێت. دەبێت بڵێم کە پڕوشە بەتڵ زۆزیەکی گەورەوە بە مەراقی کچێکەوە کە نایەوێت هیچ لە باوکی بشارێتەوە هەموو هەواڵێکی گرنگی سەوسەنی بۆ فیکرت دەگێڕایەوە. لەو کاتەوەی هاتبوون بۆ شار و دوای بڕیاری سەختی سەوسەن بۆ واسێنان لە خوێندن کچەکەوا دەردەکەوت کارەکتەرێکی ناوازەتری لە کارەکتەری یاسایی هەبێت. هەندێ ڕۆژ تا شەو درەنگ لە ناو کتێبخانەکەی باوکیدا دەمایەوە، هەندێ جار باوکی ڕادەسپارد هەندێک کتێبی تایبەتی بۆ پەیدا بکات. جارێکیان داوای کرد ئەتڵەسی جیهانی کۆنی لە یەکێک لە کتێبخانەکانی بەریتانیەوە بۆ بکڕێت، ئەتڵەسێک کە کیشۆرە نوغڕۆکان و خەزێنە ژێر ئاو کەوتۆکان و مەملەکەتە بە باچوەکان و شوێنەکانیان نیشان دەداتەوە. جارێکیش داوای کرد فەرەنگی بەردەزێڕ و خشڵە گرانبەها و یاقوتە دەگمەنەکانی بۆ پەیدا بکات. بەوەدا گوڵدانچی ناسیاوێکی دێرینی لە دەرەوەی وڵات هەبوو. خۆشبەختانە هەر بەرگێک لەو کتێبە گرانبەهانەی داوا بکردایە لە ماوەی چەند هەفتەیەکدا بەدەستی دەگەیشت. بە جۆرێک لە ماوەی چەند مانگێکدا فەرمانبەرەکانی دایرەی پۆست گوڵدانچیان لەسەر لە هەر کەسێکی دیکەی شارەکە باشتر دەناسی. ئەو پیاوە بەوی قارە باڵا بەرزە سەر و ڕیشسپیە کاردەم
بە هەفتەیەک یان زیاتر بەر ڕێگەیشتنی کتێبەکان سەردانێکی دائیرەی پۆستی دەکرد بۆی فەرمانبەرەکان لە گەیشتنی ڕوزمەیەکی گرنگ ئاگادار بکاتەوە. سەرەتا باوکی وای دەزانی کچەکە یەکێکە لەو توندڕەوانەی دەیەوێت بە ڕێگەی تایبەتی خۆی لە زانستدا قوڵ ببێتەوە. بەڵام سەوسن ڕۆژێکیان پێی گوت: بابە، من زانستم بۆ گرنگ نییە، لە داهاتووشدا هیچ کات زانستم بەلاوە گرنگ نابێت، بەڵام مەبەستمە بزانم دنیا چی تێدایە. دیارە کچەکە لەوە منداڵتر بوو باوکی بوێرێت بە تەنیا بینێرێت بۆ دەرەوەی وڵات، بەڵام بۆ ئەوەی وەک باوکێکی ڕێگر و ناحەز دەرنەکەوێت ڕۆژێک لەسەر ناخواردن پێی گوت: سەوسن، گەر بەڕاستی لەتواناتدایە بەرگە بگریت، دەتوانم هەوڵێک بدەم بۆ ئەوەی سەفەر بکەیت و بڕۆیت بۆ دەرەوەی وڵات. ئەگەر دەزانی بەوە ئاسوودە دەبیت بڕۆ، لەوێ بە ئارەزووی خۆت دنیا ببینە، من لاریم نییە و ڕێگریت ناکەم. کچەکە بە زەردەخەنەیەکەوە گوتی: بابە، من لەوە لاواسترم کە تۆ تێم دەگەیت. تۆ زوو لە یادی دەکەیت کە من کچێکی نەخۆشم، دوای ئەوە تۆ پارەت نییە، تێدەگەیت سەفەرێکی وەها پارەیەکی زۆری دەوێت. اینجا چی بە تۆ دەڵێن؟ ها چیت پێ دەڵێن گەر کچێکی گەنجی وەکو من بە دنیادا بەڕەڵا بکەیت؟ نازانی تۆ لە چ شارێکدا دەژیت؟ بیرت لەوە کردووەتەوە چەندە بریندارت دەکەن؟ گەر من بەتەنیا بڕۆم، شەرەفی هەموو گوڵدانچیەکان دەکەوێتە بەرتانە. گەر من وەک کچێکی خراپ ناوم بڕوات، ئەو کات پرۆشە شوو ناکات، ڕەنگە ئامۆزا و پورزەکانیشم شوو نەکەن. وانییە بابە؟ گەر من بڕۆم ئیتر ناتوانم تۆش ببینم، ناتوانم کتێبخانەکەش ببینمەوە. باوکی دڵنیا بوو کچەکە لەسەر حەقا، دڵنیاش بوو سەوسن لەوە بێ قەوارە و کەم تواناترە هەموو ژیانی لە سواری کەشتی و فڕۆکە و شەمەندەفەرەکاندا بباتە سەر. ئەو هەر ئەو ڕۆژە بە باوکی گوت: فکرت گوڵدان چی؟ من دەزانم دنیای ڕاستەقینە لە دەروی ئەتڵەسەکان و وێنەی ناو کتێبەکان چۆنە، بەڵام دەمەوێت تێبگەم خەڵک چۆن دنیا دەبینن. دنیا خۆی زۆر خۆش نییە، بەڵام ژیان لەگەڵ ئەوانەدا کە دنیایان بینیوە، دانیشتن لەگەڵ ئەوانەدا دڵم ئاسوودە دەکات. من کچێکی نەخۆشم، بابە، گەر بەرامبەر خۆم دڕق نەبم ناتوانم بژیم. سەوسن فکرێت ئەو گوزارەی زۆر بەکاردێنە: من کچێکی نەخۆشم، من کچێکی نەخۆشم. هەموو دایانزانی کە بەرامبەر خۆی دڵڕقە. مریەم ئەو ڕۆژە بەو سروشتە تووڕە و نەئارامی خۆیەوە بە سەوسەنی گوت: تۆ لە عمرێک دایت، دەبێت شتێک لە سۆز و هەستت تێدا بێت، دەبێت دڵت بە حاڵی خۆشت بسووتێت. من لە تایافەی گوڵدانچیدا کچێکی ترم نەدیوە وەک تۆ خوێن سارد بێت. خۆیە گەر تێم گەیشتە چی لەو دڵە خاڵی تۆدا دەسوڕێتەوە؟ خودایە گەر تێبگەیشتمایە چی لەو دڵە خاڵی تۆدا دەسوڕێتەوە؟ چی؟ بەڵام پرۆشە تۆ پێم بڵێ، تۆ فریام بکەوە، ئەم کچە چ دەردێتی؟ بەڕاست کچانێ لە بەغدا گەورە دەبن، هەمویان وەهان؟ دەبێت هەموو هەمان دەردیان هەبێت؟ زۆر جارکان بێباکەی دەبینم، خەریکە لەوەش خۆم دەچم. ئەو ڕۆژە کە مریەم لە لای ئەوانەوە هەستا بچێت بۆ سەردانی مەنسوور ئەسرین، سەوسن لە بەردەرگاکەوە بانگی کردەوە. لە یەکێک لە ئینجانەکانی باوکیدا گوڵەکی سپی بچڕی و دای بە مریەم و گوتی: ئەو گوڵە بدە بە مەنسوور ئەسرین، بەڵام پێی بڵێ دڵی زویر نەبێت و بە هەڵە لەم گوڵە بچکۆلانەیە تێنەگات. من دەزانم پیاوان چه حکایەتێکی دوور و درێژ و بێمانە لە گوڵێکی وەها دروست دەکەن. گەر دەتوانیت تکای لێ بکە تا بۆ هەتایە من لەبیر خۆی بباتەوە، چونکە پێدەچێت دوجار من شوو بە کەسێکی تر بکەم. ئەوە یەکەمین گوڵ و دوهەمین گوڵ بوو. سەوسن فکرێت لە ژیانیدا پێشکەش بە مرۆڤی بکات. بەشی چواردە. هەواڵی خوازبێنیکردنی کتوپڕی یەکێک لە ئامونیەکان بۆ سەوسن فکرێت لە شاردا دەنگدانەوەیەکی گەورەی هەبوو. لەوانەیە ناوبانگی چیرۆکەکەی سەوسن فکرێت لە بنەڕەتدا بگەڕێتەوە بۆ ئەو خوازبێنیکردنە و ڕووداوەکانی دوای ئەو. بەڵام جگە لەو خوازبێنیە دووشتی کتوپڕ لەبەرەی مەنسوور ئەسرینەوە ڕوویاندا بوونەمایی زیاتر بڵاوبوونەوەی حیکایەتی خانمی سەوسن و خوازبێنیکەرە شەیداکانی. یەکێکیان ئەو شیعرە ناسکە بوو کە یەکێک لە شاعیرە هاوچەرخە گەنجەکان لە گۆڤارێکی ئەدەبیدا بڵاوی کردەوە و ستایشی عاشقێکی تێدا دەکات کە لە ژێرزەمینێکی چڵکندا لە پێناوی عاشقدا ئامادە بووە بمرێت. کابرا شیعرەکەشی بەڕوون و ئاشکرا پێشکەش بە مەنسوور ئەسرین کردووە. لەوەش بترازێت ساقی مەحموود لە هەمان هەفتەدا لەو تەلەڤیزۆنە تەنها و لۆکاڵەوە کە بەرنامەی بۆ ئەو دەڤەرە بڵاو دەکردەوە گۆرانیەکی پەخش کرد.
بە شێوەی لاوەک و حەیرانە دێرینەکان چیرۆکی ئەمان ڕووداوی دەگێڕایەوە. ساقی لە گۆرانەکەیدا لە چەندین جێگادا ناوی سەوسەن فیکرەت دەیەنێت و گۆرانەکەی پڕ کردووە لە دێڕی وەک سەوسەنەکەی خۆم، سووسەی دڵاکەم، سەوسەن ئامان و سەوسە باوانم. گۆرانەکانی ساقی مەحموود گۆرانی بازاڕی ڕاستەقینە بوون. لەوانەی لە مەزادخانەی هەموو شارەکانی کوردستان لەسەر کاسێت تۆمار دەکران و دەفرۆشتان. شۆفێری پاسەناوخۆی و ئەوانەی لە نێوان شارەکان و سەر هێڵە دەرەکیەکان کاریان دەکرد گوێگری ڕاستەقینەی ساقی بوون. دەبێت بڵێم شعرەکەی مستەفا هەژار و گۆرانەکەی ساقی مەحموود مەسەلەی خوازبێنیکردنەکەی سەوسەن گوڵدانچیان گۆڕی بۆ کێشەیەکی گشتی کە ساڵانێکی درێژ هەموو خەڵکی شار پێوەی سەرقاڵ بوون. هەواڵی خوازبێنیکردنی ئامونیەکان مەنگوڕی بابە گەورەی گەلێک سەغڵەت کرد. تا داهات شتەکان سەختتر داهاتنە پێشچاوی. ئێستا دەیزانی شانسی کامەرانی سەلما تا بێت بچووکتر دەبێتەوە. ئەو ڕۆژەی ئامونیەکان هەواڵی خوازبێنەکەی خۆیان بڵاو کردەوە. دوای چەند سەعاتێک هەواڵەکە گەیشتە کامەرانی سەلماش. هەواڵەکە کەمێک ڕای چڵەکاند و تێیگەیاند ئەمە شەڕێکی سەختترە لەوەی ئەم سەرەتا دەیبینی. بەڵام دڵنیا بوو ئەمیش هەروە ئاسان بەردەمی کەس سۆڵ ناکات. ئەو کات کە هەواڵەکەی بیست لە چایخانەی پەپولەی ئازاد دۆمینەی دەکرد لە بەرچاوی هەمووان سوێندی خوارد کە تا ڕۆحی تێدا بێت لەگەڵ هەموو هێزێکدا شەڕ دەکات و ئامادەیە تا کۆتایی بجەنگێت. هەرەو ڕۆژە بەهێمنی لە چایخانەکە ئاستا پولەکانی دانا و چوو بۆ لای مەنگوڕی بابە گەورە. لە ڕاستیدا و هێزە ناوەکی کامەرانی سەلما دوای بیستنی هەواڵەکە پیشانیدا هێزێکی ڕاستەقینە و تەواوەتی نەبوو. گەنجەکە لە ناوەوە هەستی بەلاوازیەک کرد پێشتر لە خۆی دانەی بینی بوو. کاتێک مەنگوڕی بابە گەورە چاوی پێکەوت هەندێ ئاڵوگۆڕی سەر ڕوخساری خوێندەوە تێگەیشت ئەم گەنجە هەوڵی دەدا گەلێک شەڕەنگێز و توند دەربکەوێت. بەڵام مەنگوڕی بابە گەورە گوتی ئامونیەکان حەشرەتێکی بەهێز و گەورەن. من خۆم خالید ئامون دەناسم، دەزانم چاتیوێکی مەکردار و فێڵزانە. چەند ساڵێکە لە بازاڕدایە. ئەوەی بەو جۆرە چاوی خستوۆتە سەر سەوسەن فیکرەت شتێکی عاجبایەتیە. من وەک کەسێکی بێنرخ تێگەیشتوم، من وەک کەسێکی بێخێر تێگەیشتوم. بە قەبری مردووی هەمومان بەردەوام حسابی پاشەڵێکی چڵکنم بۆ کردووە، حسابی دەرپەیەکی بۆ گەن کە هیچی تیابەستە نییە. هەر وەک کەسێک بینیومە کە دڵی بەو ژنە هەرزانانە خۆشەکە لە پشتی کۆگاکەدا بە هەندێک حەتری بێبۆن و سوراوی هەرزان یان بە تۆزە دینارێک لەسەر فەردەی جلە تورکیەکان دەیانگەوزێنێ. بەڵام ئەوها جوان ناس بێت حەز لە سەوسەن فیکرەت بکات؟ نا، شتیوان ناچێت بە خەیاڵمدا. هیچی لە جوان ناس ناچێت. پتر لە قاچاقچیەک دەچێت پارەی خورابێت. شێوەی سیرکردن و وەستانی شتێکی تێدایە مرۆڤ تووشی ژانەسک دەکات. باوەڕ ناکەم کچێکی وەک سەوسەن فیکرەت سەر و چاوێکی وەهای خۆش بوێت، یان نازانم لەوانەشە. بە درێژایی ژیانم زۆربەی ئەو قسانەی لەسەر ئافرەت کردو من هەڵە بوون. بەڵام ئەوەی ترسناکە ئامونیەکان بە هەموو چەک و تفاقی خۆیانەوە چوونەتە پشتی. لە 32 ساڵی ڕابردوودا هیچ ئامونیەک لە مەسەلەی ژن و ژنخوازیدا نەیدۆڕاندووە. ئەوەی من بزانم و لە بازاڕدا بڵاوە ئامونیەکان تا ئێستا نەچوونەتە خوازبێنی کچێک و بۆیان نەبێت. لەبەرەوە گەر ئێمە بچینە شەڕەکەوە دەبێت بزانین شەڕێکی ڕاستەقینەیە کە کلکی شێری تیادا قرتێت. ئامونیەکان وەک ئەو هەتیوە ڕیوەڵەیی زانکۆ نین. ئەوان عەشرەتێکی گەورەن، خەڵکێکی زۆر شەڕانیان هەیە کە دەست بە قوونی سەگدا دەکەن. لە منی وەربگرە، گەر بزانین شەڕەکەمان پێناکرێت دەبێت پەشتەماڵێکی باش ببەستین و هەرزوو بەرجوڕنەکە چۆڵ بکەین. تۆ خۆت دەبێت پێم بڵیت من چی بکەم، ڕابکەم یان بوەستم. کامەرانی سەلما گوتی تۆ دەڵێیت چی مەنگوڕ، تۆ بیت لە شوێنی من چی دەکەیت؟ من ناتوانم هەروە ئاسان واز بێنم. مەنگوڕ دەیگوت یوسف کەویار بە ڕەحمەت بێت دەیگوت شەڕ بەبێت ترس خۆش نییە. لە شەڕی ڕاستەقینەدا پیاوی وەکو ئێمە لە پێشدا ئەژنۆی دەلەرزێت، لەوانەیە لە دواییشدا ئەژنۆمان هەر بلەرزێت. دوای ئەوە کێچ وزانێت گەر سەوسەن فیکرەت بڕیار بۆ تۆ بدات ئەو کات حسابی ئامونیەکان پاکە، یەکسەرە حسابیان پاکە. حیفە هەر لە ناوڕاستی ڕێگادا وەک قەلی گرگن باڵشۆڕ بکەین و بڵین تەواو، وەکو قەتەی نەخۆش بچینەوە کونەکەی خۆمان. ڕاستە ئامونیەکان بەهێزن، بەڵام بەهێزترین لایەن ئەوەیە کە سەوسەن هەڵی دەبژێرێت. گەر سەوسەن تۆی بەدڵ بێت ئەوە حسابیان پاکە،
بۆیە دەبێت بەردەوام بین، خوازبێنیکەرانی خۆمان بنێرین، وا بجوڵینەوە وەک ئەوەی هیچمان نەبیستووە. بە ناموسی دایکی خۆم و خۆت هەندێک جار گوێیەکی کەڕ لە چەقۆیەکی تیش چاکترە. یەکەم جار گوێ کەڕەکەی خۆمان دەدەینە ئامونیەکان، دواتر سەیر دەکەین بزانین چی دەبێت. کامەران لە ناخەوە وەک گیانەوەرێکی برینداری لێهاتە بوو. گەرچی دەیویست خۆی خۆگر و بێباک دەربخات، بەڵام هەمان ئەو دۆخەنە ئارامە دایگرتە بوو کە بەر لە بریندارکردنی مەنسوور ئەسرین تیادەژیا. کامەران بە پێچەوانەی مەنگوڕەوە پێی وابوو کە خالید ئامون دەبێت تێبگات سەرۆکاری لەگەڵ خەڵکێکدایە کە دەتوانن دەست بۆشێنن، ئامادە و لەسەر پێن بۆ شەڕ. شتێک لە کامەراندا بوو پتر هانی دەدا بجوڵێت، دەست بۆشێنێت و خۆی دەربخات، بەڵام مەنگوڕ دڵنیا بوو ئەم جۆرە نمایشانە لە بەردەم ئامونیەکاندا وەک وروژاندنی کوورەی زەردەواڵە وایە. زۆری ویستە ئەوەی لە کامەرانی گەیاند کە شەڕکەری ڕاستەقینە مەخلوقێکی بەسەبرا. گوتی من عمرم لەگەڵ شەڕکەرەکاندا بردوۆتە سەر، هیچ کەس وەک ئەوانەی بە چەقۆ شەڕ دەکەن پێویستیان بەسەبر نییە، ئەوان شەڕکەری ڕاستەقینەن. گوێ بگرە کوڕەکەی سەلما دۆڵان، تۆ زۆر حەزیزی لەلام. چەقۆڵگرتن و چەقۆکێشی شتێکی قورسە، تێدەگەیت یوسف کەویاری گەورە لە فیشەک تەقاندندا دەستڕاستێکی بێوێنە بوو، بەڵام شەرمی دەکرد دەمانچە لە دوژمنەکەی دەربهێنێت. ئێمە لە شەڕدا ئەخلاقمان هەیە، تۆ جارێ هێشتا تەواو لە ئیشەکە تێنەگەیشتوویت. ئەو بەیانەی عونیلی سەبەی قەیماغیان کوشت، براکەی دەمانچەیەکی پەڕەلێلی خستە بەر پشتێنەکەی، گوتی عونیل با پێت بێت کەس ئەمڕۆ بەم ئەبوو ئەلقە حیزانە شەڕ ناکات، تێدەگەیت دوایی دەتکوژن. ئەمە وەکو ئەوە وایە بچیت بۆ شەڕ و چەکت پێ نەبێت. دەبێت بڵێم کە عونیل لە چەقۆ کێشە شارەزاکان بوو، وەک یوسف کەویار وابوو. خەریکە بڵێم لەویش چەقۆ پەرستر بوو. هەموو ئەوانە چەقۆیان لەسەر چەکێکی تر و دنیا لا حەزیزتر بوو. هەموو ڕیان وابوو کە کەسی ئازا ئەوەیە کە دوور بە دوور شەڕ ناکات. شەڕ یعنی ئەوەی لەش بەر لەش بکەوێت، خوێنی بەرامبەرەکەت ببینیت، چاوت لێبێت کاتێک لێت نزیک دەبێتەوە. گوێتان لە هەناسەی یەک بێت. ئەو ڕۆژە عونیل دەیزانی دەیکوژن، هەموو دەمانزانی گەر دەمانچەی پێ بۆیە نەیان دەوێرا توخنی بکەون. کوڕێکی وەها بوو شاخ سامی لێ دەکرد، بەڵام کە هاتە دەرەوە یەکەیەکە بە هەمووانی گوت لە چەقۆیەک زیاتر هیچی تری پێ نییە. لەسەر سوچی دوکانەکەی مام شاهیر کوشتیان، 3 دەمانچە تەقیان لێ کرد. 3 دەمانچە ئاوها بوو، بە ڕۆژی نیوەڕۆ کوشتیان. ژمارەیەکی زۆر لە چەقۆ کێشە ڕاستەنەکان ئاوها کوژران، هەموو دایانزانی دەکوژرێن، هەموو دایانزانی کە سەردەمی چەقۆ بەسەر چووە، بەڵام دەمارێکی ڕقی ئازایەتی دەیخرۆشاندن. زۆربیان تامردن لە چەقۆ زیاتر چەکێکی تریان هەڵنەگرت. منیش لەو توخموچیزەیەم، هەرچێکیش دەناسم لەو توخموچیزەیەن. حەز دەکەم تۆش ڕۆژێک لە ڕۆژان دەمانچە هەڵنەگریت. تفەنگ چەکی پیاوی ترسنۆکە، لەبەر ئەوە بزانە تۆ تا ئێستا سەرۆکارت لەگەڵ خەڵکی دەستەوەساندا بووە. بە قەبری مردووی هەمومان شکم لە ئازایەتی تۆ نییە، مەگەر مەلایکەت بزانێت من چەند حورمەت و تەقدیرم بۆ و ئازایەتیە هەیە. بەڵام سوێندت دەدەم بە شەرەفی سەلمای دایکیشت، دەتخەمە بەر وەحدی خۆت. کەسانی بەسە زمانی وەک کوڕەکەی ئیبراهیم ئەسرین مەکە بە پێوەر. ئامونیەکان خەڵکی دڕن، یاریکردن لەگەڵیاندا سەبر و فێڵی دەوێت. نامەوێت وەک عونیل و سمەیدا دەبێت و بتکوژن. من ئێستا عمرم لە 50 نزیک دەبێتەوە. ئەوەی کە دەڵێم هەموو شتێکت بۆ دەکەم، بەڕاستی مەودرۆت لەگەڵدا ناکەم. من تا ئەم عمرە نەژنم هێناوە و نەکوڕم هەیە، تۆ وەک کوڕی خۆم سیر دەکەم. ئەم مەسەلەی تۆ بۆ من وەک مەسەلەی ژیان و مردن وایە. خۆت دەزانی گەر بتەوێت لە ماوەی 4 سەعاتدا بیست لە باشترین چەقۆکێشەکانی هەموو ئەم ناوچەیەت بۆ کۆ دەکەمەوە. بەڵام هەموو شتێک کات و وادەی خۆی هەیە. دەزانم گەر شتێکت لێبێت لە کوژرانی یوسف کەویار قورستر لەسەر دڵم تەواو دەبێت. ئێمە تەنیا سەر و چەقۆیەکمان پێیە. ئامونیەکان خەتەرن، دەبێت بە زیرەکی قون لە ئاگرەکە نزیک بکەینەوە. بەڕاستیمە دەبێت یاریەکی پاک و تەمیزیان لەگەڵدا بکەین. دەبێت چاوەڕوان بین، هەر کات دەرفەتمان بۆ گونجا زیرەکانە دەست بۆ شێنین. دڵنیام گەر سەبرمان هەبێت ساتێک دێتە پێشە دەتوانین بیان شکێنین. بەڵام ئێستا دەبێت بیر لە دڵی سەوسان گوڵدان چی بکەینەوە. شتێک نەکەین وەک دوو جانەوەری بەڕەڵا بمان بینێت.
دەبێت بڵێن کە کامەرانی سەلما لەگەڵ سەبر و هێمنیدا کێشەیەکی زۆری هەبوو لەو جۆرە مرۆڤانە بوو کە ئاگرێک دەچێتە خوێنیانەوە و بە زەحمەت دەستەمۆ دەکرێن بەڵام کاریگەری مەنگوڕ لەسەری گەورە بوو ئەو تاکە کەسێک بوو دەیتوانی جڵەوی بکات دەیزانی دەرچوونی لە قسەی مەنگوڕ مەترسی گەورەی بەدواوەیە ئەو ئێوارەیە کە مەنگوڕی بەجێشت ڕاستەوخۆ چوو بۆ باڕێکی بچووک کەم جار بە تەنیا دەیخواردەوە بەڵام هەر جارێکیش هەستی بە لاوازی بکردایە دەچوو بۆ ئەو باڕە بچووکە و لەوێ وەک عارەق خۆرێکی نەناس خۆی مەست دەکرد لەوانە نەبوو بتوانێت وەسفی دۆخی خۆی بکات یان لە ناخی خۆیدا زۆر لە سروشتی سۆزەکانی ڕابمێنێت گەر هەڵچوونەکانی لە نێوان ئەو دوو جەمسەرەدا داهاتن دەچوون توانای ئەوەی نەبوو وەسفی ئەو شتانە بکات کە لە دڵیدا دەگوزەرێن لەبەر ئەوە خۆشی و غەمگینەکانی تونتر بوون ئێستا هەموو ئومێدی ئەوە بوو کە لە چاوپێکەوتنی فکرێت گوڵدانچی و کچەکەیدا سەرنجێکی وەها جەبهێڵێت بتوانێت لە شەڕەکەدا بە ئارەزوویەکی ڕاستەقینەوە بمێنێتەوە بەڵام گەر سەوسەن ڕاستەوخۆ بیکاتە دەرەوە یان گەر بەڕاستی مەنسوور ئەسرین هەڵبژێرێت یاخود بڕیار بۆ سامان و شان و شکۆی ئامونیەکان بدات هەموو ژیانی بە برینداری دەمێنێتەوە هیچی بۆ نامێنێتەوە ئەوە نەبێت شێتانە خۆی فڕێ بداتە هەر شەڕەچەقۆیەکەوە کە دێتە سەر ڕێگای تا دوجار یەکێک بە مردن لە دەست ئازارەکانی ڕزگاری بکات لە ڕاستیدا نەیدەزانی چەند سەوسەنی خۆش دەوێت هیچ پێوەرێکی بۆ ئەوە پێ نەبوو هیچ وشەیەکی نەدەزانی باسی دڵی خۆی پێ بکات بەڵام دەیزانی گەر سەوسەن شوو بە یەکێکی دی بکات دەبێت پەلە بکات زۆر زۆر پەلە بکات بۆ ئەوەی بە زووترین کات لە شەڕەچەقۆیەکدا بکوژرێت و ڕزگاری بێت بەشی 16 شعرەکەی مستەفا هەژار و گۆرانەکەی ساقی مەحموود لە ماوەی چەند ڕۆژێکدا مەنسوور ئەسرینیان گۆڕی بۆ پاڵەوانێکی ئەفسانەیی بەوەدا شارەکە لە مێژ بوو هیچ چیرۆکێکی دڵداری ڕاستەقینە نەژیا بوو پێدەچێت لەو سەردەم و زەمانەدا پێویستی بە وێنەی عاشقێکی ناسک بوو بێت کە بەڕاستی بۆ خۆشەویستی بمرێت گۆرانەکەی ساقی مەحموود لە ماوەیەکی کورتدا لە هەموو شوێنێکدا دەگوترایەوە مەنسوور ئەسرین بێ ئەوەی بیوێت لە ناکاو لەسەر هەموو زارێک مەنسوور ئەسرین بێ ئەوەی بیەوێت لە ناکاو لەسەر هەموو زارێک بوو ئەو ناوبانگە کتوپڕا ئەو بڵاوبوونەوە خێرایی چیرۆکی برینداریەکەی گەلێک دۆستی نزیک و هاوسۆزی بۆ مەنسوور دروست کرد هەتا هەندێک لە شاعیر و مۆسیقاران بە تایبەت سەردانیان کرد کە کامەرانی سەلما و خالید ئامون چوونە خوازبێنی سەوسەن هەموو شارپێکرا چاوەڕوانی ئەویان دەکرد لە هەنگاوی داهاتوودا مەنسوور ئەسرینیش دەست هەڵبیێنێت و خوازبێنیکەرانی خۆی بنێرێت کەم تەرخەمی و لاوازی مەنسوور تا ئەندازەیەکی زۆر هەمووانی سەرسام کرد بە جۆرێک کارگەیشتە ئەوەی دەبایە ئیبراهیمی باوکی و فەرید ئەسرینی مامی دوو بە دوو لەگەڵیدا بدوێن تا ڕازی بکەن بچێتە سەر هێڵی داواکاران لە ڕاستیدا دوای سەردانەکەی مریەم مەنسوور هەستی ئەوەی لا دروست بوو کە هەر هەوڵ و هەنگاوێک لەو بارەیەوە بێهودەیە بەڵام گوشاری هاوڕێ و خزمەکانی گوشاری ساقی مەحموود و گۆرانی بێژەکانی دۆستی گوشاری شاعیرە گەنجەکانی شار پێکرا هێزێکی ئەوتویان خستە سەر مەنسوور بیر لەوە بکاتەوە بە هەموو توانای خۆیەوە بچێتە ناو کێبڕکەی گەورەکەوە چەند ڕۆژێک ماڵی مەنسوور ئەسرین لە هەرە ماڵە قەرەباڵغەکانی شار بوو گەلێک لە ڕۆشنبیران و خوێندکارانی زانکۆ لە پشتی مەنسوور وەستا بوون هەموو پەیتا سەردانی ئەویان دەکرد گەر بەهات بە و ئاغای ئەسرین لەوە زیاتر لاوازی بنواندوایە هەمووان تووشی نائومێدێکی گەورە دەبوون بۆیە هەموو خزمانی ئەسرینیش پێکڕاپیان وابوو کە مەنسوور ڕێگەیەکی دیکەی لە بەردەمدا نییە ئەوە نەبێت تا کۆتایی لەگەڵ چیرۆکەکەدا بڕوات گەرە و فشارانە نەبوونایە پێدەچوو مەنسوور ئەسرین لە هەمان ئەو دەمەدا بنێرێتە خوازبێنی سەوسەن فیکرێت گروپی خوازبێنیکەرانی مەنسوور ئەسرین لە هەموو گروپەکانی تر گەورەتر بوو جگە لە ئیبراهیم ئەسرین و براکەی دوو شاعیری بەناوبانگ و ساقی مەحموود و مامۆستایەکی زانکۆ و هەندێک کەسی دیکەشی تێدا بوو دەبێت بڵێن کە ئەوانیش لە خوازبێنی خۆیان وەڵامێکی ئاشکرایان دەست نەکەوت فکرەت گوڵدانجی کە شەپۆلی یەک لە دوایەکی خوازبێنیکەران پەشۆکاندە بووی لەوە دەترسا شتەکان بە ئاقارێکی تاریکدا بڕۆن و لە دەست دەربچن ئەو شەوە لە دوای ماڵ ئاوایی ئیبراهیم ئەسرین و هاوڕەکانی ترسێکی کتوپڕ دایگرت و داوای لە کچەکانی کرد شتەکانیان کۆبکەنەوە بۆ ئەوەی بە خێرایی و نهێنی شار چۆڵ بکەن و بگەڕێنەوە بۆ بەغداد بەڵام ئەو شەوە سەوسەن بە ماکسێکی شینەوە بە دەنگە هەمیشە ئارامەکەیەوە کە لە کاتی ئاسایی و تووڕەیشدا یەک تۆنی هەبوو باوکی دڵنیا کردەوە و گوتی
گەر تۆ لێگەڕێیت من تەنیا کەسێکم دەتوانم ئەم مەسەلەیە چارە بکەم و دەشزانم چۆن چارەی دەکەم. هێز و ئازادی کچەکە فیکرەت گوڵدانچی سەرسام کرد. پێشتر کچەکە بە هیچ تاقیکردنەوەیەکی ڕاستەقینەی ژیاندا تێنەپەڕی بوو. هەستی کرد ئەمە یەکەمین ئەزمونە کچەکە پیایدا تێپەڕ دەبێت لەبەر ئەوە لێگەڕا پێیدا بڕوات. منسوور ئەسرین هێندە ئازایەتی تێدا بوو باشکرا لای هەمان بڵێت هیچ شتێک دەربارەی سۆز و وەستەکانی ئەو خانمە بەرامبەر خۆی نازانێت. لە دوای ڕووداوەکانی چەقۆکەوە هەستێکی قوڵی لاوازی لە خۆیدا دەدۆزیەوە کە پێشتر هەستی پێ نەکرد بوو. هەستی کرد دوای چەقۆکە بە جۆرێکی تر بیر لە خۆشەویستی کچەکەی گوڵدانچی دەکاتەوە. ئەو کات کە بیستی کوڕی یەکێک لە ئامونیەکان خوازبێنی سەوسەن دەکات تێگەیشت هێدیەدی ئەم عاشقە بەرەو جۆرە جەنگێکی گەورە وەردەگەڕێت. ئەوەی بتوانێت لە یەک کاتدا عاشقیش بێت و شەڕکەریش بێت ئەرکێکی سەخت بوو. ئەوەی بتوانێت عاشق بێت و پڕیش بێت لە ڕق و تووڕەیی ئاسان بەیەکەوە نەدەگونجان. بەڵام ترسێکی گەورەی هەبوو ئەوە ئاشکرا بکات. چی دەبێت گەر بڵێت ناوێت لەگەڵ عاشقەکانی تری سەوسەن فیکرەتدا بچێتە جەنگەوە؟ چی دەبێت لەم شارەدا کە مرۆڤ عاشق بوو دەبێت ببێت بە ڕەقیبی چەندەها خەڵکی تر؟ سەیری لێات کە خۆشەویستی لە قوڵاییدا بەو چەشنە بەکینەوە گرێدراوە. دڵنیا بوو کە کامەرانی سەلما دۆڵانی خۆش ناوێت، بەڵام کڵپەیەکی کینە لە کامەراندا هەبوو ئەم لە خۆیدانەی دەبینی. ئەو ساتەی هاتەوە پێشچاو کە کامەران پەلامەریدا لە چاویدا ئەو کینە گەورە و قوڵە هەبوو کە کینەیەکی ئاسایی نەبوو، کینەیەکی بێسنوور کە تەنیا لەگەڵ خۆشەویستیدا دروست دەبێت. هەستی کردبەوەدا ئەو جۆرە کینەی تێدا نییە، ناتوانێت بەڕاستی عاشق بێت. دڵنیا بوو سەوسەن فیکرەتی خۆش دەوێت، بەڵام چۆن؟ خۆشەویستی هەمیشە نیوەی لە کینە دروست بووە، ئەمیش ئەو نیوەیە لە خۆیدا نادۆزێتەوە. ئەو ڕۆحە جەنگاوەرەی نییە کە بیجوڵێنێت، بەدەستی بۆیە هەموو ئەو ڕەوتەی دەگەیڕایەوە دواوە بۆ ئەوەی نەهێڵێت ساقی مەحموود ئەو گۆرانیە بڵێت کە ئەم تێیدا وەک شەهیدێک دەردەکەوێت. ئەو ماوەیە بڕیاریدا نەچێتەوە بۆ زانکۆ. هەستی کرد پێویستی بەوەیە ساڵێک پشوو بدات. زۆربەی شەوان لە ژوورە بچووکەکەی خۆیدا دەمایەوە و هیچی نەدەکرد. دەیتوانی ماوەی درێژ لەسەر جێگاکەی خۆی بمێنێتەوە و هیچ نەکات. هەمیشە گوێی لە دەنگی خوشکەکانی بوو کە قسە دەکەن بێ ئەوەی بزانێت چی دەڵێن. دڵنیا بوو هەموو باسی ئەم دەکەن لە ماڵەوە، لە زانکۆ، لە ناو خزماندا، لە کۆڵان، کچانی شار، شاعیرەکان، پۆلیسەکان، هەموو کەس. ئەوەی بەردەوام خەڵک باس بکەن و تۆ نەزانیت دەڵێن چی. کاسێتی چوارەم دیوی یەکەم لە ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان. ئەوەی بەردەوام خەڵک باست بکەن و تۆ نەزانیت دەڵێن چی. ئازارێکی گەورە بوو، دەیزانی هەموو قسانەی لە بەردەمتدا دەیکەن و ئەو قسانە نییە کە لە پشتەوە دەیکەن، بەڵام نە ڕێگای هەبوو نەتواناشی هەبوو بزانێت چۆن باسی دەکەن. منسوور ئەسرین لە دڵی خۆیدا گوتی جەهەنەم ئەوەیە خەڵک هەموو باست بکەن و تۆ نەزانیت دەڵێن چی. ئەو شتەکانی وا دەبینی وەک ئەوەی ئەو پشتگیریە گەورەیە کە دەکرێت بۆ کەسێکی دیبێت کە دوور و نزیک پەیوەندی بەمەوە نییە. لە دڵی خۆیدا گوتی ساقی مەحموود من ناناسێت، مستەفا هەژاریش، هیچیان بە تەواوەتی نازانن لەو شەوەدا چی ڕوویداوە. گرنگترین شتی ئەو شەوە ئەو کینە قوڵە بوو لە چاوی کامەرانی سەلمادا، ئەو کینەیە کە ئەم ناتوانێت لە دڵی خۆیدا بیدۆزێتەوە، بەڵام بۆ ئەوەی خەڵک وەک عاشق تێبگەن دەبێت وا خۆی نیشان بدات کە ویش دەتوانێت شەڕ بۆ خۆشەویستی بکات. دەبێت بەردەوام بێت، هیچ ڕێگەیەک و هیچ چارەیەکی تری نییە کە ڕقێک نیشان بدات کە تایە نییە ئیرادەیەک دەربخات کە نیەتی. بەشی 16 گەر لە دوورەوە سێری ماڵی سەوسەن فیکرەتت بکردایە گەلێک ئارام دەینواند، بەڵام هەموو ماڵەکانی دنیا لە دەرەوە ئارام دەنوێنن. چی لە ناوەوە دەگوزارێت ئەویان کەس بە دروستی نازانێت. ئەو ئێوارەی کە فیکرەت گوڵدانچی و دووکچەکەی لە تاکسیەکدا چوون بۆ ماڵی خەندە گوڵدانچی پوری سەوسەن، هەرسێکیان گەلێک ئارام و لەسەرخۆ دیار بوون. شتێکیان پێوە دیار نەبوو
نیشانەی پەشۆکان و شپەرزەیی بێت. بە هەنگاوی ئارام دەڕۆیشتن، بە نیگای هێمن سەیری چواردەوری خۆیان دەکرد و بە زەردەخەنەی ناسک وەڵامی هەموو خەندەیەکیان دەدایەوە. لە ڕاستیدا کۆبوونەوەکە بەهۆی جەژنی لەدایکبوونی کچێزایەکی خەندەوە بوو کە تەمەنی دەبوو بە 2 ساڵ، بەڵام بۆنەیەکی ڕاستەقینەش بوو. گوڵداچیەکان پێکەوە کۆ ببوونەوە و قسەیەک لەسەر ئەو سێ خوازبێنیکەرە بکەن کە داوای سەوسەنیان دەکرد. گوڵدانچیەکان گەرچی لە مێژبوو لە شاردا دەژیان، بەڵام هیچ کات وەک ئێستا نەکەوتوبوونە سەرزاران. ئەوەی ئەم کچە لاواز و نەخۆشە کە بەردەوام بەدەست سەرێشە و کەم خوێنیەوە دەناڵێنێت، بەو خێراییە هەموو شاری بەخۆیەوە سەرقاڵ کردووە. مای ناڕەحەتی زۆربەی کچانی دیکەی بنەماڵی گوڵدانچی بوو کە جگە لە مەخلوقێکی لاوازی ڕەنگپەڕی و هیچی دیکەیان تێدا نەدەبینیەوە شایستەی ئەو هەموو سەرساوی و سەرسامی و دەنگە بێت. دەبێت بڵێم ئەوەی لە پڕ کچێکی غەریب لە شارێکی ترەوە بێت و ببێتە مای شەڕەچەقۆ لە نێوان کۆمەڵێک گەنجدا، بێزاری و برینداربوونی زۆربەی خانمانی شار بوو کە پێکڕاوایان هەست دەکرد. تانەیەکی قورس لە نرخ و جوانیان دراوە، بەڵام سەوسەن فکرێت خۆی لەوە دڵسافتر بوو هەست بەو شتانە بکات یان لە دڵی بگرێت. مەسەلەکە ئەوە نەبوو سەوسەن لەو شتانە تێنەگات، بەڵکو هێند هەبوو گەر هەستیشی پێ بکردایە پەرچەکردارێکی پێچەوانەی نیشان نەدەدا کە بۆنی شەڕانگێزی لێبێت. سەرەتا لە بەغدا کە لە بەغدا هاتبوونەوە زۆربەی گوڵدانچیەکان و نەوەکانیان وەک کچێکی لوودبەرز دایان بینی، بەڵام هەموو زوو تێگەیشتن کە کەمدووی و تەنهاییەکەی پەیوەندی بە لوودبەرزیەوە نییە، بەڵکو پەیوەندی بەوەوە هەیەکە و کچێکە بە ئاسانی بابەتێک نادۆزێتەوە بۆ قسەکردن. هەر کاتێکیش بێوێت قسە بکات بە دەنگێکی لاواز کە خاڵی نییە لە ئاوازێکی ناوەکی، باسی جۆرە جیاوازەکانی گوڵەباخ، باسی شێوە شوورای هەندێک شاری کۆن، باسی چەشنی بەلەمە کۆنەکان و جلوبەرگی جەنگاوەرە فارس و عەرەبە دێرینەکان دەکات. لە ڕاستیدا کچەکە دەیتوانی لەسەر هەموو ئەو شتانە قسە بکات کە ئەوانی تر نایان دەزانی و بە پێچەوانەشەوە هیچی ئەو تۆی لەسەر ئەو شتانە نەدەزانی کە ئەوانی دی دەیزانن. ژووری دانیشتنەکەی خەندە گوڵدانچی ژوورێکی گەورە بوو. دیوارەکانی سەرجەمی وێنەی پیاوان و ژنانی پیری خێزانی گوڵدانچی بوو. لە باپیرە و نەنکە گەورەکانیان لەو وێنانەوە بیگرە کە دەگەڕانەوە بۆ سەردەمی هەرەسی عوسمانیەکان تا ئەو وێنانەی بە مۆدێلە سەرەتاییەکانی کامێرەی ڕەنگاوڕەنگ گیرابوون. چەندەها گوڵدانی گەورە و باڵندەی شوشە و قۆری کریستاڵ لەسەر ڕەفەکان دانرابوون. خەندە گوڵدانچی لە گەنجینەیەکی زۆوە حەزی لە کۆکردنەوەی قۆری بوو. بە جۆرێک مێردەکەی بەردەوام پێی دەگوت دەبایە لە سەرەتاوە شووی بە چایچێک بکرد بایە. شتێک لە ژوورەکەدا بوو سەوسەنی سەرسام دەکرد، هەوایەک و بۆن و بەرامەیەکی دێرین، هەناسەی سەردەمێک کە بە پاکژی لەوێدا هەڵگیرا بوو. سەوسەن هەر جارێک کە داهاتە ژوورەوە دەیگوت پورە خەندە، لەم ژوورەدا هەموو دەبێت سووک قسە بکەین، چونکە واز دەکەم شتێکی کۆن لێرەدا خەوتووە. قەنەفە گەورە دێرینەکان، مێزی تەختەکان کە پێدەچوو دەستێکی نهێنی بەردەوام ئیسبەرتویان بکاتەوە، دوو ڕەفەی سیرامیکی پیرۆزەیی کە شکۆ و جوانی دەور و زەمانێکی تریان لە ژوورەکەدا پەخش دەکردەوە. ئەو شتانە فەزای ژوورەکەیان گۆڕی بوو بۆ فەزای مۆزەخانەیەک کە تەنیا بۆنە و بۆنە دەرگاکانی دەکرێنەوە. مێردەکەی پورە خەندە پیاوێکی بێدەنگ بوو، هەمیشە سەرپڕ خەیاڵ و ئاڵۆز دەینواند. پێدەچوو کابرا بێدەنگێکی ناو ناخی خۆی بەخشی بێت بەو ژوورە کە یەکەم جار هاتن بۆ ماڵی پورە خەندە و گەڕانەوە. سەوسەن لە تاکسیەکەدا باسی ئەو هەستەی بۆ باوکی کرد. فکرەت گوڵدانچی گوتی شتێکی سیر نییە، ڕۆحی مرۆڤ زوو ڕەنگی شوێنەکان دەگرێت و شوێنەکانیش زوو ڕەنگی ڕۆحی مرۆڤ دەگرن. بەڵام ئەمڕۆ ژوورەکە بە جۆرێک لە بەرچاوی ئەو گەورە بوو تا خەڵکی تێدەهات هەستی دەکرد زیاتر و زیاتر خەڵک دەگرێت. هەفتەیەک بوو هەموو گوڵدانچیەکان لە پرسیاری سیاخوازبێنی کەرە شەیداکەی سەوسەندا بوون. ئەو ئێوارەیە پێکرا لەسەر داوای فکرەت گوڵدانچی لەوێ کۆببوونەوە بۆ ئەوەی شتێک زانیاری لەسەر ئەو بابەتە بگۆڕنەوە. چەند ڕۆژێک بوو کوڕانی گوڵدانچی، شێرزادی عیززەت گوڵدانچی و هۆشیاری پورە خەندە و نەبیلی پورە مەحسووم بازار بۆ هەواڵی ئەو سێ داواکارە دەگەڕان. سەوسەن ئەو جۆرە گەڕان و پرسیارکردنەی بە شایستەی جەفەنگ و پێکەنین دەزانی. ئەوی سێگەنجی وەها بە قامەت و قیافەت بۆ کۆکردنەوەی هەواڵ دوکان و دوکان بازار بگەڕێن مای شەرم و شوورەیی بوو.
سەوسەن تێنە دەگەیشت چۆن ڕێگە بە خۆیان دەدەن بچنە جێگای چاوی ئەو. دوای ئەوە چۆن مرۆڤ لە ڕێگەی قسەی بازاڕەوە دەتوانێت مرۆڤێکی تر هەڵسەنگێنێت. ئەمە جگەلەوەی پیاوانی ئەم شارە هەموو بە شێوەیەک لە شێوەکان لە یەکتر دەچن. سێکڕۆ پورەکەی سەوسەن وەک هەموو گوڵدانچیەکانی تر باڵابەرز بوون. ویقارێکیان تێدا بوو سروشتی و خۆڕسک دەینواند، بەڵام قاتیان لەبەر دەکرد، بۆین باخیان دەبەست. هەرسێکیشیان یەک جۆر زانیاریان پێبوو. دانیشتنەکەشیان بەوە کردەوە کە کامەرانی سەلما هەتیوێکی چەقۆکێشی بێڕەحمە کە هەموو شار وەک قومارچیەک و شەرابخۆرێکی بێخێر و بێمروت دەیناسن کە عمری لە چایخانە و قومارخانەی ئوتێلەکاندا دەباتە سەر. شێرزادی عیزەت گوڵدانچی کە لە پۆلی چواری قانون بوو بەردەوام لە قسەکردنیدا هەوڵی دەدا وەک پارێزەرێک قسە بکات کە باشەی ئامۆزاکەی خۆی دەوێت. بەردەوام دەیگوت: ئامۆزای عەزیزم، شتەکان بۆ ئەوەیە کە تۆ نەکەویتە داوی کەسێکەوە نرخت نەزانێت. هەندێک لە پورزا و ئامۆزاکان سۆزێکی زۆریان لەگەڵ مەنسوور ئەسریندا هەبوو. ناوبانگی وەک عاشقێکی گیانفیدا گەیشت بۆ هەموو کچانی بنەماڵی گوڵدانچی و پێگراویانەی عاشقێکی شەیدایان تێدا دەبینی کە خەیاڵی هەموو کچێک دەجوڵێنێت. جگەلەوەی مریەم بە قەرەباڵغی و دەنگە تۆفان ئاساکەی خۆی و بە خۆ تێکەڵکردنە ڕاستە و خۆدابەزینە بروسکە ئاساکانی بە چەشنێک لە قازانجی مەنسوور قسەی دەکرد. هەمووانی ناچار کرد بەڕاستی بیر لە بەڵگەکانی بکەنەوە. ئەوەی مەنسوور کوڕێکی گەنج و جوان و خوێندەوار و عاشق و خاوەن پاشەڕۆژە یەکێک بوو لە چەکە گەورەکانی مریەم، بەڵام پیرەکانی بنەماڵەکە و هەندێک لە کوڕەکان بە پێچەوانەوە خالید ئامونیان بە مێردێکی گونجاوتر و چاکتر بۆ کچێکی ناسکی وەک سەوسەن دەزانی. عیزەت گوڵدانچی لەسەر ئەوە سوور بوو کە خزمایەتی لەگەڵ ئامونیەکاندا ناو جێگای هەموو گوڵدانچیەکان بە جۆرێکی بێوێنە بەهێز دەکات. ئەمە جگەلەوەی کە بە پێی پرسیار خالید ئامون دەتوانێت ژیانێکی بێگرفت بۆ کچەکە دابین بکات. هەروەها جودا لە هەردوو داواکارەکەی تری دوور لە زمانی چەقۆ و شەڕ هاتوۆتە داوای کچەکە. مەریەم گوڵدانچی بە درێژایی دانیشتەکە تەواو بە پێچەوانەوە ڕایوا بوو پیاوانێک کە گۆگای فرۆشتنی کەرەستەی ژنانەیان هەیە چەشنە توخمێکن چاکترە کچ لە مەسلەی شوکردندا بیان خاتە ئەولاوە. زۆربیان شوێنی متمانە نین و هەڵبژاردنیان بۆ و ئیشە تەنیا پەیوەندی بە قازانجە زۆرەکەیەوە نییە و مەبەستی تریشی لە پشتە. هەموو دایانزانی مریەم باسی چی دەکات، هەموو قاقا پێ دەکەنین، هەموو سەیری سەوسەنیان دەکرد کە لەگەڵ وازیەکەیدا لەگەڵ ئەوەی هەموو باسی ئەو دەکەن پتر لە تارماییەک دەچوو لە ناوەڕاستیاندا ون بوو بێت. سەوسەن نزیکی ساڵێک دەبوو هاتبوو ئەم شارە، بەڵام لای گوڵدانچیەکانی هێشتا وەک غەریبەیەک وا بوو کە کەسیان نازانن بە تەواوەتی چۆن بیر دەکاتەوە. ڕاستە بەردەوام لەگەڵ کچە گەنجەکانی بنەماڵەکەدا دەچێتە دەرێ، بەڵام جگە لە زووماندووبوونەکەی و ئەو سەر ئێشە هەمیشەیی لەگەڵ یاتی زۆربیان شتێکی ئەو تۆی دەربارە نازانن. هەموو دەزانن مانگانە دووجار دەبێت بچێت بۆ لای پزیشک لەوە بدرازێت کەسیان زانیارێکی ئەو تۆ گرنگیان دەربارەی نییە. دەبێت بڵین کە پێکڕای گوڵدانچیەکان پرۆشەیان لە سەوسەنی خوشکی لا باشتر بوو. پرۆشە زۆر سادەتر و کراوەتر و ئاساییتر دەردەکەوت، بەڵام هەر کەسێک یەکجار لەگەڵ سەوسەندا بە بازاڕدا بگەڕابایە هەستی بەو کاریگەریە قوڵەی جوانی ئەم کچە لەسەر پیاوان دەکرد. لە ڕاستیدا سەوسەن لەو شێوە کچانە نییە کە بە لەشی گۆشتن و شێوەی مەکیاجکردن و باڵای پڕەوە سەرنجی پیاوان کێش بکات. کچەکە تا بڵێی لاوازە، هەتا جوودمەمکێکی بینراویشی نییە. هەموو سیعرەکەی شتێکە لە دەموچاویدا، لە وەستانیدا، لەو سێبەری تەنهایی لەسەر ڕوخسارێتی. ئەوەی هەموو کەس لە نیگای یەکەمەوە دەزانێت کچێکی نەخۆشە، بێ ئەندازە جوانی کردووە. جگە لە قژی کە بێ ئەندازە پڕە بە جۆرێک دیمەنێکی ناکۆکی لەگەڵ دەموچاوە منداڵانە و بچووکەکەیدا دروست کردووە. ناکۆکێک کە جوانێکی زۆر تایبەتی داوەتێ. ئەوەی کە مرۆڤ وا هەست دەکات ئێستانە کەمێکی دی لەهۆش خۆی دەچێت بۆ بە نەخشێکی ڕۆمانسی بۆی. چەند شەوێک لەوە بەر لە داوەتێکدا سەوسەن گوێی لێبوو نەشمیلی پورە فەزیڵە لە ناوەڕاستی هەموو کچەکاندا دەبێت. هەر تێبگەیشتمایە پیاوان حەزیان لەکوێی کردووە، بە مەقاشیش پلێ گۆشتی لێ ناگیرێت، ڕازای مرێ دەڵێ مردووە بەسەر ئەرزا دەڕوات. سەوسەن زۆر جار ئەو قسانەی دەبیست، بەڵام وەها بوو وەک ئەوەی نەیبیست بێت. ئەو شەوە لە هەموو کچەکان نزیک بووە و بە دەنگە ناسکەکەی خۆی گوتی: پیاوان گەمژەن، حەزیان لەو کچانەیە کە پێ دەچێت بمرن. خەممە خۆ پرزاگیان، هەندێکیان حەزیان لە من نییە، بەڵکو حەزیان لەو مردنە نزیکەیە کە لە مندا دەیبینن.
ئەو شەوە لە ماڵی پورە خەندە کە هاتە قسە هەمووان بێدەنگ بوون. دەنگی لەو دەنگە ناسکانە بوو کە لە بێدەنگی تەواوەتیدا نەبایە مرۆڤ نەیدەتوانی تەواو گوێی لێبێت. گوتی هەمووتان کامەرانی سەلما وەک شەیتانێک تەماشا دەکەن. من نازانم کامەرانی سەلما چۆنە، تا ئێستا نەمبینیوە، بەڵام ئەوەی ئێوە وەک شەیتان سەیری مرۆڤێک دەکەن ڕاست نییە. ئەوەی وا قسە دەکەن وەکو ئەوەی ئەوانی تر هەموو لە کامەرانی سەلما باشتر بن ڕاست نییە. ئەوەی قومار دەکات یان چەقۆ دەوەشێنێت شتێکی خراپە، بەڵام ئێمە هەمومان خراپین. من لە هەمووان خراپترم، چونکە ناتوانم هەروە شوو بە هیچیان بکەم و ناتوانم دەستیشیان لێبەر بدەم. وانە ئێمە هەمومان خراپین، کەسمان لە کامەرانی سەلما باشتر نین. فکرت گوڵدانچی قاقا پێدەکەنی، دڵنیا بوو هیچ کەس لەوە بەرنەی وێراوە بە حیزەتی برای بڵێت تۆ خراپی، تۆ لە چەقۆکێشێکی سەرخۆش باشتر نیت. ئەوە چاوقایمەیەکی گەورە بوو کە زنجیرەی ڕێز و ویقاری لە بنەماڵی گوڵدانچیدا تێک دەدا. کچەکە بۆ هێمنەی خۆیەوە کە سەرنجی هەمووانی ڕادەکێشا بەردەوام بوو. هەرچی پیاوی ئەم شارەیە دوجار وەکو یەکن، شتی بچووک لە یەکیان جارەکاتەوە کە نرخێکی وەهایان نییە. شتی زۆر بچووک کە من نازانم چین، بەڵام هەمویان لەم شارە زیاتر شاری تریان نەبینیوە. هەمویان وەک یەکن، هەرسێکیان لای من وەک یەکن، من هەرسێکیانم وەک یەک خۆش دەوێت. پورە مەحسومەی بە دەنگە گڕ و گڕمە ئاساکەی کە لە دەنگی پیاوەکانی تایەفەی گوڵدانچی نێرتر بوو بە هەڕەشەوە گوتی بەڵام ناتوانیت شوو بە هەرسێکیان بکەیت، تێگەیشتیت دەتوانیت تەنیا شوو بە یەکێکیان بکەیت. هەموو وایان دەزانی ئەو دەنگە گرمەکارەی پورە مەحسوم هەر ئێستا سەوسەن دەشکێنێت، بەڵام بە هێمنی سەیری کرد و گوتی لە ئێستادا شوو بە هیچیان ناکەم، بەڵام بۆ پاشەڕۆژ نازانم. پورە مەحسوم پاشەڕۆژ خۆی بڕیار دەدات شوو بە چەندیان دەکەم. وەڵامەکەی بە ئەندازەیەک سیر بوو، هەمووانی بێدەنگ کرد. هەموو دەیانزانی کیژەکە تەنیا بوو کە شوشەیەکی نەخۆش و لاواز نییە، بەڵکو ئیرادەیەکی گەورەشی تێدایە. دەیانزانی فکرت گوڵدانچی زۆری بەلاوە گرنگە خانمە بچکۆلەکەی ماڵی بەو چەشنە بەهێز بێت. هەموو چاوقایمی کچەکەیان دەگەڕایەوە بۆ جۆرێک لە لاوازی باوکەکە، بەڵام هەمووش دەیانزانی لە نێوان گوڵدانچی و سەوسەندا ڕێزێکی قوڵ و شاردراوە هەیە کە هەردووکیان بە وردی سنوورەکەی دەپارێزن. ئەو ڕۆژە مەراسیمی جەژنی لەدایک بوونەکە بە هێمنی ڕۆی لە کاتی مۆمکوژاندنەوە و کێک خواردن و دیاریکردنەوەدا هەموو بێدەنگی و لەسەرخۆیی سەوسەن سەرسامی کردن. ئەو کات هیچ کەس نەیدەزانی سەوسەن بیر لە چی دەکاتەوە، نە لە بنەماڵی گوڵدانچیدا، نە لە بەرەی داواکارە مەستەکانیدا و نە هیچ کەسێکی دیکەش لە دنیادا. بەشی هەفە سەوسەن فکرت بڕیاریدا هەرسێ داواکارەکە لە ڕۆژێکدا ببینێت، یەکێکان لە بەیانیدا، ئەوی دیکەیان لە ئێوارەدا، سێهەمیش لە شەودا. خالید ئامون یەکەمین کەس بوو کە دەبایە سەعات 11 ڕۆژی ناوبراو لە ماڵی فکرت گوڵدانچی ئامادە بێت. چەند دەقیقەیەک بەر لە وادەی خۆی هاوڕێ بە دوو ئۆتۆمبیلی پڕ لە پیاوان و خزمانی ئامونی گەیشتە بەر دەرگا. ئەوان لە بەردەرکی ماڵی فکرت گوڵدانچی دایانگرت و ماڵاواییان لێ کرد و ڕۆیشتن. چەند ڕۆژ بوو ئامونیەکان هەموو هەوڵێکیان دابوو بۆ ئەوی پاڵپشت بۆ داواکان کۆبکەنەوە و گوڵدانچیەکان لە هەموو لایەکەوە بخەنە ژێر گوژاری خۆیان. پارێزگاریان تێگەیاندە بوو. فکرت گوڵدانچیان بۆ لای قایمقامی شار بانگ کردبوو. هەموو شتێکیان بۆ ئەم ساتە ئەنجام دابوو، بۆیە هەموو چاوەڕوانی دەرەنجامی باشیان لەم چاو پێکەوت نەدەکرد. خالید ئامون کە چوە ژوورەوە بۆ ساڵۆنە گەورەکەی ماڵی گوڵدانچی، جوانی مۆبیل و تایبەتمەندی دیکۆرەکان و پڕی ژوورەکە لە کتێب و تابلۆ و پەیکەر و شتی ئەنتیک سەرسامی کرد. پێشتر لە ژیانیدا جۆرە ژوورێکی لەم چەشنەی نەبینی بوو. سەیری لێهات کە بێ ئەوەی فکرت گوڵدانچی خۆی پێشوازی بکات، کچێکی گەنجی دی بۆ ژوورێکی تر لە قاتی سەرەوە ڕێنمایی کرد. ژوورەکە کتێبخانەیەکی ئەجگار گەورە بوو. دڵنیا بوو کەمتر لە 10,000 کتێب لەو ژوورەدا نییە. هەتا دیکۆری سەقفەکەش کۆمەڵک کتێب بوو، هەر لەسەرەوەڕا بە هەندێک پەت و دەزووی ڕەنگاوڕەنگ هاتبووە خوارێ.
ژوورەکە کەمێک تاریک بوو. سەوسن گوڵدانچی لە کراسێکی زەردی کاڵدا کە پڕ بوو لە خەتی سپی ناسک لەو پەڕی ژوورەکەدا لەسەر کورسێکی چەرمی کۆن و گەورە چاوەڕوانی دەکرد. جگە لە ملوانکەیەکی ڕەش هیچ خشڵێکی تری پێوە نەبوو، هەتا گوارەیەکی هەرزانیشی نەکرد بۆ گوێی. خالید ئامون پتر لە 45 شەو بوو سەوسەنی نەبینی بوو. بە چەشنێک جوان هاتە بەرچاوی، بەزەیی بە دڵی خۆیدا هاتەوە. دیار بۆ ئەو جێگایە بە تایبەت چاک کراوە تا سەوسەن هەرسێ چاوپێکەوتنە گەورەکەی ژیانی لەوێدا ئەنجام بدات. جگە لە سەوسەن کەسی تر لەو ژوورەدا نەبوو، بەڵام خالید ئامون هەستی کرد یەکێکی تر کە نابینرێت ئاگاداری هەموو دانیشتنەکەیە. سوسەکردنێکی ناوەکی بوو کە هیچ بەڵگەیەکی نەبوو، بەڵام خۆی بە جۆرێک ڕێکخست کە ئاگادارە یەکێک بە نهێنی چاوەدێری دەکات. سەوسەن گەلێک نەرمونیان بوو، پێدەچوو پێشوەخت بیری لە هەموو جوڵەیەک و قسەیەکی خۆی کردبێتەوە. بەڵام لەگەڵ هەموو شتێکیشدا بە چەشنێک ناسک و خۆشەویست بوو. خالید ئامون ئامادە بوو هەموو شتێک لە پێناوی دادا بنێت. کە لەسەر کورسەکە دانیشت هەستی کرد سەوسەن بە وردی سەیری دەکات. لە دڵی خۆی داگوتی ئێستا دەزانێت من پیاوێکی جوان نیم، ئەوە نیم کە ئەو خەوی پێوە دەبینێت. بەڵام بە خێرایی هەوڵیدا بەسەر ترسەکانیدا سەر بکەوێت و خەندەیەکی گەورەی گرت کە کەم جار دەیتوانی بیگرێت. سەوسەن بە هێمنی لەسەر کورسیە چەرمەکەی خۆی دانیشتە بوو، کەس نەی دەتوانێت ئاماژەیەکی تایبەتی لە شێوەی دانیشتن و سیرکردنەکەیدا بدۆزێتەوە. سەوسەن بە هێمنیەکەوە کە خالید ئامونی سەرسام کرد گوتی بەرەز خالید ئامون، حەزم کرد یەکەم کەس تۆ ببینم، لەبەر ئەوەی زۆربەی کەسانی خێزانەکەم تۆ وەک داواکارێکی باش باس دەکەن، بەڵام من نازانم تۆ کەیت. وەختە هیچ شتێکت لەسەر نەزانم، هیچ شتێک. دوجار من کچێکی نەخۆشم، گەرش و بە هەر کەسێک بکەم دەبێت زۆر شتی لەسەر بزانم. خالید ئامون بە ئەدەبێکی زۆرەوە گوتی سەوسەن خان، حەقی خۆتە لەسەر هەمومان هەموو شتێک بزانیت. نەیدەویست لە قسەکردندا زۆر بڕوات، ترسێکی هەبوو قسەکانی هەندێشت ئاشکرا بکەن کە نایەوێت سەوسەن بیان بینێت. سەوسەن گوتی تاکە شتێک کە سەیرە ئەوەیە تۆ بۆ ئامونیەکان دەخەی دەکار، پارێزگاری شار، جێگرەکەی، هەموو ئەوانە. خۆت دەزانیت ئەو شتانە دڵی کچێکی نەخۆشی وەک من بەڕاستی دەشکێنێت. من کچێک نیم بە زۆر بۆ کەس بم. خالید ئامون بیری کردەوە کیژەکە بە جۆرێک ناسکە، هەر مەخلوقێک بە زۆر بیەوێت بیبات بۆ خۆی دەیشکێنێت. لەو بوونەوەرە ناسکانەیە کە تەنیا خۆی دەبێت بجوڵێت. هەر شتێکی بەرکەوێت لەوانەیە بکەوێت و بشکێت. بە سەردانەوانەوە گوتی سەوسەن خان، من کوڕی عەشیرەتی ئامونیم، ئەوان دەزانن تۆ چ داواکارێکی زۆرت هەیە. مەسەلەکە هەمووی ئەوەیە من نامەوێت تۆ بدۆڕێنم. لە 5 مانگ لەمە بەرەوە کە تۆم بینی گوتم ئەو کچەیە کە من لەم دنیادا بۆی دەگەڕێم. من پێشتر هیچ ڕێگەیەکم نەبوو کە باسی خۆمت بۆ بکەم. من تکام لە ئامونیەکان کرد پشتم بگرن، چونکە بۆ یەکەم جارە لە ژیانمدا عاشق دەبم. زۆربەی ئامونیەکان دەزانن من تەواو نیم، دەزانن 4 مانگە دووکان و کاسبیەکەم هاتۆتە کزی. سەوسەن پرسی نازانم، دەتوانم بپرسم کزبوونی کاسبەکەی تۆ چ پەیوەندی بە ئێمەوە هەیە؟ خالید ئامون ئێستا بۆ یەکەم جار لە ژیانیدا هەوڵی دەدا لە بەردەم کەسێکدا وەک عاشق دەربکەوێت. پەیوەندی ئەوەیە کە من هێندە بیر لە تۆ دەکەمەوە، ناتوانم بیر لە شتەکانی تر بکەمەوە. وەک جاران ئارەزوم نەماوە، جاران خۆشیەکی زۆرم لە کاسبی دەبینی. ئێستا بە جۆرێک گۆڕاوم خۆم ناناسمەوە، ناتوانم خەریکی هێنانی کەلوپەلی نوێ بم. پەیوەندیم لەگەڵ قاچاقچیەکاندا کەس بووە. 4 مانگە سەفەری بەغدام نەکردووە، 4 مانگە هیچ کراسێکی نوێ یان عەترێکی تازەم نەهێناوە. هیچ شتێک خانم، هیچ شتێک، لەبەر ئەوەی تەنیا بیر لە تۆ دەکەمەوە. سەوسەن بە ئەسپایی پرسی بەڵام چۆن بیر لە من دەکەیتەوە؟ خالید ئامون چاوەڕوانی ئەم پرسیارەی دەکرد، بەڵام لەگەڵەوەشدا هەستی کرد ناتوانێت وەڵامی بداتەوە. دوای کەمێک وەستان گوتی شتێکی قورسە، وەکەوەی دەستێک بەردەوام بتخنکێنێت، هەستێکە لەسەردا دووبارە دەبێتەوە. شتێکە وەسف ناکرێت، وەک شتێک بۆی بگەڕیت و نەیگەیتێ. دڵنیا بوو نەیتوانیەوە تعبیر لە خۆی بکات، دڵنیا بوو، بەڵام دەیزانی سەوسەن فیکرەت بۆ وەڵامی ئەو پرسیارە بانگی نەکردووە. ڕەنگە تەنیا ویستی بێتی بیبینێت،
بزانێت بە ئەندازەی دوو داواکارەکەی تر جوانە یاخود تێبگات چۆن قسە دەکات یاخود هەر شتێکی تر کە ئەم خەیاڵی بۆی ناچێت. سەوسن کەمێک دەنگی گۆڕی. شتێک لە پرسیارەکەیدا بوو کە خالید ئامون بە تەواوەتی ماناکەی بۆ دیاری نەکرا. خالید ئامون حەز دەکەم بزانم تۆ چیرۆکی شەڕەچەقۆی ژێرزەمینەکەت بیستووە یان نا. خانم هیچ کەسێک نییە ئەوەی نەبیست بێت. دەمەوێت بزانم تۆ ئامادەیت لە پێناوی مندا چەقۆ لە کەسی تر بدەیت یان نا. خالید ئامون چاوەڕوانی ئەو پرسیارەی نەدەکرد. سەری بەرز کردەوە بۆ ئەوەی بەڕوونی سەیری ڕوخساری سەوسن بکات کە تاریکی کتێبخانەکە سێبەرێکی تۆخی خستە بۆ سەر. هەستی کرد ئەستەمە هیچ لە دەموچاوی سەوسەندا بخوێنێتەوە. بە هێمنەی گوتی ئەوەی لە پێناوی تۆدا ئامادەی شەڕ و مردنم گومانی تێدا نییە. سەوسن خان تۆ تەنیا کەسێکی دەتوانیت وا لە من بکەیت شەڕانی و بێڕەحم بم. سەوسن دووبارە پرسی دەتوانێت لە پێناوی مندا کەس بکوژیت؟ دەتوانیت لە پێناوی مندا کەس بکوژیت؟ خالید ئامون گوتی دەتوانم بێ ئەوەی دوو دڵ بم بێ ئەوەی بیر بکەمەوە. سەوسن بە غەمگینیەوە پرسی بۆ لە پێناوی کچێکی نەخۆشی وەک مندا ئامادەیت خەڵک بکوژیت؟ هۆکەی دەبێت بکەرێتەوە بۆچی؟ هەست ناکەیت پەیوەندی بەوەوە هەیە ژیان لەم شارەدا مرۆڤ دەخنکێنێت. هەست ناکەیت ئەم شارە زۆر بچووکە شوێنێکە مرۆڤ لێرەوە چاوی لە دنیا نییە. ئەوەی کە کچێک دەتوانێت کۆمەڵک پیا و شێت بکات پەیوەندی بە شارەکەەوە هەیە بەم شوێنە بچووکەوە کە دڵی مرۆڤ دەگوشێت. خالید ئامون سەری داخست و گوتی ئەوە هیچ لەوە ناگۆڕێت کە من دەتوانم لە پێناوی تۆدا بێڕەحم بم. سەوسن لە جێگاکەی خۆی ئێستا خالید لەبەر ڕۆشنایی پەنجەرەکەدا لە نێوان کتێبەکاندا ڕوونتر دەیبینی. ئەو ڕەفتە زەردەی ملی ئەو تەوقە سپیانەی نێوان ئەو تەوقە سپیانەی گوڵێکی چکۆلانیان بە قژیەوە ڕاگرت بوو. ئەو گرد نەبەرزەی ئەو ملوانکە ڕەشەی هەندێک لە دەنگکە باریکەکانی وەک جزووی دوو پشک دەدرەوشانەوە. ویستی هەستێت بەڵام جورئەتی نەکرد. سەوسن دوای کەمێک گەڕان بەناو کتێبەکاندا چووە پشتی کورسیەکەی خالید و پرسی دەتوانیت لە پێناوی مندا کامەرانی سەلما و مەنسوور ئیبراهیم بکوژیت؟ خالید ئامون کەمێک ڕاستڵەکی نەی دەزانی کچەکە دەیەوێت بەرەو کوێی بەرێت چی دەوێت و دەیەوێت بگاتە چی نەی دەزانی چی وەڵام بداتەوە. خالید ئامون کەمێک چاکەتی قاتە خۆڵە مێشەکەی چاک کرد بە ئەسپایی پاڵیدا بە پشتی قەنەفەکە و بێویستی خۆی گوتی ڕقم لە هەردووکیانە خۆزگە دەخوازم هیچیان لەسەر ئەم دنیایە نەبوونایە هەتا دەمرم ڕقم لەو دوو پیاوە دەبێت وا دەزانم ئەوانیش بەرامبەر بە من هەروان. بەرقێکی گەورەوە وشەکان لە زاری هاتنە دەرێ. خۆشی لەو کینە لە ناکاوی خۆی سەرسام بوو. دڵنیا بوو دەتوانێت هەردوو ئەو دوو کوڕەی تر بکوژێت. لە یەکەم ساتەوە چیرۆکەکەی بیستووە توانایەکی ترسناکی کوشتن لە خۆیدا هەست پێ دەکات بەڵام پێشتر لەگەڵ خۆشی داوەها ئاشکرانەی درکاندووە. گەرچی دڵنیا بۆ قسەکانی سەوسن فیکرەتیان تووشی پەشۆکانێکی کتوپڕ کرد بەڵام هەستی بە ئاسوودەیەکی قوڵ کرد. ئەوە ڕاستێکی شاردنەوەی ناو دڵی بوو. دڵنیا بوو سەوسن فیکرەت نیازی ئەو کوشتنەی خوێندوتەوە دەستی لەو ئارەزۆنی هێنیە داوە کێچوزانێت لەوانەیە ئەو وەڵامە تەواوی وێنەی ئەو بە باشە لای سەوسن فیکرەت بگۆڕێت. هەستی کرد لە ڕێگەی ئەو قسانەوە دەتوانێت فیکرەت باشتر تێیدەگات. هەستی کرد لە ڕێگەی ئەو قسانەوە سەوسن فیکرەت باشتر تێیدەگات ڕوونتر دەیبینێت بەهێزتر دەیناسێت. بەڵام ئەم پرسیارە لە کچێکی وەها ناسکەوە گەلێک دڵڕەقانە بوو. سەوسن ماوەیەک لە ژوورەکەدا سوڕایەوە وەک ئەوەی جۆرە بێباکێکی قوڵی بەرامبەر هەموو شتەکان تێدا بێت. خۆی بە کتێبەکانەوە سەرقاڵ دەکرد. لە نێوان قسەکاندا بێدەنگی درێژ و قوڵی جێدەهێشت. هەندێک جار لە دەرگای کتێبخانەکەەوە ئەو کچەی بانگ دەکرد تا چا بۆ میوانەکە بهێنێت. پرسیارەکانی گەلێک تێکەڵاو بوون. زۆربیان دەربارەی شت گەلێک بوون خالید ئامون نەیدەتوانی وەڵامیان بداتەوە. هیچ پرسیارێکی ڕاستەوخۆی دەربارەی سامان و ماڵ و خانووی جیا و زێڕ و ئەو شتانە لێ نەکرد.
بەڵکو پرسیارەکانی دەربارەی پەیوەندی ئەو بە سروشتەوە، پەیوەندی ئەو بە ئەستێرەکانەوە، باوەڕی بە ژیان لە هەسارەکانی تردا، باوەڕی بە ژیان لە دوای مردن و ئەو شتانە بوو. خالید ئامون نەیدەزانی چۆن بچێتە ئەو جۆرە دیالۆگانەوە، هەستی کرد دەستە پاچە و کەمتوانایە، بەڵام شێوازی قسەکردنی کچەکە جوڵاندنەوە ناسکەکانی شەیدای کردبوو، دڵنیا بوو یەکێکی تر و لە هەلومەرجێکی تردا ئەم پرسیارانەی لێ بکات، لەوانەیە ڕوونتر بتوانێت وەڵامیان بداتەوە. بەڵام ئێستا هێندە بە سیعری کچەکە سەرسام بوو، هێندە فەزای ئەو کتێبخانەیە و ناسکی ئەو بۆنی هەناسەکانی گێژیان کردبوو، توانای بیرکردنەوەی لەو پرسیارە گەورانە نەبوو. بەڵام دوا پرسیاری سەوسن سەر لەبەری ژیانی خالید ئامۆنی گۆڕی. ئەو پرسیارە گەورەیە بوو کە سەوسن چەندین ساڵ بوو بیری لێ دەکردەوە. ئەو پرسیارە بوو کە دەویست لە هەر کەسێکی بکات کە دێتە داوای. بە هێمنی گوتی: خالید ئامۆن، گوێ بگرە، پرسیارێکت لێ دەکەم، وەڵامەکەی بۆ ژیانی من و تۆش زۆر گرنگە. زۆر شت لە ژیانی من و ئەم چیرۆکەدا لەسەر ئەم وەڵامە دەوەستێت. گەر بە سەفەرێکی درێژ بدنێرم بۆ دوور، بۆ زۆر دوور لەم شارە، سەفەرێکی چەند ساڵە، سەفەرێک تێیدا دڵنیا نەبیت کاتێک دێیتەوە من ژنی تۆم، من بۆ تۆم، یاخود من زیندوم و ماوم، دەچیت باش بیری لێ بکەرەوە کە دەگەڕیتەوە دڵنیانیت من ژنی تۆم یان نا، دڵنیانیت من شوت پێرەکەم یان نا، دەڕۆیت یاخود نا. خالید ئامون ویستی شتێک بڵێ، بەڵام سەوسن پێشی کەوت و گوتی: نا خالید ئامون، وەڵامم مەدەوە، ئەوە پرسیارێکە دەبێت بیری لێ بکەیتەوە، زۆر بیری لێ بکەیتەوە. من ئەمڕۆ تۆم بۆ ئەوە بان کرد ئەو پرسیارەت لێ بکەم. خالید ئامون، بڕۆرەوە بۆ ماڵێ، دەتوانی چەند ڕۆژێک یان چەند هەفتەیەک بچیت بۆ گوندەکان، بۆ شارێکی تر، بۆ ئوتێلێک لە بەغدا و بیر بکەیتەوە. هەر کاتێک گەیشتیتە بڕیارێکی تەواو، وەڵامەکەت بخەرە سەر کاغەزێک و بە کەسێکدا بۆم بنێرە. لە ئێستادا تەنیا دەمەوێت بیر بکەیتەوە. کە خالید ئامون لە ماڵی فیکرێت گوڵدانچی هاتە دەرەوە، ماندوو و ڕەنگپەڕی و دیار بوو. هەموو بینیان نائومێدێکی قورس لەسەر ڕوخساری بوو. تا گەیشتە سەر شەقامەکە گەلێک چاوی نهێنی چاوەدێریان دەکرد. لەویادا وەک کەسێک ون بوو بێت وەستا، پێدەچوو سەرمای ناوەڕاستی زستانیش هێندەی تر تەزاندبێتی، وەک بیەوێت خۆی بشارێتەوە لە ناکە و ئاراستەی خۆی گۆڕی و بەرەو باکوور سەرکەوت. لە شەقامێکی تەسک و چکۆلانەدا کەمێک وەستا، لەویادا تاکسیەکی ڕاگرت و بە دوودڵیەکی زۆرەوە سوار بوو. بە پەشۆکاوی قسەی لەگەڵ شۆفێرەکەدا کرد. هیچ کەس نەیدەزانی چی لە خەیاڵیدا دەگوزارێت، هیچ کەسی شتا بەیانی ڕۆژی داهاتووی هەواڵێکی ڕاستەقینەی دەربارەی چاوپێکەوتنەکە نەبیست. تەنیا دوای 24 سەعات کە مەنگوڕی بابە گەورە کەوتە گێڕانەوەی چیرۆکەکە، هەموو تێگەیشتن چی لە نێوان سەوسن فیکرەت و خوازبێنی کەراندا ڕوویداوە.